بسم الله الرحمن الرحيم. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی. ناوی کتێب شەیدا. نووسینی دکتۆر محەممەد عوڕەیفی. وەرگێڕانی هێمن محەممەد عەلی. دیزاین قەیدار ڕەحیم. چاپ سێم 2012. ژمارەی سپاردن 1411 ساڵی 2009. شوێنی چاپ بەیروت لوبنان. مافی لە چاپدانی پارێزراوە. خوێندنەوەی ئومێد چالاک. هەڵەبڕ ڕێبین کاظم محەممەد. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. بەشێک لە نووسراوە زێڕینەکانی دکتۆر محەممەد عەریفی. بە هەڵەداوان ڕایان دەکرد، پەشۆکا بوون، دەیانوت کوا پزیشک، نەشتەرەکان بێنن، خێراکەن بەنجەکە بێنن. هەموو دەیانوت مەترسە، نەشتەرگەریەکی سووکە. ئێستا دڵی شەیدایەک لەت دەکەن کە ئارەزوو یاری بە شادەمارەکانی کردووە. شەهوەت مولو لە خوێنەکانی وروژاندووە. دنیا لە کون و قوشبنی دڵیدا ڕەجیدا کوتاوە. گەورەترین تارماییش کە لێی دەترسێت دێوەزمەی مەرگە. دڵێکی تریش لەت دەکرێت، بەڵام ئەم دڵەیان پەیوەستە بە خوداوە، لێوان لێوە لە خۆشەویستی خوددا. هەموو هیوایەکی نزیک بوونە لە خوددا. ڕووی داواکاریەکانی تەنها دەکاتە خوددا. بە هەموو قەزا و قەدەرێکیشی ڕازیە. ئەم کتێبە گەشتێکە لە نێوان ئەم دوو دڵەدا، نیگایەکە ڕووە و جیهانی نەخۆشخانەکان و حاڵ و هەواڵی نەخۆشەکان. پێکەوە تەماشای حاڵیان دەکەین، لە گەورەی بەڵاو جیاوازی ناڕەحەتیەکانیان ڕادەمێنین. ئەم کتێبە چەند پەیام و وشەیەکە بۆ نەخۆش و پزیشک و ئەو کەسانەی کە نەخۆشیان هەیە. چەند ئاداب و ڕەوشتێکە بە خوێنی دڵم نووسیمن و هەناسەی ڕۆحمی تێکەڵە، تەنها وەکو خۆشەویستی و میر و سۆزێک بۆ ئێوەی ئازیز. دکتۆر محەممەد عەریفی. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. پێشەچی بەناوی خوای بەخشندەی میهرەبان. سوپاس و ستایش بۆ خودای پەروەردگار، درود و سڵاو بۆ سەرجانی پێغەمبەری سەروەر و نازدار صلی الله عليه وسلم. پاشان لە دێر زەمانەوە زاراوەی نەخۆشی و ناخۆشی و بەڵا و موسیبەت پێکەوە لەکێنراوە. بۆیە ئەم فەهمە دەرگای لە ڕووی ئیجابی بوونی نەخۆشیدا داخستووە. ئەمە دەکرێت ڕاست بێت بۆ کەسانێک کە ئایە و مایەیان تەنها ژینی دنیا بێت. بۆیە ناکرێت هیچ ئاستەنجێک لە چێژەکانی دنیا دایان بڕێت. بەڵام ئەگەر هات و پێناسی تاقیگەماندا بە دنیا و ئادەمی زادەکانیش وەک قوتابی، ئەو کات دەکرێت نەخۆشی وەک پرسیارێکی قورسی بێتەرێک هەژمار بکرێت. بەدیهێنەری بوونەوەر خودایەکی دانا و دادپەروەرە، ئاگاداریشە بە ختورەی دڵی بەندەکانی. بۆیە لە کاروانی پێغەمبەراندا ئەیوب سەلامی خوای لێبێت دەبینرێت، تا هیچ کات گومانی خراپ بە نەخۆشەکان نەبین و خەیاڵمان دوور نەڕوات. چونکە ئەگەر نەخۆشی سزا بوایە، نەدەکرا پێغەمبەرێکی وەکو ئەیوب سەلامی خوای لێبێت پێوەی جیرۆ دەبوایە. نەخێر، دەبوایە دڵتەنجێکیش ڕووی تێنەکردنایە، بەڵکو بە پێچەوانەوە. دەبێت ئەیوب سەلامی خوای لێبێت سەرمەشق و پێشەوای نەخۆشەکان بێت، چونکە ئەم جۆرە کەسانە مەدالیای ڕێزداری بەسەر سنجیاندا هەڵواستراوە. لە ڕووی فەسلە جیشەوە
لاشە لە کاتی نەخۆشیدا لە هەموو کاتێک چوست و چالاکترە و ئامادەی پارێزگاریە. دواتریش خوێن و ماسوولکە و بەشە زیان لێکەوتوەکانی تر بە شێوەیەکی سەرسوڕهێنەرتر نۆژەن دەکرێنەوە، چاکتر لە پێش نەخۆشیەکە. هەروەک عەرەب دەڵێت ئەو لێدانەی کە ناتخات و لە ناوت نابات بەهێزترت دەکات. لە نمونەی هەڵامەتێکەوە کە ساڵانە لانی کەم 2 تا 3 جار هێزەکانی بەرگری ناوخۆی لاشە ڕادەچڵەچێنێت، نەبادا پشتێن شل بن بەرامبەر بە مەترسیە دەرەکیەکان. بەلایەکی تر هەر کات پەروەردگار بەندەیەکی ئاڵتون ئاسازا خاو بدات، عیارەکەی بەرز دەکاتەوە بۆ 24 کە نەدەکرا بەبێ ئەو ئاگر و کوورەی نەخۆشیە پێی بگەیشتایە. هەر کاتێکیش نیعمەتێکی لە بەندەیەکی سند بێتەوە لەلایەکی ترەوە بۆی قەرەبوو کردوتەوە. بۆیە سەیر نییە کە ببینین کەم ئەندامان یاخود خاوەنی نەخۆشیە درێژخایەنەکان لە زۆر بواری تردا دەسڕەنجین و بەهرەدار بن، بە مەرجێک بێهیوا نەبوو بێتن و لە مەیدانێکی تردا ئەسپی خۆیان تاودا بێت. تەنانەت زانایانی بەرز و پێشەوایانی کەم وێنەیان لێ دەرچووە. بۆ پزیشکانی بەڕێزیش کە ڕێزی چارەسەری ئەم گرۆهە هێژایەیان پێسپێردرا دەبێت هەست بە گەورەی و قورسی ئەرچی سەرشانیان بکەن لە ڕێزگرتن و دڵسۆزی و بایەخ و بەدەمەوە چوونیاندا. تەنانەت فێرکردنیان لە کاروباری حەڵاڵ و حرامی ئاینەکەیان، هەروەها یادی خودایان بیربهێننەوە، هەر لە سەرەتای پشکنینیانەوە تاوەکو کۆتا ساتەکانی جانەڵا و گیان سپاردنیان. بۆیە ناکرێت بەندەیەکی لاوازی نەخۆش یان ساخ باڵسەنگاندنی عەقڵی کەم تەرخەمی خۆی هەموو حیکمەتەکانی پەروەردگاری لەلا ئاشکرا بێت، بەڵکو دەبێت ویردی سەرزمانی لا حول ولا قوة إلا بالله بيت، چونکە دەبێت دڵنیابین وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم. سورة بقرة آية 216. نووسەری کتێبی شەیدایەک لە ژووری نەشتەرگەریدا بە شێوەیەکی جوان و سەردەمیانە توانیویەتی ئەم بیر و بۆچوونە جوانانە دابڕێژێتەوە لەگەڵ نمونە و چیرۆکی زیندوودا. هەروەها برای وەرجێڕیش کاکێمن محەممەدیش بە زمانێکی کوردی ڕەسەن و بە زاراوەی زۆر جوان و پڕپێز دای ڕشتۆتەوە. داواکارم پەروەردگاریش پاداشتی هەموو لایەک بداتەوە. دکتۆر عەبدولواحید محەممەد ساڵح، پسپۆڕی نەشتەرگەری گشتی و مامۆستای کۆلێژی پزیشکی لە زانکۆی سلێمانی. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. لە سوید ڕۆژێک زەنجی تەلەفۆنەکەم لێیدا، پەیوەندیەکە لە سویدەوە بوو. سەلام عەلەیکوم، شێخ محەممەدیت؟ وعەلەیکوم السەلام، بەڵێ یا شێخ، من پزیشکم و لە خوێندنی باڵا دەخوێنم لە مالمۆ سوید و ماوەی 5 ساڵە لە یەکێک لە نەخۆشخانەکانی سویددا کار دەکەم. لێرە لەم نەخۆشخانەیەدا کاتێک نەخۆشێک دەهێنن کە نەخۆشێکی ترسناکی هەبێت و هیوای ژیان و چاکبوونەوەی کەم بێت، ئەوە مادەیەکی ئازارشێن و ئارامبەخشی دەدەنێت لەگەڵ مادەیەکی بکوش. نەخۆشەکە ماوەی 2 ڕۆژ ئەو پەڕی 3 ڕۆژ دەمێنێتەوە و دەمرێت، پاشان دەدرێتەوە بە کەسوکاری و ئەوانیش وا دەزانن مردنەکەی بە شێوەیەکی ئاسایی و سروشتی بووە، بەڵام لە ڕاستیدا کوژراوە. وتم پەنا بە خودا. قسەکانی پێبڕیم و وتی ببوورە یا شێخ، پرسیارەکەم تەواو نەبووە. یا شێخ، ئەمڕۆ لە بەشی فریاکەوتنی کتوب پڕ بووم. نەخۆشێکی موسڵمانیان هێنا کە سویدی بەڕەچەڵک پاکستانی بوو. ئەو نەخۆشە بەدەست یەکێک لە نەخۆشیە ترسناکانەوە ئەیناڵاند و شوێنەواری نەخۆشیەکە بەلاشەیەوە دیار بوو. پێشکەمێک بردیانە ئەو بەشەی کە تایبەتە بەو نەخۆشیانە و ئەو دەرمانە بکوژەیان پێدا. چی لەسەر من پێویستە یا شێخ؟ ئایا کە سوکاری نەخۆشەکە ئاگادار بکەم یان نا؟ باسی چەندان کەسی کرد کە بەو شێوەیە کوژرا بوون.
هەروەها باسی ئازار و ناڕەحەتیەکانی دەکرد. کەسەکەش خۆی کەسێکی سۆزدار و دڵناسک بوو، چەندان ڕووداوی لەو شێوەیەی جێڕایەوە. بەڵام من بیر و ئەندێشەم بۆ دوور ڕۆیشت، بینم کردەوە ژیان لەلای ئەمانە چی دەنوێنێت. پەرداخی ئارەق و گۆرانی و ڕابواردن و کاتێکیش یەکێکیان لەبەر نەخۆشی و ئازار توانای ئەو کار و تاوانانەی نامێنێت، وا دەبینن کە پێویست ناکات ئیتر ئەو کەسە بە زیندویی بمێنێت. ئەی بۆچی دەژین؟ بەڵێ بۆچی دەژین؟ جیاوازی بکە لە نێوان ئەو کەسەی دەخوات بۆ ئەوەی بژیت لەگەڵ ئەو کەسەی دەژیت بۆ ئەوەی بخوات. نازانن کەمانەوەی ئەو کەسە بە زیندویی هەرچەندە نەخۆش و پەکەوتەش بێت، خودای گەورە پلەی پێبەرز دەکاتەوە. هەر سوبحان اللهیەک کە دەیڵێت خێر و چاکەیە بۆی، بە وتنی هەر ئەلحەمدولیلایەک خێری دەست دەکەوێت. هەر ئازارێک کە تووشی دەبێت تەنانەت دڕچێشیش ئازاری بدات، ئەوە خودای گەورە گوناه و تاوانەکانی پێدەسڕێتەوە. چەندان کەس نەخۆشی و ئازار بۆیان بووە بەو دەرگایەی کە لێوەی دەستنە بەهەشتەوە. تاقیکردنەوە و ناڕەحەتی و نەخۆشیش بەردەوام تووشی ئیمانداران دەبێت، هەتا ئەو کاتەی کە خودای گەورە وازی لێدێنێ و بەسەر زەویدا دەڕوات و هیچ تاوان و گوناهێکی پێوە نامێنێت. ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خودای لێبێت دەفەرمێت ئەگەر تاقیکردنەوە و ئازار و ناڕەحەتی نەبوایە، ئەوە بەڕەنجەڕۆیی و دەست بەتاڵیەوە دەچوینەوە بۆ لای پەروەردگار. پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم فەرموویەتی ئیماندار تووشی هیچ ماندووبوون و خەم و خەفەت و ئازارێک نابێت، هەتا دڕچێشیش بە قاچیدا بچێت، ئەوە خوددا لە بڕی ئەم شتانە هەندێک لە گوناهەکانی دەسڕێتەوە. هەروەها دەفەرمێت ئیماندار بە بەردەوامی لە ڕووی کەس و کار و ماڵ و منداڵەوە تاقی دەکرێتەوە، هەتا بە دیداری خودای پەروەردگار دەگات و هیچ گوناهێکی پێوە نامێنێ. هەروەها پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەفەرمێت خەڵکی لە ڕۆژی دواییدا کاتێک پاداشتی ئەو کەسانە دەبینن کە بە بەڵا و ناڕەحەتی تاقی کراونەتەوە، حەزیان دەکرد پێستی لاشەیان بە مقاش لێ بکرایەتەوە. ئەنەس ڕەزای خوای لێبێت لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم دەجێڕێتەوە کە فەرموویەتی گەورەی پاداشت لە گەورەی تاقیکردنەوەدایە. خوددا کاتێک نەتەوەیەکی خۆش بیست تاقییان دەکاتەوە، ئەوەی ڕازی بێت ڕەزامەندی خودای دەست دەکەوێت و ئەوەش کە تووڕە بێت و ناڕازی بێت ئەوە تووڕەی خودای لەسەرە. هەروەها لە فەرمودەیەکی تردا پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەفەرمێ کاری ئیماندار جێگەی سەرسوڕمانە، هەموو کاروبارێکی خێر و چاکەیە، ئەمەش تەنها بۆ ئیماندارە. کاتێک کە تووشی خۆشی دەبێت سوپاسگوزاری خوددا دەکات و پاداشتی بۆ هەیە، و کاتێکیش کە تووشی ناخۆشی دەبێت ئارام دەگرێت و پاداشتی بۆ هەیە. هەموو فەرمانێکی خوددا بۆ موسڵمان خێر و چاکەیە. پێش ئەوەی بچمە ناوەڕۆک و قوڵایی ئەم کتێبەوە بە هەموو نەخۆشیێک دەڵێم نەخۆشیەکەت هەرچیەک بێت ڕازی بە بەو بەشەی خودای گەورە پێی بەخشیوی، و بزانە ئەگەر ئارام بگریت لەسەر نەخۆشی و ناڕەحەتیەکەت، ئەوە ئەو نەخۆشی و ناڕەحەتیە دەبێتە هۆی سڕینەوەی گوناهەکانت، هەروەها دەبێتە هۆی بەرزبوونەوەی پلە و پایەت لە بەرامبەر ئەو کەسانەدا کە سەردانت دەکەن. ڕەزامەندی دەرببڕە بۆ ئەوەی بزانن کە خودای پەروەردگار بەندەی وای هەیە کە خودای خۆیان خۆش دەوێت، هەروەها ڕازین بە بەشی خوددا و ئارام دەگرن لەسەر ناڕەحەتیەکانیان. خوداش لە لای دانیشتوانی ئاسمان شانازی بەم کەسانەوە دەکات و دەیانکات بە پێشەنگ و پێشەوە بۆ خەڵکی سەرزەوی. ئایا تۆ لەو کەسانەی؟ خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ئێمە بینیمان ئارامگر بوو. پێغەمبەر ئەیوب سڵاوی خوای پێشکەش خاوەنی ماڵ و سامان و منداڵ و چەند خێزانێک بوو. پیاوێک بوو خودای گەورە پلە و پایە و ڕێزی بەرز ڕاگرت و کردی بە پێغەمبەر سەلامی خوای لێبێت. لە کتوپڕێکدا و لە کاتی شەوێک یان ڕۆژێکدا ماڵ و منداڵ و سەروەت و سامانەکەی لەدەست چوو. تەنها یەکێک لە خێزانەکانی بۆ مایەوە.
پاشان بەڵاو تاقیکردنەوە لە سەری زیادی کرد و تووشی نەخۆشیێکی کوشندە بوو. سەری سوورما لە نەتەوەکەی، بەڵێ سەری سوورما لە نەتەوەکەی کاتێک ترسان نەخۆشیەکەی بڵاو ببێتەوە و لە ناو خۆیاندا دەریان کرد. لە بیاباندا و لە ڕەشماڵێکدا ژیا. نەخۆشیەکەی زیادی کرد، بەڵاو ناڕەحەتیەکەی زۆر گەورە بوو. خەڵکی وازیان لێهێنا و لێی نزیک نەدەبوونەوە. پرسیار کرا لە مجاهیدی شیکەرەوەی قورئانی پیرۆز کە ئەو نەخۆشیەی کە تووشی پێغەمبەر ئەیوب هات چی بوو؟ ئایا ئاوڵە بوو؟ وتی نەخێر، بەڵکو لە ئاوڵە ترسناکتر بوو. شتێک لە شێوەی مەمچی ئافرەت لەسەر لاشەی دروست بوو. پاشان کرایەوە و تەقی و چێم و زوخابی لێهات. چەندان ساڵ بەم نەخۆشیەوە مایەوە، بەڵام وەکو شاخ خۆڕاگر بوو. لە ڕۆژێکی ئارام و لەسەر خۆدا خێزانەکەی لە لای سەری هاوسەرەکەیەوە دەستی کرد بە گریان. بەڵێ دەستی کرد بە گریان. ئەیوب سەلامی خوای پێشکەش پرسیاری لێکرد و وتی بۆچی دەگریت؟ چی دەتگرێنێت؟ خێزانەکەی وتی بیری ئەو هەموو ناز و نیعمەت و بەرزی و بەڕێزیم کردەوە کە تیایدا بووین. پاشان کە سەیری ئەم حاڵەی ئێستامانم کرد گریام. ئەیوب سەلامی خوای لێبێت پێی فەرموو چەند ساڵ لە ناز و نیعمەتدا بووین؟ خێزانەکەی وتی 7 ساڵ. فەرمووی ئەی چەند ساڵە لەم تاقیکردنەوەیەداین؟ خێزانەکەی وتی 7 ساڵ. فەرمووی دەی ئارام بگرە، هەتا 7 ساڵیش لەم تاقیکردنەوەیەدا دەبین، هەروەک 7 ساڵ لە خۆشی و کامەرانیدا بووین. پاشان دڵتەنجی و ناڕەزایی خۆت دەرببڕە و لە خودا بپاڕێەوە. کات تێپەڕی ئەیوب درود و سڵاوی خوای پێشکەش لەسەر جێگە و بە نەخۆشیەوە هەر ئەمدی و ئەو دیوی دەکرد، بەڵام پاڵەوان بوو، خۆڕاگر و بە ئارام بوو. لە کاتی نەخۆشیەکەیدا ئەگەر بەلایدا تێپەڕیتایە دەتبینی کە گۆشتی لاشەی هەڵدەوەری، بەڵام وەک دار خورمایەک کە لەسەر شاخێک بێت ئاوا خۆڕاگر و بەهێز بوو. ڕەشەبا و تۆفان نەیان دەتوانی هەڵی کێشن، تەنانەت نەیان دەتوانی بشی جوڵێنن. زمانێکی هەبوو بەردەوا یادی خودای پێدەکرد. خاوەن دڵێکی سوپاسگوزار بوو، جەستەی ئارامگر بوو، چاوی بە ئەسرین بوو، لە ترسی خوددا دەگریا، بەردەوام دەپاڕایەوە و نەیدەهێشت شەیتان پێی دڵخۆش بێت. ڕۆژێک دوو پیاو بەنزیشدا تێپەڕین. کاتێک ئازار و نەخۆشیەکەیان بینی، یەکێکیان بەوی تریانی وت گومانم وانییە کە خوددا ئەیوبی تووشی ئەم تاقیکردنەوەیە کردبێت تەنها بەهۆی سەرپێچیەکەوە نەبێت کە ئێمە نایزانین. لەم کاتەدا ئەیوب درود و سڵاوی خوای پێشکەش دەستی بەرز کردەوە و فەرمووی ئەنبیا ئایەتی 83 واتە یادی ئەیوب بکە کاتێک هاناو هاواری بۆ پەروەردگاری بردووتی پەروەردگارە بەڕاستی من ئازار و ناخۆشیم توش بووە، تۆش لە هەموو کەس میهرەبانتری. کاتێک پەروەردگار بینی سەیری چاوی پڕفرمێسکی کرد، ئەو چاوانەی کە سەیری حرامی پێ نەکردبوون، ئەو دەستانەی کە حرامی پێ ئەنجام نەدابوون، ئەو زمانەی کە سوپاسگوزار بوو، ئەو سەرەی کە بەردەوام لە کڕنوشدا بوو. کاتێک پاڕانەوەی ئەیوب سڵاوی خوای لێبێ دەرگاکانی بەهەشتی لەرزان، خودای گەورە فەرمووی ئەنبیا ئایەتی 84 واتە جا ئێمەش نزامان گیرا کرد و بە هاواریەوە چوین، هەموو ناخۆشی و نەخۆشیەکمان لە کۆڵ کردەوە، هەموو ماڵ و منداڵیمان پێبەخشیەوە و ئەوەندەی تریش لەگەڵیاندا. ئەوە ڕەحمەتێکی تایبەتی بوو لەلایەن ئێمەوە، یادەوەریشە بۆ بەندە خوددا پەرستەکان. هەروەها لە ئایەتێکی تردا خوددا باسی دەکات و دەفەرمێت ساد ئایەتی 44 واتە ئێمە بینیمان بەڕاستی خۆڕاگر و ئارامگر بوو، بەندەیەکی چاک و ڕێک و پێک بوو، بێگومان ئەو تەوبەکارە و هەمیشە دڵی لەلای پەروەردگارە. چەند جوانە ئەگەر خودای گەورە سەیرت بکات و تووشی نەخۆشی بیت و ئارامگر و سوپاسگوزار بی، هەتا ئەو کاتەی پلەت بەرز دەکاتەوە و دەبیت بە باشترین بەندەی پەروەردگارت. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات.
ئێمە بینیمان ئارامگر بوو. پێغەمبەر ئەیوب سڵاوی خوای پێشکەش، خاوەنی ماڵ و سامان و منداڵ و چەند خێزانێک بوو. پیاوێک بوو خودای گەورە پلە و پایە و ڕێزی بەرز ڕاگرت و کردی بە پێغەمبەر سەلامی خوای لێبێت. لە کتوپڕێکدا و لە کاتی شەوێک یان ڕۆژێکدا ماڵ و منداڵ و سەروەت و سامانەکەی لەدەست چوو، تەنها یەکێک لە خێزانەکانی بۆ مایەوە. پاشان بەڵاو تاقیکردنەوە لە سەری زیادی کرد و تووشی نەخۆشیێکی کوشندە بوو. سەری سوڕما لە نەتەوەکەی، بەڵێ سەری سوڕما لە نەتەوەکەی کاتێک ترسان نەخۆشیەکەی بڵاو ببێتەوە و لە ناو خۆیاندا دەریان کرد. لە بیاباندا و لە ڕەشماڵێکدا ژیا، نەخۆشیەکەی زیادی کرد، بەڵاو ناڕەحەتیەکەی زۆر گەورە بوو. خەڵکی وازیان لێهێنا و لێی نزیک نەدەبوونەوە. پرسیار کرا لە مجاهیدی شیکەرەوەی قورئانی پیرۆز کە ئەو نەخۆشیەی کە تووشی پێغەمبەر ئەیوب هات چی بوو؟ ئایا ئاوڵە بوو؟ وتی نەخێر، بەڵکو لە ئاوڵە ترسناکتر بوو. شتێک لە شێوەی مەمچی ئافرەت لەسەر لاشەی دروست بوو، پاشان کرایەوە و تەقی و چێم و زوخاوی لێهات. چەندان ساڵ بەم نەخۆشیەوە مایەوە، بەڵام وەکو شاخ خۆڕاگر بوو. لە ڕۆژێکی ئارام و لەسەر خۆدا خێزانەکەی لە لای سەری هاوسەرەکەیەوە دەستی کرد بە گریان. بەڵێ دەستی کرد بە گریان. ئەیوب سەلامی خوای پێشکەش پرسیاری لێ کرد و وتی بۆچی دەگریت؟ چی دەتگرێنێت؟ خێزانەکەی وتی بیری ئەو هەموو ناز و نیعمەت و بەرزی و بەڕێزیم کردەوە کە تیایدا بووین، پاشان کە سەیری ئەم حاڵەی ئێستامانم کرد گریام. ئەیوب سەلامی خوای لێبێت پێی فەرموو چەند ساڵ لە ناز و نیعمەتدا بووین؟ خێزانەکەی وتی 7 ساڵ. فەرمووی ئەی چەند ساڵە لەم تاقیکردنەوەیەداین؟ خێزانەکەی وتی 7 ساڵ. فەرمووی دەی ئارام بگرە، هەتا 7 ساڵیش لەم تاقیکردنەوەیەدا دەبین، هەروەک 7 ساڵ لە خۆشی و کامەرانیدا بووین. پاشان دڵتەنجی و ناڕەزایی خۆت دەرببڕە و لە خوددا بپاڕێەوە. کات تێپەڕی ئەیوب درود و سڵاوی خوای پێشکەش لەسەر جێگە و بە نەخۆشیەوە هەر ئەمدی و ئەو دیوی دەکرد، بەڵام پاڵەوان بوو، خۆڕاگر و بە ئارام بوو. لە کاتی نەخۆشیەکەیدا ئەگەر بەلایدا تێپەڕیتایە دەتبینی کە گۆشتی لاشەی هەڵدەوەری، بەڵام وەک دار خورمایەک کە لەسەر شاخێک بێت ئاوا خۆڕاگر و بەهێز بوو. ڕەشەبا و تۆفان نەیان دەتوانی هەڵی کێشن، تەنانەت نەیان دەتوانی بشی جوڵێنن. زمانێکی هەبوو بەردەوا یادی خودای پێدەکرد. خاوەن دڵێکی سوپاسگوزار بوو، جەستەی ئارامگر بوو، چاوی بە ئەسرین بوو، لە ترسی خوددا دەگریا، بەردەوام دەپاڕایەوە و نەیدەهێشت شەیتان پێی دڵخۆش بێت. ڕۆژێک دوو پیاو بەنزیشدا تێپەڕین، کاتێک ئازار و نەخۆشیەکەیان بینی، یەکێکیان بەوی تریانی وت گومانم وانییە کە خوددا ئەیوبی تووشی ئەم تاقیکردنەوەیە کردبێت تەنها بەهۆی سەرپێچیەکەوە نەبێت کە ئێمە نایزانین. لەم کاتەدا ئەیوب درود و سڵاوی خوای پێشکەش دەستی بەرز کردەوە و فەرمووی ئەنبیا ئاەتی 83 واتە یادی ئەیوب بکە کاتێک هاناو هاواری بۆ پەروەردگاری بردووتی پەروەردگارە بەڕاستی من ئازار و ناخۆشیم توش بووە، تۆش لە هەموو کەس میهرەبانتری. کاتێک پەروەردگار بینی سەیری چاوی پڕفرمێسکی کرد، ئەو چاوانەی کە سەیری حرامی پێ نەکردبوون، ئەو دەستانەی کە حرامی پێ ئەنجام نەدابوون، ئەو زمانەی کە سوپاسگوزار بوو، ئەو سەرەی کە بەردەوام لە کڕنوشدا بوو. کاتێک پاڕانەوەی ئەیوب سڵاوی خوای لێبێ دەرگاکانی بەهەشتی لەرزان، خودای گەورە فەرمووی ئەنبیا ئاەتی 84 واتە جا ئێمەش نزامان گیرا کرد و بە هاواریەوە چوین، هەموو ناخۆشی و نەخۆشیەکمان لە کۆڵ کردەوە، هەموو ماڵ و منداڵیمان پێبەخشیەوە و ئەوەندەی تریش لەگەڵیاندا. ئەوە ڕەحمەتێکی تایبەتی بوو لەلایەن ئێمەوە، یادەوەریشە بۆ بەندە خوددا پەرستەکان. هەروەها لە ئاەتێکی تردا خوددا باسی دەکات و دەفەرمێت ساد ئاەتی 44 واتە ئێمە بینیمان بەڕاستی خۆڕاگر و ئارامگر بوو، بەندەیەکی چاک و ڕێک و پێک بوو، بێگومان ئەو تەوبەکارە و هەمیشە دڵی لەلای پەروەردگارە.
چەند جوانە ئەگەر خودای گەورە سەیرت بکات و تووشی نەخۆشی بیت و ئارامگر و سوپاسگوزار بی هەتا ئەو کاتەی پلەت بەرز دەکاتەوە و دەبیت بە باشترین بەندەی پەروەردگارت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. عروەی کوڕی زوبەیر لە گەورە تابعینیەکان بوو، کوڕی هاوڵی بەڕێز زوبەیری کوڕی عەوام بوو. قاچێکی تووشی نەخۆشی خۆرە بوو، ئێسقانەکانی قاچی خۆرە لێیدان و گۆشتەکەی لێدەبەوە و هەڵدەوەری. کاتێک کە پزیشکەکان بینیان بڕیاری بڕینەوەی قاچیاندا بۆ ئەوەی ئەو نەخۆشیە بەلاشەیدا بڵاو نەبێتەوە. کاتێک دەستیان کرد بە بڕینەوەی قاچی لە هۆش خۆی چوو، قاچیان بڕیەوە و لە تەنیشتیەوە دایاننا. تووشی خوێنبەربوونێکی زۆر بوو، زەیتیان قرچاندەوە و پاشان دەمارەکانی قاچیان خستە ناوی بۆ ئەوەی خوێنەکەی بگیرسێتەوە و پاشان بەستیان لە لای سەریەوە وەستان و چاوەڕێیان دەکرد. کاتێک بەهۆش هاتەوە سەیری قاچە بڕاوەکەی کرد کە لە ناو تەشتێکدا و لە خوێنی خۆیدا مەلەی دەکرد و وتی خوددا دەزانێت کە هەرگیز هەنگاوم پێت نەناوە بۆ ئەنجامدان هیچ خراپە و تاوانێک. خەڵکی دەستە دەستە دەهاتنە سەردانی و سەرخۆشیان لێ دەکرد و سەبارەت بە قاچە بڕاوەکەی. کاتێک قسەیان زۆر بۆ کرد، چاوەکانی بۆ ئاسمان بەرز کردەوە وتی خودایە 4 پەلت پێداوم، 2 قاچ و 2 دەست، پەلێکت لێ سەندومەتەوە و سیانت بۆ هێشتومەتەوە. سوپاست دەکەم کە 3 پەلت لێ نەسەندوم و پەلێکم بۆ بهێڵیتەوە. 7 کوڕیشی هەبوو، بە دەوریەوە بوون و خزمەتیان دەکرد. یەکێک لە کوڕەکانی لەبەر پێویستیەک دەچێتە تەویلەی ئەسپەکانەوە و بە دوای یەکێک لە ئەسپەکاندا تێدەپەڕێت و ئەسپەکە هەڵدەچێت و تووڕە دەبێت و بەسمەکانی لە کوڕەکە دەدات و بەرسچی دەکەوێت و دەیکوژێت. خەڵکی دەیکەن بە هاوار و هەڵی دەگرن. کاتێک دەیشۆن و کفنی دەکەن، باوچی دێت و خۆی دەدات بەسەر گۆچانەکەیدا بۆ ئەوەی نوێژی لەسەر بکات. کاتێک جگەرگۆشەکەی بینی وتی ئەی پەروەردگار من 7 کوڕم هەیە، یەکێکیانت بردەوە و 6یانت بۆ هێشتومەتەوە. سوپاست دەکەم کە 6یانت نەبردەوە و یەکێکیانم بۆ بهێڵیتەوە. چ ڕەزامەندێک ئەوەندە جوانە، چ ئارامگریەک ئەوەندە بەرزە. کەسی وا هەیە سچی ژان دەکات، هاوار دەکات و بێزاری دەردەبڕێت، بەڵام ئەوەی بیر چووە کە سەر و قاچی ساغە. کەسی وا هەیە چاوی نەخۆشە، بەڵام بیری چووە کە دەم و زمان و گوێی ساغە. سوپاسی خوددا بکە کە تووشی نەخۆشیەکی کردویت و بە چەندان نەخۆشی تاقی نەکردویتەتەوە. سوپاسی پەروەردگارت بکە کە ئەو هەموو فەزڵ و ناز و نیعمەتەی بەسەردا ڕژاندووی. سوپاسی بکە، سوپاسی ئەڵڵا بکە. هەر ئەوەندە بەس نییە و هیوای زیاترمان بە تۆی بەڕێسەیە. دەمانەوێت سەرمەشق و پێشەنگ و ڕێنیشاندرا و ڕێگەنیشاندەر بیت بۆ خەڵکانی تر. کاتێک نەخۆشێکی دڵشکاو دەبینیت، دەبێت دڵی شکاوی چاک بکەیتەوە و دڵتەنجیەکەی نەهێڵی. کاتێک کەسێک دەبینیت کە زۆر سکاڵای حاڵی خۆی دەکات، دەبێت ئامۆژگاری بکەیت و دڵی خۆش بکەیت. تۆ ئەگەر نەخۆشیت ببە بە خێر و ئامۆژگاری کار بۆ خەڵکی. پشتیوان بە خوددا تۆی بەڕێز شیاوی ئەو کارەی. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. هۆکارەکانی نەخۆشی دوانن. هاوڕێیەکم بەناوبانگە لە خوێندنی دوعا و پارانەوەی شەرعیدا بەسەر ئەو کەسانەدا کە تووشی نەخۆشی دەرونی بوون. هەندێک جاریش دوعا بەسەر ئەو کەسانەشدا دەخوێنێت
کە تووشی چاو جادوو بوون. ئەو هاوڕێم پێی وتم ڕۆژێک یەکێک لە گەورە بازرگانەکان هات بۆلام و سکاڵای ئازارێکی بەهێزی دەکرد لە دەستی چەپیدا. شوێنەواری ئەو ئازارە بەهێزەی بەڕوونی پێوە دیار بوو. ڕوخساری چورچ و لۆچ بوو، چاوەکانی لار بوو بوون. لە بەردەستمدا دانیشت و پاشان وتی یا شێخ دوعام بەسەردا بخوێنە. وتم هاوار و سکاڵای چی دەکەیت؟ وتی ئازارێکی بەهێز، هۆکارەکەشی نازانم، سەردانی چەندان پزیشکم کردووە و شیکاری زۆریشم ئەنجامداوە و هەمیان پاک و بێکەم و کوڕین. نازانم تووشی چ بووم، بەڵکو چاو بێت. دوعام بەسەردا خوێند و بۆی پاڕامەوە. ڕۆژی دووەمیش هاتەوە و دوعام بەسەردا خوێن. بۆ ڕۆژی سێیەم و چوارەمیش بە هەمان شێوە درێژەی کێشا و ئازارەکەشی هەر زیادی دەکرد. ڕۆژێک بەسەریدا هاوارم کرد ئەی فڵانە کەس، لەوانەیە ئەو ئازارەی تووشت بووە هۆکارەکەی دوعای ستەم لێکراوێک بێت کە ئازارت دابێت، ستەمت لێکرد بێت لە ماڵیدا یان لە دەرونیدا یان لە هەر شتێکی تردا. ڕەنجی گۆڕا و هاواری کرد ستەم؟ بۆچی ستەم؟ من پیاوێکی چاکم، من لە تووڕەیەکەی ئارامم کردەوە و داوای لێبوردنم لێ کرد و پاشان ڕۆیی. لە دوای 10 ڕۆژ هاتەوە بۆلام. لە تەندروستێکی زۆر باشدا بوو، زۆر سوور بوو لەسەر ئەوەی کە سرم ماچ بکات. دەیویست دەستم ماچ بکات و پاشان وتی سوێن بە خودا، لە دوای بەزەیی خودا تۆ هۆکاری شیفای من بووی. وتم چۆن؟ خۆ دوعاکانم ئازارەکانی کەم نەکردی. وتی لە دوای ئەوەی لە لای تۆ ڕۆیشتم ئازارەکەی زیادی کرد و وشەکانی تۆ لە گوێمدا دەزرنگایەوە. بەڵێ لەوانەیە ستەم لە کەسێک کرد بێت یان ئازاری کەسێکمدا بێت. بیرم لەو کاتە کردەوە کە ویستم کۆشکەکەم دروست بکەم. زەویەک بە تەنیش زەویەکەمەوە بوو، ویستم بیکڕم بۆ ئەوەی بیکەم بە باخچە بۆ کۆشکەکەم. ئەم زەویەش هیچەند بێباوچێک و دایکیان بوو. داوام کرد کە دایکیان پێم بفرۆشێت، بەڵام ڕازی نەبوو. وتی ئەگەر بیفرۆشم پارەکەی چی لێ بکەم؟ واز لە زەویەکە بێنە باوەک خۆی بێت، هەتا منداڵەکانم گەورە دەبن و خۆیان شتێکی لێ دەکەن. ویستم ڕازی بکەم، پارەی زۆرم خستە بەردەست، ڕازی نەبوو. بەڵام زەویەکە بۆ من زۆر گرنگ و بەبایەخ بوو. وتم ئەی چیت کرد؟ وتی زەویەکەم لێسن بە ڕێگەی تایبەتی خۆم، مۆڵەتی دروستکردنی بیناشم بۆ دەرهێنا. ئەمەشیان هەر بە ڕێگەی تایبەتی خۆم و بینام تێیدا دروست کرد. وتم ئەی منداڵەکان، ئەی دایکیان؟ وتی هەواڵم پێگەیشت دایکیان دەهات و سەیری کرێکارەکانی دەکرد کە کاریان دەکرد لە زەویەکەدا و قسەی پێدەوتن و دەگریا. کرێکارەکانی ژوایان دەزانی شێتە. لەبیرمە کە دەستەکانی بەرز کردەوە و دەپاڕایە و دەگریا. ئالەو کاتەدا ئازارەکە لە دەستمدا دەستی پێکرد. بە شەو خەوم لێ نەدەکەوت، بە ڕۆژ ئاسوودە نەدەبووم. وتم باشە، چیت بۆ کرد؟ وتی چوون بۆ لای و داوای لێبوردنم لێ کرد و گریام. لە شوێنێکی تردا زەویەکی باشتر لە زەویەکەی خۆیم پێدا، ئەویش ڕازی بوو. دوعای بۆ کردم و داوای لێخۆشبوونی لە خودا بۆ کردم. لە لای ئافرەتەکە هاتمە دەرەوە و پەنام بۆ خودا برد و لێی پاڕامەوە، هەتا ئازارەکەم بەرەبەرە کەم دەبەوە و نەما. سوپاس بۆ خودا ئازارەکەم نەما. چیرۆکە کۆتایی هات. ئەمە مانای ئەوە نییە کە هەموو نەخۆشیەک سزای خودایە بۆ بەندەکانی. نەخێر، پێغەمبەران و پیاوچاکانیش نەخۆش کەوتون. بەڵام ئەوەی من مەبەستمە و دەمەوێت بیڵێم ئەوەیە کە خودای گەورە بەهۆی نەخۆشیەوە خۆ بە گەورەزانین و شانازیکردنمان
لە دڵدا دەردەکات لە دڵدا دەردەکات. ئەگەر مرۆڤ هەموو شتێکی هەبوو، ماڵ، لەشی ساغ، منداڵ، ئەوە یاخی و سەرکەش دەبێت، لە خۆبایی دەبێت. بەڵام خودای گەورە نەخۆشی بەسەردا زاڵ دەکات، برسی دەکات بۆ ئەوەی بەندەکان بزانن کە توانای زەرەر و سوودیان بۆ خۆشیان نییە، توانای مردن و ژیان و کار و کۆشیان نییە بە بێویستی خودای پەروەردگار. هەندێک جار مرۆڤ دەیەوێت لە شتێک تێبگات، بەڵام ناتوانێت و نەزانە. دەیەوێت بیر لە شتێک بکاتەوە، بەڵام بیری دەچێتەوە، یان حەزی لە شتێکە بەڵام بە هیلاچی دەبات، ڕقی لە شتێکە کە چی دەبێت بە ژیان بۆی. مرۆڤ پێویستە لە هیچ کات و ساتێکی شەو یان ڕۆژدا دڵنیانە بێت کە خوددا ئەو شتانەی لێناسەنێتەوە کە پێی بەخشیوە، وەک چاو، گوێچکە و ئەندامەکانی تری جەستەی. ئەی ئەگەر خوددا ژیری و عەقلی لێ بسەنێتەوە و ئەوە حاڵی چۆن دەبێت؟ ئایا چیە لە مرۆڤ لاواز و بێدەسەڵاتترە ئەگەر بێت و خۆی بناسێت؟ لێرەوە خودای بەبەزایی ناخۆشی و نەخۆشی بەسەر بەندەکانیدا زاڵ دەکات بۆ ئەوەی ڕووبکەنە خوددا و لێ نزیک ببنەوە. نهێنی گیرابوونی نزا و پاڕانەوەی ئەم کەسانش نەخۆش، ستەم لێکرا و ڕێبوار، ڕۆژوگران ئەوەیە کە ئەمانە لە ناڕەحەتی و ماندووبووندان و لە خودای پەروەردگارەوە نزیکن و لە کەسانی تر زیاتر یادی خوددا دەکەن. ڕێبوار غەریب و نامۆیە، ڕۆژوگر هیلاک و ماندووە، ستەم لێکرا و زەلیل و داماوە، نەخۆش ئازاری هەیە و ناڕەحەتە، پاک و بێگەردی بۆ ئەو خودایەی کە بەزەی بەو کەسانەدا دێتەوە کە تاقییان دەکاتەوە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. لە نەخۆشخانەی دەرونیدا لە گەشتێکمدا بۆ یەکێک لە وڵاتەکان بۆ ئەوەی چەند وتار و ئامۆژگاریەک پێشکەش بکەم. ئەو وڵاتەش بەناوبانگ بوو بەوەی کە نەخۆشخانەی زۆر گەورەی تێدایە بۆ نەخۆشیە دەرونیەکان، ئەو نەخۆشیانەی کە خەڵکی بە شێتی ناوی دەبن. بەیانیەکەی دوو وتارم پێشکەش کرد. هێشتا کاتژمێرێکی مابوو بۆ نوێژی نێوەڕۆ. عەبدولعەزیزم لەگەڵ بوو کە یەکێک بوو لە بانکخوازە بەناوبانگ و دیارەکان. ئێمە لە ئۆتۆمبیلدا بووین، لام کردەوە بەلایدا وتم مادام کاتمان بەدەستەوەیە حەز دەکەم بچم بۆ شوێنێک. وتی بۆ کوێ؟ وتم نەخۆشخانەی نەخۆشیە دەرونیەکان. پێکەنی وتی بۆچی؟ دەتەوێت لە عەقڵ و ژیریت دڵنیابیت؟ وتم نا، بەڵام سوودی دەبێت بۆمان، پند و ئامۆژگاری لێوەردەگرین، زیاتر نیعمەتەکانی خودای پەروەردگارمان بۆ دەردەکەوێت. عەبدولعەزیز بێدەنگ بوو، بیری لە حاڵی ئەو نەخۆشانە دەکردەوە. هەستم کرد زۆر غەمبار بوو، چونکە کەسێکی زۆر نەرمونیان و بەسۆز بوو، زیاد لە پێویست کەسێکی سۆزدار بوو. چوین بۆ ئەوێ و ڕوومان کردە بینایەک کە وەک ئەشکەوت وا بوو، بە درەخت چوار دەورە درابوو، وەک شێوەی تارمایی و شەبەحێک دەردەکەوت. یەکێک لە پزیشکەکان پێشوازی لێکردین، بە خێراتنی کردین و پاشان بە نەخۆشخانەکەدا جێڕاینی. پزیشکەکە دەستی کرد بە قسەکردن دەربارەی ناڕەحەتی و ناخۆشی نەخۆشیەکان. پاشان وتی ئەوەی من بۆتانی باز دەکەم وەک ئەوە نییە کە بە چاوی خۆتان بیبینن. بردمانی بۆ یەکێ لە ڕاڕەوەکان. لێرە و لەبێ گوێبیستی چەندان هاوار و دەنگ بووین. ژووری نەخۆشەکان بەمبەر و ئەو بەری ڕاڕاوەکەدا دابەش کرا بوو. لە لای ڕاستدا بەلای ژوورێکدا ڕۆیشتین. سەیری ژوورەکەم کرد و زیاتر لە 10 جێگەی چۆڵی تێدا بوو. تەنها جێگەیەک نەبێت پیاوێکی لەسەر ڕاکشا بوو،
دەست و قاچی دەجوڵان. ڕوون کردە پزیشکەکە و لێم پرسی ئەمە چییە؟ وتی شێتە، تووشی پەرکەمیش دێت. لە ماوەی 5 یان 6 کاتژمێرێکدا پەرکەم لێی دەدات. وتم لا حول ولا قوة إلا بالله. لەکەیەوە بەم شێوەیەیە؟ وتی 10 ساڵ زیاترە. هەست و سۆزم لە دەروونمدا شاردەوە. بە بێدەنجی هەنگاوم ناو ڕۆیشتم. لە دوای چەند هەنگاوێک بەلای ژوورێکی تردا ڕۆیشتین و دەرگاکەی داخرابوو. لە دەرگاکەیدا کرانەوەیەک یان پەنجەرەیەکی بچووکە بوو. پیاوێک لە ژوورەوە دیار بوو. هەندێک ئاماژەی بۆ کردین کە لێی تێنەدەگەیشتین. چاوم بە ژوورەکەدا جێڕا، زەوی و دیوارەکانی ڕەنجێکی کاڵی هەبوو. پرسیارم کرد ئەمەیان چییە؟ وتی شێتە. وتم ئەزانم شێتە، ئەگەر شێت نەبوایە لێرە نەمان دەبینی. چیرۆک و بەسەرهاتی ئەمە چییە؟ وتی ئەم پیاوە کاتێک دیوار دەبینێ تووڕە دەبێت و بەدەست و قاچی لە دیوارەکان دەدا و جاری واشەیە سەری بە دیوارەکاندا دەچێشێت. ڕۆژێک پەنجەکانی دەشێت، ڕۆژێک قاچی، ڕۆژێک سەری، ڕۆژێک نەمانتوانی چاری بکەین. لەم ژوورەدا بەندمان کردووە و هەر وەک دەیبینی زەوی و دیوارەکانیشمان بە ئیسفەنج داپۆشیوە، چۆن دەیەوێت با بە دیوارەکاندا بچێشێت. پاشان پزیشکەکە بێدەنگ بوو وا لە پێشمانەوە ڕۆیشت. بەڵام من و عەبدولعەزیز وەستا بووین و لەبەر خۆمانەوە قسەمان دەکرد و دەمانوت الحمد لله الذي عافانا مما ابتلاك به. پاشان ڕۆیشتین هەتا گەیشتینە ژوورێک زیاتر لە 30 پیاوی تێدا بوو. هەر یەکە بە شێوازێک هەبوو بانجی دەدا، هەبوو گۆرانی دەوت، ئەوی تریان سەمای دەکرد، ئەوی تر هەر ئاوڕی دەدایەوە. لە نێویاندا 3 کەس هەبوون کە لەسەر کورسی دایان نیشاندبوون و دەست و قاچیان بەسترا بوونەوە و سەیری ئەملاو ئەولایان دەکرد و هەوڵی کردنەوەی خۆیان دەدا و نەیان دەتوانی. سەرم سوورما و لە پزیشکەکەم پرسی ئەمانە چین؟ بۆچی تەنها ئەم سیانە بەستراونەتەوە؟ وتی ئەمانە هەر شتێک لە پێشیانەوە بێت لێی دەدەن، پەنجەرە و دەرگا دەشێنن. لەبەر ئەوە لە بەیانیەوە تا ئێوارە بەم شێوە دەیان بەستینەوە. وتم ماوەی چەندێکەوان؟ وتی ئەوەیان 10 ساڵە، ئەوی تر 7 ساڵە، ئەوی تریان تازەیە 5 ساڵە. هەر بیرم دەکردەوە سوپاس بە ئەو خودایی کە ئێمەی پاراستووە لەوەی کە ئەوان تووشی بوون. پرسیارم کرد و وتم دەرگای چوونە دەرەوە لە نەخۆشخانە لەکوێوەیە؟ وتی ژوورێک ماوە، پند و ئامۆژگاری تازەی تێدایە، وەرە. دەستی گرتم و بردمی. ئەوەی بینیم هاوشێوەی ژوورەکانی تر بوون، کۆمەڵە نەخۆشێک، هەر یەکەی بە شێوازێک. بەڵام ئەوەی جێگەی سەرسوڕمان بوو پیاوێک بوو تەمەنی زیاتر لە 50 ساڵ دەبوو، سەری سپی بوو، با چیچکانەوە لەسەر زەوی دانیشت بوو، خۆی کوڕژ کردبەوە، بە چاوێکی لار و بە تیلەی چاو سەیری دەکردین، بە ترس و لەرزەوە ئاوڕی دەدایەوە. ئەمانە هەمووی ئاسایی بوون، بەڵام ئەوەی ترساندمی و بەلامەوە نامۆ بوو بە تەواوی وروژاندمی ئەوە بوو کە پیاوەکە ڕوت و قوت بوو، هیچ جلو بەرگێکی لە بەردانە بوو، تەنانەت عەورەتیشی بە دەرەوە بوو. ڕەنگم گۆڕا، یەکسەر لام کردەوە بەلای پزیشکەکەدا. کاتێک بینیمی چاوم سوور هەڵگەڕاوە پێیوتم ئارام بە، بۆت باز دەکەم بۆچی ئاوایە. ئەم پیاوە هەر کاتێک جلوبەرگمان لەبەر دەکرد بە ددانەکانی دەیدڕاند و دەیویست قوتیان بدات. ڕۆژانە زیاتر لە 10 دەست جلوبەرگمان لەبەر دەکرد، بەڵام دەیدڕاند و بەم شێوەیە دەمایەوە کە دەیبینی. ئێمەش بەم شێوازە وازمان لێهێناوە بە هاوین و زستان، ئەو کەسانش کە بە دەوریەوەن شێتن و عەقڵیان پێناشکێت و کە بۆچی ئاوایە. هاتمە دەرەوە، نەمتوانی زیاتر ئارام بگرم. بە پزیشکەکەم وت دەرگاکەم پیشان بدە بۆ ئەوەی بچمە دەرەوە. وتی هەندێک بەشی ترماوە. وتم ئەوەی بینیمان بەسە. پزیشکەکە ڕۆیشت و منیش لە تەنیشتیەوە بە بێدەنجی دەڕۆیشتین.
لەپڕ لای کردەوە بەلامدا وەک ئەوەی بیری شتێکی بکەوێتەوە کە بیری چوو بێت. وتی یا شێخ لێرە پیاوێکەیە لە بازرگانە گەورەکان 100 ملیۆن پارەی هەیە، تووشی نەخۆشیێکی عەقڵی بووە، ماوەی 2 ساڵە منداڵەکانی هێناویانە بۆ ئێرە. پیاوێکی تری لێیە ئەندازیارە لە کۆمپانیای فڵان، کەسێکی تری لێیە کە پزیشکەکە دەڕۆیشت و هەر قسەی بۆ دەکردین دەربارەی هەندێک کەس کە زەلیل بوون لە دوای ئەوەی خاوەن پلە و پایە بوون، هەندێکی تر لە دوای دەوڵەمەندی هەژار بوون. دەڕۆیشتم و هەر بیرم دەکردەوە پاک و بێگەردی بۆ خودا کە ڕزق و ڕۆزی لە نێوان بەندەکانیدا دابەش کردووە، بەوەی کە بیەوێت دەبەخشێت یان لێی دەگرێتەوە و پێی نابەخشێت. هەندێک جار خودای گەورە ماڵ و سەروەت و سامان و پلە و پایە و ناوبانگ بە کەسێک دەبەخشێت، بەڵام ژیری و عەقڵی لێوەردەگرێتەوە. دەبینێت لە زۆربەی کەس دەوڵەمەندترە، لە زۆربەی کەس جەستەی زۆر بێهێزترە، بەڵام لە نەخۆشخانەی دەرونی یان لە شێتخانە بەند کراوە. کەسی واشەیە پلە و پایی بەرزی هەیە، ماڵ و سامانی زۆر، عەقڵ و ژیریەکی گەورە، بەڵام لەشی ساغ نییە و نەخۆشە. جاری وا هەیە کەسانێک دەبینی 20 یان 30 ساڵە لەسەر جێگا کەوتووە و ماڵ و سامان و پلە و پایە هیچ سوودێکی پێناگەێنن. وربك يخلق ما يشاء ويختار ما كان لهم الخيرة سبحان الله وتعالى عما يشركون. واتا هەر پەروەردگاری تۆیە، هەر چیەکی بوێت دروستی دەکات و هەڵی دەبژێرێت. خەڵکی ئەو دەسەڵاتەیان نییە و سەرپشک نەکراون، پاچی و بێگەردی و بڵندی بۆ خودایە لە بەرامبەر ئەو شتانەدا کە نەفامان دەیکەن بە شەریک و هاوڵ. بۆیە ئەو کەسانەی کە تووشی تاقیکردنەوە و بەڵایە کاتون زۆر بە خێرایی پێویستە بزانن کە لەلایەن پەروەردگارەوە دیاریەکیان پێبەخشراوە. ئەگەر ماڵ و سامانی زۆری پێنەبەخشیوی بە دڵنیاییەوە لەشساغی پێبەخشیوی، ئەگەر لەشساغی پێنەبەخشیوی بە دڵنیاییەوە ژیری پێبەخشیوی. لە هەموو نیعمەتەکانیش گەورەتر ئەوەیە کە ئیسلامەتی پێبەخشیوی. دەی پیرۆزت بێت و خۆشی بۆ خۆت کە لە ژێر سایی ئیسلامدا دەژیت و لە ژێر سایی ئیسلامدا دەمری. دەی پڕ بەدەنگ و بە بەرزی هاوار بکە و بڵێ سوپاس بۆ خودا، سوپاس بۆ خودا. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. شیرینی پاداشت. لە بیاباندا دەڕۆیشتم و ڕێگەم لێون بوو، لە لای ڕەشماڵێکی کۆن وەستام. سەیری ناو ڕەشماڵەکەم کرد. پیاوێک لەسەر زەویەکە زۆر بە ئارامی دانیشت بوو، هەردوو دەستی بڕابەوە، چاوەکانیشی لەدەستدا بوو. هیچ کەسێکی نزیکشی لەنا نەبوو. لەبەر خۆیەوە بە چەند وشەیەک ورتەورتی دەکرد. لێ نزیک بوومەوە زانیم کە دەڵێت الحمد لله الذي فضلني على كثير ممن خلق تفضيلا. واتا سپاس بۆ ئەو خودایەی کە پلەپایی منی بەرز کردەوە بەسەر زۆرێک لە دروستکراوەکانیدا. سەرم سوڕما کە ئەم وشانەی دەوت. سەیری حاڵیم کرد، زۆربەی هەستەکانی لەدەستدا بوو، هەردوو دەستی بڕاونەتەوە، هەردوو چاوی نابینایە، خاوەن هیچ شتێک نییە. سەیری دەوروبەریم کرد و گەڕام تا کەسێک ببینم کە خزمەتی بکات یان خێزانێک کە لەگەڵی دابژێت. کەسم نەبینی. بەرەو لای ڕۆیشتم و هەنگاوم نا. هەستی پێکردم و پرسیاری کرد چێیە؟ وتم ئەسسەلام عەلەیکوم، من پیاوێکم ڕێگەمون کردووە و لە ڕەشماڵەکەی تۆدا ڕاوەستاوم. ئەی تۆ چێی؟ بۆچی بە تەنها لێرە نیشتەجێی؟ کەس و کارت لەکوێن؟
ئەی منداڵەکانت کەس و کارە نزیکەکانت. وتی من پیاوێکی نەخۆشم، خەڵکی وازیان لێهێناوم و زۆربەی کەس و کارەکانیشم مردوون. وتم گوێم لێت بوو، هەر ئەم وشانە دووبارە دەکردەوە. الحمد لله الذي فضلني على كثير ممن خلق تفضيل. سپاس بۆ ئەو خودایی کە پلە و پای منی بەرز کردەوە و بەسەر زۆرێک لە دروستکراوەکانیدا. بۆ خاتری خوددا کام فەزل و نیعمەت تۆ نابینای، هەژاری دەستبڕاوی بە تەنهای. وتی بۆت باز دەکەم و تێت دەگەیەنم، بەڵام داواکاریەکم لێت هەیە. ئایا بۆم جێبەجێ دەکەیت؟ وتم وەڵام بدەرەوە و بۆم باز بکە، داواکاریەکەت جێبەجێ دەکەم. وتی دەمبینی خودای گەورە بە چەندان تاقیکردنەوە تاقی کردومەتەوە و تووشی چەندان بەڵاو ناڕەحەتی کردوم، بەڵام الحمد لله الذي فضلني على كثير ممن خلق تفضيلا. ئایا خوددا ژیری و عەقڵی پێ نەبەخشیوم؟ تێدەگەم و بیر دەکەمەوە بەهۆی عەقڵ و ژیریمەوە. وتم بەڵێ. وتی چەند کەس دەبینی کە شێت و کەم عەقڵن؟ وتم زۆر. وتی الحمد لله. وتی ئایا خوددا بیستنی پێ نەبەخشیوم؟ گوێم لە دەنجی بانگ دەبێت و لە قسە تێدەگەم و دەزانم چ لە دەور و بەرم ڕوودەدات؟ وتم بەڵێ. وتی چەند کەسەیە کە کەڕن و هیچ نابیستن؟ وتم زۆر. وتی الحمد لله. وتی ئایا خوددا زمانی پێ نەبەخشیوم؟ یادی خودای پێ دەکەم، پێویستەکانی خۆمی پێداوا دەکەم؟ وتم بەڵێ. وتی چەندان کەس هەیە کە لاڵن و ناتوانن قسە بکەن؟ وتم زۆر. وتی الحمد لله. وتی ئایا خودای پەروەردگار ئیسلامی پێ نەبەخشیوم و منی نەجێڕاوە لە موسڵمانان؟ خوددا دەپەرستم و پاداشتیشم لە لای خوددایە، لەسەر بەڵاو ناڕەحەتیش ئارام دەگرم؟ وتم بەڵێ. وتی چەند کەسەیە بت دەپەرستن یان خاچ پەرستن نەخۆشیشن، بە دڵنیاییشەوە ڕەنجەڕۆ و زەرەرمەندی دنیا و دواڕۆژیشن؟ وتم زۆر کەس. وتی الحمد لله الذي فضلني على كثير ممن خلق تفضيلا. پیاوەکە هەر نیعمەتەکانی پەروەردگاری دەژمار کە پێی بەخشی بوو. سرم سوڕما لە باوەڕی بەهێزی ئەم پیاوە. زۆر ڕەزامەند بوو بە بەشی خوددا. چەندان نەخۆشن کە بەقەت چواریەکی ئەم پیاوە نەخۆش نین، وەک ئەو کەسانەی کە تووشی شەلەل بوون، یان کەڕ بوون، یان نابینا بوون، یان ئەندامێکی جەستەیان لەدەست داوە. ئەگەر بێت و بەو پیاوە پیرەیان بەراورد بکەین، ئەوە وەکو لەش ساغوان، لەگەڵ ئەوەشدا بێتاقەت و غەمبارن و زۆر سکاڵای حاڵی خۆیان دەکەن، نائارامن، دەگرین لە پاداشتی تاقیکردنەوەکانیان. دڵنیانین بەڕاستی ئەگەر ناڕەحەتیەکانی ئەم پیاوە پیرە بەسەر نەتەوەیەکدا دابەش بکرایە بەشی دەکردن. هەر بیرم دەکردەوە هەتا پیاوە پیرەکە وتی داواکاریەکەمت لەبیرە، ئایا بۆم جێبەجێ دەکەیت؟ وتم بەڵێ. پێویستی و داواکاریەکەت چییە؟ کەمێک سەری داخست و پاشان سەری بەرز کردەوە وتی کەسم لەگەڵ نییە، تەنها کوڕێکی 14 ساڵانم نەبێت، هەر ئەوە کە نان و ئاوم پێدەدات. دەستنوێژم بۆ دەشوات، بەکارەکانم هەڵدەستێت، لە بەیانیەوە ڕۆیشتووە بۆ ئەوەی خواردنم بۆ پەیدا بکات، تاوەکو ئێستا نەگەڕاوەتەوە. نازانم ماوە یان مردووە. هەروەک دەمبینی من پیاوێکی پیری نابینام و ناتوانم بە دوایدا بگەڕێم، هەواڵیم بۆ بپرسە و ئاگادارم بکە. پاشان هاتمە دەرەوە و نەمدەزانی بۆ چلایەک بڕۆم و کوێی بۆ بگەڕێم. دەمویست کەسێک ببینم و پرسیاری لێ بکەم. ئاوڕمدایەوە نزیک ڕەشماڵی پیاوەکە گردۆڵکەیەکم بینی، کۆمەڵە قەلە ڕەشێکی بەسەرەوە بوو، وەک ئەوەی بەسەر شتێکەوە کۆ بوو بێتنەوە. لە دڵی خۆمدا وتم ئەو باڵندانە لەسەر لاشەیەک یان خواردنێک نەبێت کۆ نابنەوە. بەسەر گردۆڵکەکەدا سەرکەوتم و بەرەو لای باڵندەکان ڕۆیشتم. باڵندەکان هەڵفڕین و کاتێک سەیرم کرد کوڕێکی منداڵکاری لێبوو،
مردەبوو، جەستەی پارچە پارچە بوو وەک ئەوەی گورگ وای لێکرد بێت و پاشان بۆ باڵندەکانی جێهێشت بێت. ئەوەندەی بۆ پیاوە پیرەکە غەمبار و دڵتەنگ بووم، ئەوەندە بۆ مردنی کوڕەکەی دڵتەنگ نەبووم. لە گردۆڵکەکەدا بەزیم و هەنگاومنا، لە نێوان دڵتەنجی و سەرسوڕماندا بووم. ئایا بڕۆم و پیاوە پیرەکە بەجێ بهێڵم و بەتەنیا بمێنێتەوە، یان بگەڕێمەوە و هەواڵی کوڕەکەی پێڕا بگەێنم؟ بەرەو ڕەشماڵی پیاوەکە چووم، گوێم لێ بوو یادی خودای دەکرد، سوبحان الله و ئەلحەمدولillای دەکرد. ئالەم کاتەدا ئەیوب پێغەمبەرم بیر هاتەوە. چوومە ژوورەوە بۆ لای، چۆن بەجێم هێشت بوو هەروا بوو، سڵاوم لێ کرد. ئەو هەژارە زۆر بەتاسەوە بوو. بۆ هەواڵی جگەرگۆشەکەی وتی کوا کوڕەکەم؟ وتم سەرەتا وەڵامم بدەرەوە، تۆ لە لای خوددا خۆشەویستتری یان ئەیوب سەلامی خوای لێبێ؟ وتی ئەیوب. دەی بە دڵنیاییەوە تاقیکردنەوەکەی ئەیوب سەلامی خوای لێبێت لە تاقیکردنەوەکەی تۆ گەورەترە و وای دابنێ کە کوڕەکەت لە لای خوددایە. لە پاڵ چیاکەدا بە مردووی بینیم گورگ لاشەکەی خواردەبوو. بە ئاه و حەسرەتەوە هاواری دەکرد و هەردەیوت لا ئیلاهە ئیلا الله. منیش هەر ئارامم دەکردەوە. پاشان هاوارەکانی زیادیان کرد و لەبەردەستمدا گیانی سپارد و مرد. بەڕاخەرەکەی ژێریدان پۆشی و چوون بۆ ئەوەی کەسێک بدۆزمەوە تا یارمەتیم بدات و کارێک بکەین و بینێژین. سێ پیاوم بینی بەسەر ئاژەڵەکانیانە وەک ڕێبوار وابوون. بانگم کردن و هاتن بۆ لام و پێم وتن ئایا دەتانەوێت پاداشتان دەست بکەوێت؟ لێرە پیاوێکی موسڵمان مردووە و کەسیشی لێ نییە. دەتوانن هاوکاری یەکتر بکەین بۆ شۆرین و بە خاک سپاردنی؟ وتیان بەڵێ. چوونە ڕەشماڵەکەوە بۆ ئەوەی لاشەکەی هەڵگرن. کاتێک ڕوخساریان بینی هاواریان کرد ئەبوو قەلابە، ئەبوو قەلابە. کەسێک بوو لە زانا بەناو بانگەکانیان. کات و زەمان و دنیا بۆ کەس هەتا سەر نامێنێ و بەڵاو ناڕەحەتیەکان دەدانی تیژیان لێی گیر کرد و هەتا بەتەنها و دوور لە خەڵکی لە ڕەشماڵێکدا ژیا و دوور لە خەڵکیش گیانی سپات. بە ئەرچی سەرشانمان هەستاین و ناشتمان و لەگەڵ ئەو سێ کەسەدا ڕۆیشتم بۆ شار. کاتێک شەو خەوتم ئەبوو قەلابەم بینی. شێوەیەکی زۆر جوانی هەبوو. جلوبەرگێکی سپی لە بەردا بوو. جەستەی تەواو بێکەم و کوڕی بوو. بە زەویەکی سەوزایی جواندا دەڕۆیشت. وتم ئەی ئەبوو قەلابە، چی وای لێ کردیت کە بەم شێوەیە بتبینم؟ وتی خوای پەروەردگار بەهشتی پێبەخشیم و لە بەهشتیشدا پێیان وتم سلام علیکم بما صبرتم فنعم عقبى الدار. واتە سڵاوتان لێبێت بەهۆی ئارامگرتنتانەوە کەوا بوو ئای چەندە جێگە و ڕێگەیەکی خۆشتان بۆ خۆتان مسۆگەر کرد. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. هەڵوێستەیەک لەگەڵ سەردانی نەخۆشدا. بۆچی سەردانی نەخۆش دەکەین؟ لەبەر ماڵ و سەروەت و سامانەکەی؟ نەخێر. ئەوەی سەردانی هەژاران دەکات لەبەر هێز و توانەکەیەتی؟ نەخێر. ئەی ئەوەی سەردانی لاواز و لێقەوماوان دەکات لەبەر پلە و پایە و جوانیەکەیەتی؟ نەخێر. کەسانی دڵسۆز و خوداویست لەبەر ئەم هۆکارانە سەردانی ئەم کەسانە ناکەن، بەڵکو لە پێناو بەدەسێنانی پاداشدا سەردانیان دەکەن بۆ ئەوەی بەشداری ئازار و ناڕەحەتی خوشک و برا موسڵمانەکانیان بکەن. پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەفەرمێت هەر کەسێک سەردانی نەخۆشێک بکات بەردەوام لە چنینەوەی میوەی بەهەشتدایە. هەروەها ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێت لە پێغەمبەری خودداوە صلی الله علیه وسلم دەجێڕێتەوە کە فەرموویەتی هەر موسڵمانێک
لە بەیانیدا سەردانی نەخۆشێکی موسڵمان بکات، ئەوە 7,000 فریشتە هەتا ئێوارە دوعای بۆ دەکەن و سەڵاواتی لەسەر دەدەن. و ئەگەر ئێوارە سەردانی کرد، ئەوە 7,000 فریشتە هەتا بەیانی دوعای بۆ دەکەن و سەڵاواتی لەسەر دەدەن. هەروەها کۆمەڵە میوەیەکی زۆریشی بۆ هەیە لە بەهەشدا. هەروەها عایشە دایکی ئیمانداران خوددا لێی ڕازی بێت دەفەرمێت هەر کاتێک پێغەمبەری خوددا بچوایە بۆ لای نەخۆشێک یان نەخۆشەکە بەهاتایە بۆ لای، ئەوە ئەم دوعایەی بۆ دەخوێند: اذهب البأس رب الناس اشفي أنت الشافي لا شفاء إلا شفاؤك شفاء لا يغادر سقما. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ئەحمەد منداڵێکی بچووک بوو لە باوەشی باوچیدا. هەر کات بتبینایە یان پێدەکەنی یان یاری دەکرد. ئازارێک لەسەریدا دروست بوو، بەڵام ئارامگر بوو. پاشان ئازارەکەی زۆر زیادی کرد. زۆر هەوڵیاندا چارەسەری بکەن، بەڵام چارەسەری نەبوو. بەرەبەرە سەری هەڵدە ئاوسا و گەورە دەبوو، هەتا وای لێهات لە نێوان پێستی سەری و کاسەی سەریدا چێم و زوخاو دەهاتە دەرەوە. هیچ چارەسەرێکی نەبوو، هەتا سەری قورس بوو. ئاگای لە خۆی نەما و لەسەر جێگە کەوت لە خانوویەکی کۆندا کە دیوارەکانی قوڕ بوون. سەری خانووەکەش بە پەلک و داری خورمادا پۆشرا بوو. چاوەڕێی مەرجیان دەکرد. چەند ڕۆژێک تێپەڕی و ئەحمەدیش بەم حاڵەوە مایەوە. جوڵەی نەما بوو. لە شەوێکی تاریکدا کە چرایەک لە ژوورەکەدا دەسووتا و برایەکی ئەحمەدیش لە نزیک سەری دانیشت بوو چاودێری دەکرد. لەپڕ دوو پشکە ڕەشەیەک لە نێوان دارەکانی سەرەوەدا دەرچوو، بە دیوارەکەدا دەڕۆیشت، هەروەک ئەوەی بەرەو لای ئەحمەد بێت. براکەشی سەیری دەکرد، بەڵام هیچ کارێکی نەکرد بۆ ئەوەی دوو پشکەکەی لێ دوور بخاتەوە. هیوای دەخواست پێوەی بدات و ئەمانیش و ئەحمەدیش بەحەسێنەوە و ڕزگاریان ببێت. دوو پشکەکە لە ئەحمەد نزیک بۆوە، هەتا گەیشتە سەرسەری ئەحمەد و پێوەیدا. براکەی ئەحمەد دوورکەوتەوە و لە دوورەوە سەیری دەکرد. دوو پشکەکە کەمێک جوڵا و جارێکی تریش پێوەیدا. بە شوێنێکی تری سەریەوەدایەوە. چێم و زخاوێکی زۆر لە هەموو بەشەکانی سەریەوە هاتە خوارەوە. براکەشی بەسەر سوڕمانەوە سەیری دەکرد و واقی وڕما بوو. پاشان دوو پشکەکە بە شوێنی خۆیدا گەڕایەوە. براکەی بانگی باوک و براکانی کرد. بەردەوام چێم و زوخاویان لەسەری دەسڕی، هەتا ئاوسانەکەی سەری نەما. ئەحمەد چاوەکانی هەڵهێنا و پاشان لەگەڵیان هەڵسا. ئەم چیرۆکە لە کتێبی ئەلفەرەشدا باسی کردووە. چەندان ناخۆشی هەیە لە ناو خۆیدا خۆشی هەڵگرتووە. زۆر جار پاداشتی کەسێکی ئارامگر ڕزگاربوونە. باشترین خوداپەرستیش چاوەڕێکردنی ڕزگاربوون و دەروکردنەوەی خودای پەروەردگارە. لەبەرەوەی وا لە بەندەی موسڵمان دەکات کە دڵی پابەند و پەیوەست بێت بە خودای گەورەوە. ئەمەش شتێکی سەلمێنراوە و هەست پێکراوە لەلایەن ئەو کەسانەوە کە نەخۆشن یا غەم و ناڕەحەتیان هەیە. بە تایبەت کاتێک کە نەخۆشەکە بێهیوا دەبێت لە دروستکراوەکانی خوددا و لە هەموو هۆکارەکان. هەروەها خەڵکیش بێهیوا دەبن لە چاکبوونەوەی نەخۆشەکە. ئەو کاتەی نەخۆشەکە دڵی بە تەنها پەیوەست دەبێت بە خودای گەورەوە و دەڵێت: ئەی پەروەردگارم، ئەی پەروەردگارم، هیوام بە کەس نەماوە تەنها تۆ نەبێت. پشتیوان بە خوددا شیفای بۆ دێت. بەڵێ پشتیوان بە خوددا شیفای بۆ دێت. پارانەوە و پەیوەستبوونیش تەنها بە خودداوە لە گەورەترین هۆکاری شیفا و ڕزگاربوونی نەخۆشن.
خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پلەیان پێ بەرز دەکاتەوە. ڕۆژێک پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەچێتە ژوورەوە بۆ لای دایکی ئیمانداران عایشە خوددا لێی ڕازی بێت و دەبینێت سەری بەستووە و لە تاو ئازار دەناڵێنێت. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم پێی دەفەرمێت ئەوە چی تای عایشە؟ عایشەش خوددا لێی ڕازی بێت فەرمووی تام لێ هاتووە، بەرەکەتی خودای لێ نەبێت و خوددا لە ناوی بدات. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمووی جنێ و قسە بە تامەڵێن بە دڵنیاییەوە تا هەڵە و تاوان و گوناهی مرۆڤەکان لە ناو دەبات هەروەک ئاگر دار لە ناو دەبات. جاری وا هەیە خودای پەروەردگار پلە و پایی بەندەکانی ئەوەندە بەرز دەکاتەوە کە هەرگیز بە کردارەکانی خۆیان ئەوەندە بەرز نابێتەوە. بەڵام خودای گەورە بەهۆی تاقیکردنەوەی بەندەکانیەوە ئەو پلە و پایەیان پێدەبەخشێت. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرمێ مرۆڤ لە لای خوددا شوێن و پلە و پایەکی هەیە کە هەرگیز بە کردەوەکانی خۆی پێی ناگات. خودای گەورە بەردەوام بە ناڕەحەتی و ناخۆشی تاقی دەکاتەوە هەتا دەیگەێنێت بەو شوێن و پلە و پایەیە. ئەبوو هوڕەیڕا ڕەزای خوای لێبێت دەفەرمێت هیچ نەخۆشیەکم بەقەد نەخۆشی تا لەلا خۆش نییە کە تووشم بێت، لەبەرەوەی تا دەچێتە هەموو ئەندام و جومگەکانی جەستەی مرۆڤەوە کە 306 جومگە لە لەشی مرۆڤدا هەیە. پاڵەوان ئەبوو عەبدوڵڵا زۆر جیاواز نەبوو لە هاوڵەکانی ترم، بەڵام خوددا شایەدا لە هەمویان زیاتر سوور بوو لەسەر ئەنجامدانی کاری خێر. چەندین چاڵاشی بانگخوازی هەبوو، لە دیارترینیان ئەوە بوو کە لە کاتی کارەکەیدا پێی هەڵدەستا کە لە پەیمانگای کەڕ و لاڵەکان وەرجێڕ بوو. ڕۆژێک پەیوەندی پێوە کرد وتی پێت چۆنە دوو کەس لە کەڕ و لاڵەکانی پەیمانگا ئامادە بکەم بۆ ئەوەی لە مزگەوتەکەتدا ئامۆژگاری نوێشخوێنەکان بکەن؟ سەرم سوڕما، وتم کەڕ و لاڵ ئامۆژگاری و قسە بۆ کەسانێ بکەن کە دەبیستن و قسە دەکەن؟ وتی بەڵێ، ڕۆژی یەکشەمە دەیانهێنم. چاوەڕێی ڕۆژی یەکشەمەم دەکرد، ئارامم لێبڕا بوو. ڕۆژی یەکشەم هات و لە دەرگای مزگەوت وەستام و چاوەڕێم دەکردن. ئەبوو عەبدوڵڵا بەخۆی و سیارەکەیەوە هات، لە نزیک دەرگای مزگەوت وەستا، دابەزی و دوو پیاوی لەگەڵ بوو. سەیری یەکەمیانم کرد کە ڕیش و لاڵیش بوو، نەدەیبیست و نەقسەی دەکرد، بەڵام چاوی ساغ بوو. دووەمیان کەڕ بوو، لاڵ بوو، نابیناش بوو، نەدەیبیست و نەقسەی دەکرد و نەدەیبینی. دەستم درێژ کرد و تەوقەم لەگەڵ ئەبوو عەبدوڵڵا کرد. زانیم ئەوەی تەنیشتی ناوی ئەحمەدە، بە زەردەخەنەوە و ڕوویەکی خۆشەوە سەیری دەکردم و تەوقەم لەگەڵ ئەویشدا کرد. ئەبوو عەبدوڵڵا ئاماژەی بۆ نابیناکە کرد و وتی سڵاو لە فایزیش بکە. وتم ئەسسەلام عەلەیکوم. ئەبوو عەبدوڵڵا وتی دەستی بگرە چونکە ئەو نەگوێی لێتە و نەدەتبینێ. دەستم خستە ناو دەستی و دەستمی گوشی. خەڵکی چوونە ژوورەوە بۆ ناو مزگەوت و لە دوای نوێژی ئیشا ئەبوو عەبدوڵڵا لەسەر کورسیەک دانیشت و ئەحمەد لە لای ڕاستی و فایزیش لە لای چەپیەوە دانیشتن. خەڵکەکە بەسەر سوڕمانەوە سەیریان دەکرد و نەیان بینی بوو کە کەڕ و لاڵ لەسەر کورسی ئامۆژگاری کار دابنیشێت. ئەبوو عەبدوڵڵا لای کردەوە بەلای ئەحمەددا و ئاماژەی بۆ کرد. ئەحمەد دەستی پێکرد و دەستەکانی بەکاردەهێنا و دەیجوڵاندن. خەڵکیش هەر سەیریان دەکرد و هیچ تێنە دەگەیشتن. ئەبوو عەبدوڵڵا لە مایکرۆفۆنەکە نزیک بۆ وتی ئەحمەد چیرۆکی گەڕانەوە و هیدایەتدانی خۆی دەجێڕێتەوە و پێتان دەڵێت بەکەڕی لەدایک بووم، لە شاری جەددە گەورە بووم، کەس و کارم پشتگوێیان خستبووم و بە هیچ شێوەیەک ئاوەڕیان لێ نەدەدامەوە. خەڵکیم دەبینی دەچوون بۆ مزگەوت، بەڵام نەمدەزانی بۆچی دەچوون.
هەندێک جار باوکمم دەبینی بەرماڵەکەی ڕادەخست و کڕنوشی دەبرد، بەڵام من نەمدەزانی چی دەکات. کاتێکیش پرسیارم لە کەس و کارم دەکرد لێم تووڕە دەبوون و وەڵامیان نەدەدامەوە. پاشان ئەبوو عەبدوڵڵا بێدەنگ بوو، ئاوەڕی بۆ لای ئەحمەد دایەوە و ئاماژەی بۆ کرد. ئەحمەد بەردەوام بوو لە جێڕانەوەی ژیانی خۆی، بە دەستەکانی ئاماژەی دەکرد. پاشان ڕوخساری گۆڕا وەک ئەوەی کاریگەری شتێکی لەسەر بێت. ئەبوو عەبدوڵڵا سەری داخست و پاشان ئەحمەد دەستی کرد بە گریان، بە کۆڵ گریا. گریانەکەی کاریگەریەکی زۆری لەسەر خەڵکەکە هەبوو، بەڵام نەیان دەزانی بۆ دەگرێت. ئەبوو عەبدوڵڵا وتی ئەحمەد باسی ئەو کاتەتان بۆ دەکات کە چۆن خودای ناسی، چۆن نوێژی کرد بەهۆی کەسێکەوە کە لەسەر شەقام بینیوێتی و سۆزی بۆ لای جوڵاوە و فێری کردووە. کاتێک کە سەرەتا دەستی کردووە بە نوێژکردن، هەستی بە نزیک بوونەوەی لەگەڵ خوادا کردووە. بەڵێ هەستی بە نزیک بوونەوەی لەگەڵ خودادا کردووە. هەستی کردووە لەسەر ئەم تاقیکردنەوەی خودای پەروەردگار پاداشتی دەداتەوە. باسی ئەوەی کرد کە چۆن هەستی بە تام و شیرینی باوەڕ کردووە. ئەبوو عەبدوڵڵا پاشماوەی چیرۆکی ئەحمەدی بۆ دەجێڕاینەوە. زۆربەی خەڵکیش کەوتوبوو نەژێر کاریگەری ئەحمەدەوە، بەڵام من سەرقاڵ بووم. جارێک سەیری ئەحمەدم دەکرد و جارێک سەیری فایز. لە دڵی خۆمدا دەموت ئەوە ئەحمەد دەبینێ و زمانی ئاماژەش دەزانێت و ئەبوو عەبدوڵڵاش لێی تێدەگات. ئەی چۆن لە فایز تێبگات؟ چونکە نەدەبینێ و نەدەبیستێ و نەقسە دەکات. ئەحمەد تەواو بوو، فرمێسکەکانی دەسڵی. ئەبوو عەبدوڵڵا لای کردەوە بەلای فایزدا. لە دڵی خۆمدا وتم ها دەبێت چی بکات؟ ئەبوو عەبدوڵڵا بە پەنجەکانی دەستی کێشای بە ئەژنۆی فایزدا. فایزیش وەکو تیر لە کەوان دەرچێت. باسێکی زۆر کاریگەری پێشکەش کردین. دەزانن چۆن؟ بە قسە نەخێر، چونکە لاڵ بوو قسەی نەدەکرد. ئەی بە ئاماژە نەخێر، چونکە نابینا بوو زمانی ئاماژەی نەدەزانی، بەڵکو بەهۆی هەستی دەست لێدانەوە. ئەبوو عەبدوڵڵا دەستی لە بەردەم دەستەکانی فایزدا داتە ناو، بەهۆی چەند دەست لێدانێکی تایبەتەوە تێی دەگەیاند و پاشان ئەبوو عەبدوڵڵا بۆ ئێمەی باز دەکرد و تێی دەگەیاندین. نزیکەی چارەگێکی پێچوو. فایز کەسێکی ئارام و لەسەرخۆ بوو، نەیدەزانی کە ئەبوو عەبدوڵڵا لە قسەکانی تەواو بووەیان نا، لەبەرەوەی نەدەیبیست و نەدەیبینی. لەبەرەوە کاتێک ئەبوو عەبدوڵڵا لە وەرجێڕانەکەی تەواو دەبوو، بە پەنجەکانی دەستی دەیکێشا بە ئەژنۆی فایزدا و پاشان دەستەکانی لە نێوان دەستی فایزدا دادەنا و فایزیش بە چەند دەستلێدانێک تێی دەگەیاند. خەڵکەکە چاویان لە نێوان فایز و وەرجێڕەکەیدا دەجێڕا، سەریان سوڕما بوو. فایز خەڵکەکەی هاندەدا بۆ ئەوەی تەوبە بکەن و بگەڕێنەوە. جارێک گوێچکەی دەگرت، جارێک زمانی، جارێک دەستەکانی لەسەر چاوەکانی دادەنا. فەرمانی بە خەڵکەکە دەکرد کە گوێ و چاو و زمانیان لە حرام بپارێزن. سەیری خەڵکەکەم دەکرد، هەندێکیانم دەبینی لەبەر خۆیانەوە دەیانوت سوبحان الله، هەندێکی تریان بە چرپە لەگەڵ یەکدا قسەیان دەکرد، هەندێکیشیان زۆر بە تامزرۆوە هەستیان ڕاگرت بوو، هەندێکیان دەگریان. بەڵێ هەست و دەرونی من زۆر دوور ڕۆیشت. بەراوردی توانای فایزم کرد لەگەڵ توانای ئەو هەموو خەڵکەدا. پاشان بەراوردی خزمەتکردنی فایزم کرد بۆ ئاینەکەی لەگەڵ ئەو خەڵکەدا. ئەو خەمەی کە کەسێکی نابینای کەڕ و لاڵی وەک فایز داویەتی بەسەر شانیدا، لەوانەیە زۆر زیاتر بێت لە خەمی هەموو ئەو خەڵکانەی کە بۆ ئاینەکەیان هەیەنە. هەزار کەس لە خەڵکی وەک فایز نابن و فایزیش وەک هەزار کەس وایە لە خەڵکی. کەسێک کە تواناکانی دیاری کراون، بەڵام لە پێناو ئاینەکەیدا وەکو مۆم دەسووتێت. هەز دەکات کە سەربازێکە لە سەربازەکانی ئیسلام، خۆی بە بەرپرز دەزانێت لە بەرامبەر هەموو ئەو کەسانەدا کە یاخی و سەرپێچی کەرن.
زۆر بەگەرمی دەستەکانی دەجوڵان، وەک ئەوەی بڵێت ئەیەو کەسەی نوێژەکانت ناکەی تاکەی، ئەیەو کەسەی بە چاوەکانت سەیری حرام دەکەی تاکەی، ئەیەو کەسەی کەوتوویتە زەلکاوی سەرپێچیەوە تاکەی ناگەڕێیتەوە، ئەیەو کەسەی حرام دەخۆی، ئەیەو کەسەی کەوتوویتە ناو هاوڵ پەیداکردنەوە بۆ خودای گەورە و تاک و تەنها، هەموو ئەو کەسانە تاکەی، هەموو ئەو کەسانە تاکەی. ئایا دوژمنایەتی دوژمنەکانمان بۆ ئاینەکەمان بەس نییە؟ ئێوەش دوژمنایەتی ئاینەکەتان دەکەن. فایز دەیویست ئەوەی لە دڵیدا هەیە بیخاتە ڕوو. خەڵکەکە زۆر پێی کاریگەر بوون. گوێم لە گریان و دەنجی سوبحان الله بوو. فایزیش تەواو بوو. هەستا و ئەبوو عەبدوڵڵا بە دەستەکانی گرتی. خەڵکی لە دەوری کۆبوونەوە و سڵاویان لێ دەکرد. ئەویش سڵاوی لە خەڵکەکە دەکرد. هەستن دەکرد خەڵکی لە لای فایز هەموو یەکسانن. سڵاوی لە هەمووان دەکرد. جیاوازی لە نێوان کەسدا نەدەکرد. گەورە و بچووک، بەهێز و لاواز، دەوڵەمەند و هەژار، هەمووان لە لای یەکسان بوون. ئەبوو عەبدوڵڵا دەستی فایزی گرت و بەرەو دەرەوەی مزگەوت ڕۆیشتن و فایز و وەرجێڕەکەی لە کامەرانێکی گەورەدا بوون. ئای لەم دونیایە، ئای لەم دونیایە، چەندان کەسن بە قەد سواریەکی فایز لە ناڕەحەتی و ئازاردانین، بەڵام ناتوانن بەسەر خەم و ناڕەحەتیەکانیاندا سەرکەون و زاڵ بن. کوان ئەو کەسانەی نەخۆشی درێژخایانیان هەیە، ئازار و سستی گورچیرە، شەلەل، جەڵتا، بۆچی خۆشی لە ژیانیان وەرناگرن؟ بۆچی خۆیان لەگەڵ ژیاندا ناگونجێنن؟ چی لەوە جوانترە کاتێک خودای گەورە بەندەیەکی تووشی ناڕەحەتی و نەخۆشی دەکات و پاشان سەیری دڵی بەندەکەی دەکات، دەبینێت ڕەزامەند و ئارامگرە؟ ڕۆژەکان تێپەڕین و بەردەوام وێنەی فایز لە پێش چاوم بوو. دوای ئەوە ڕۆژێک بە ئەبوو عەبدوڵڵا گەیشتم و پرسیاری فایزم لێ کرد. وتی ئەو پیاوە نابینایە، شتی زۆر سەیر لە ژیانیدا هەیە. وتم چۆن؟ وتی لە ژیانمدا کەسم نەبینیوە بە وێنەی فایز لەسەر نوێژەکانی سوور بێت. فایز لە ناوچەیەکی دەرەوەی شاری ڕیازە. ژوورێکمان لە پەیمانگاکەدا بۆ نیشتەجێبوونی ئامادە کردووە. کارگوزارێکیشمان داناوە بۆ ئەوەی ئاگای لێبێت و خواردنی بۆ ئامادە بکات و بۆ نوێژەکانی خەبەری بکاتەوە و بە پێویستیەکانی هەڵبستێت. کارگوزارەکە لە کاتی نوێژەکاندا دێت بۆ لای و دەرگاکە دەکاتەوە. فایزیش دەست نوێژ دەگرێت و چاوەڕێی کارگوزارەکە دەکات کە دەستی بگرێت و بیبات بۆ نوێژی جەماعەت بۆ مزگەوت. هەندێک جار کارگوزارەکە دوا دەکەوت. فایز بەپەلە لە دەرگاکەی دەدا لە ترسی ئەوەی نوێژەکەی بە جەماعەت نەچێت. لە نێوان فایز و مزگەوتەکەشدا دوو شەقامی ڕووبەڕووی یەک هەبوون. فایز دەڕۆیشت و دەستەکانی دەجوڵان بۆ ئەوەی ئەگەر ئۆتۆمۆبیلی لێبوو شفێرەکان بیبینن. چەندان ئۆتۆمبیلیش بەهۆی فایزەوە لێچیاندا بوو. فایز شتی سەیری هەیە. جارێک لە دوای عەسر چوون بۆ پەیمانگا. کۆمەڵێک لە کەڕ و لاڵەکان لە بەردەم دەرگای پەیمانگا چاوەڕێیان دەکرد و ئاماژەیان دەکرد کە فایز گرفتێکی هەیە. چوون بۆ لای و کاتێک بینیم سەیرەکەم زۆر تووڕەیە و دەستەکانی دەجوڵێنێت و ئەوانەی دەوروبەریشی لێی تێناگەن. کاتێک دەستم خستە ناو دەستیەوە ناسیمی و بەتوندی دەستی گرتم. چەند دەستلێدانێکی دیاریکراوی لێدام و منیش بە هەمان شێوە دەستم لێدەدایەوە و ئارام بۆوە. دەزانی چی تووڕەی کردبوو؟ نوێژی بەیانی ئەو ڕۆژەی بە جەماعەت لە دەست چوو بوو. دەیوت ئەو کارگوزارە دەرکەن و بیگۆڕن بە یەکێکی تر. منیش تووڕەیەکەیم ڕەواندەوە. سۆز و بەزەی خودات لێبێ ئەی فایز، خوددا بەزەی بە ئێمەشدا بێتەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. غەمی گەورە.
لە مانجی ڕەمەزاندا بۆ گەشتێکی بانخوازی چوون بۆ وڵاتی سوید بۆ ئەوەی چەند ئامۆژگاریەک پێشکەش بکەم. کۆمەڵێک برا بانجیان کردم بۆ یەکێک لە ناوەندە ئیسلامیەکان بۆ چاوپێکەوتنی کۆمەڵە گەنجێکی موسڵمانی سویدی. دوای نیوەڕۆ چوومە ناوەندەکەوە، لە شێوەی بازنەیەکدا دانیشتبوون و چاوەڕێ بوون. سەرنجم چووە سەر مێر منداڵێک کە تەمەنی لە 15 ساڵ کەمتر دەبوو. ناوی موحەممەد بوو، ڕەگەزنامەی سویدی هەبوو، بەڵام لە بنەڕەتدا سۆماڵی بوو. لەسەر کورسیەکی جوڵاو دانیشت بوو، دەستەکانی بە تەنیشتەکانی کورسیەکەوە بەسترا بوونەوە. لەبەرەوەی بەردەوام دەستەکانی دەجوڵاند و نەی دەتوانی بەسەریاندا زاڵ بێت. سەرڕای ئەمەش لاغڵیش بوو، نەی دەتوانی قسە بکات. سەریشی بە بەردەوامی دەجوڵا، کاتێک بینیم بە زەیم پیایدا هاتەوە و سۆزم بۆی جوڵا. لێی نزیک بوومەوە، زەردەخەنە کەوتە سەر لێوی و سەیری دەکردم و ئەگەر بیتوانیایە لە بەرم هەڵدەستا سڵاوم لێی کرد. لە ئینگلیزی و سویدی بە باشی تێدەگەیشت، بەڵام عەرەبی تێنەدەگەیشت. سەرەتا باسی نەخۆشی و پلە و پایە و پاداشتی نەخۆشیم بۆ کرد. سەری دەجوڵاند و بە ئاماژە بەڵێی بۆ دەکردم. تێبینیم کرد لە بەرامبەریەوە لەوحەیەکی بچووک هەیە و لاپەڕەی پێدا هەڵوەسراوە کە چوارگۆشەی بچووک بچووکی تێدایە. لە هەر چوارگۆشەیەکیشدا ڕستەیەکی مانابەخش و بەسوود نووسراوە، وەک من برسیمە ناتوانم پەیوەندی بە هاوڕێکەمەوە بکە. هەتا دوای سرم لەم لاپەڕەیە سوڕما. یەکێک لە ئامادەبووان هەواڵی پێدام کە ئەم کوڕە ئەگەر بیویستایە قسەیەک بکات، حەڵقەیەکی خڕیان دەکردە سەری کە شتێکی وەک گۆچانی پێوە بوو. کام داواکاریەی بیویستایە بەسەری ئەو نووسینەیانی دەجوڵان بۆ ئەوەی تێی بگەن کە چی دەبێت. ئەمەش تاکە ڕێگە بوو بۆ ئەوەی تێی بگەن، چونکە قسەی نەدەکرد، نەشی دەتوانی دەستەکانی بجوڵێنێت. دەربارەی نیعمەتەکانی خوددا لەگەڵی دوام. مرۆڤ کاتێک ئاینی ئیسلامی هەبێت، ئەگەر هەموو دنیاشی لەدەست بچێت زەرەری نەکردووە. باسی ئەو پلەپایانەم بۆ کرد کە خوددا بەهۆی ئیسلامەوە پێی بەخشیبین. پاشان بۆم دەرکەوت کە موحەممەد بانخوازێکی زۆر گەورەیە. چۆن تێدەگەیەنم. وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی سویدی دوو کارمەندی پیاوی تەرخان کردبوو کە لە بەیانیاندا خزمەتی موحەممەد بکەن و دوو کارمەندیش لە ئێواراندا خزمەتی بکەن. کاتێک یەکێک لەو کارمەندە ناموسڵمانانە دەهاتن، لە ڕێگەی ئاماژەوە بەهۆی کاغەزە هەڵواستراوەکانەوە تێی دەگەیان کە پەیوەندی بە فلانە هاوڕێمەوە بکە. کارمەندەکەش پەیوەندی بە هاوڕێکەیەوە دەکرد. موحەممەدیش بەهۆی کاغەزەکانەوە داوای دەکرد کە پرسیار لە هاوڕێکەی بکات و لێی بپرسێت ئیسلام چییە. هاوڕێکەشی وەڵامی دەدایەوە، کارمەندەکەش وشەکانی لەبەر دەکرد و پاشان بۆ موحەممەدی باز دەکرد. پاشان موحەممەد داوای لێ دەکرد کە پرسیاری لێ بکات و پێی بڵێت جیاوازی لە نێوان ئیسلام و مەسیحیەتدا چییە. بە هەمان شێوە وەڵامی دەدایەوە. پاشان دەیوت پرسیاری لێ بکە و پێی بڵێ لە ڕۆژی دواییدا موسڵمان و ناموسڵمان حاڵیان چۆن دەبێت. هاوڕێکەی وەڵامی دەدایەوە و کارمەندەکەش بۆی باز دەکرد، هەتا کارمەندەکە لە هەموو قسەکان تێدەگەیشت. پاشان موحەممەد ئاماژەی بۆ دەکرد کە کتێبخانەکە بکاتەوە و کارمەندەکەش کتێبی بانخوازی بۆ لای ئیسلامی دەبینی و دەری دەهێنا و دەیخوێندەوە. بەم هۆیشەوە کاری کردوتە سەر چەندان کەس. بەڕاستی موحەممەد لەسەر هەڵوێستێکی جوانە، خاوەن هیممەتێکی بەرزە. نەخۆشیەکەی نەیتوانیوە وازی لە بانگەواز پێ بهێنێ، بەڵکو نەیتوانیوە خۆشی و کامەرانیشی لێ بتۆرێنێ. ڕازی بە بەو بەشەی کە خودای گەورە پێی بەخشیوی دەبیت بە ئیماندار. برزانە هەموو مرۆڤێک بەرپرسیارە لەو توانایی کە خودای پەروەردگار پێی بەخشیوە. بیستن، بینین، زمان، ژیری. زۆر جار خەڵکی ئامۆژگاری لە نەخۆشیێکەوە زیاتر وەردەگرن وەک لە کەسێکی لەش ساخ. ئەی بۆ بانگەواز ناکەی بۆ ئاینی خوددا؟ پشت بە خوددا ببەستە و دەسەوەسان و بێتوانە مەبە. لەوانەشە لێم بپرسی و پێم بڵێ بانگەوازی چێ بکەم؟ پێت دەڵێم بانگەوازی پزیشکەکان، کارمەندەکانی نەخۆشخانە، بانگەوازی نەخۆشەکان، ئەو میوانانەی کە سەردانی نەخۆشەکان دەکەن. ببە بە کەسێکی پیرۆز ئامۆژگاری خەڵکی بکە بەوەی کە گرنگی بە نوێژەکانیان بدەن، بە پاراستنی چاو و داوێنیان، بەوەی کە سوود لە کاتەکانیان وەرگرن و
خۆیان بەکاری بێسوودەوە خەریک نەکەن و هەروەها چەندان ئامۆژگاری تر. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. لە نەخۆشخانەدا کەسێک دەجێڕێتەوە و دەڵێت لە نەخۆشخانەیەکدا بەلای ژووری نەخۆشێکدا ڕۆیشتم. نەخۆشەکە هاواری لەو کەسانە دەکرد کە بە بەردەم ژوورەکەدا دەڕۆیشتن و بانجی دەکردن. منیش چوومە ژوورەوە بۆ لای و دەبینم هەموو گیانی شەلەل لێیداوە و ناتوانێ بجوڵێت. تەختەیەک لە بەردەمیدا دانرا بوو، قورئانێکی بەکراوەیی لەسەر بوو. ئەم نەخۆشە بۆ ماوەی چەند کاتژمێرێک هەر ئەو دوو لاپەڕەیی دەخوێندەوە و دووبارەی دەکردەوە، لەبەرەوەی نەیدەتوانی لاپەڕەی قورئانەکە هەڵبداتەوە. کەسێکیشی لێ نەبوو هەتا یارمەتی بدات. کاتێک لە بەرامبەریدا ڕاوەستام پێی وتم بێ زەحمەت لاپەڕەکەم بۆ هەڵبدەرەوە. لاپەڕەکەم بۆ هەڵدایەوە، ڕوخساری گەشایەوە، پاشان ڕووی کردە قورئانەکە و دەستی کرد بە خوێندنەوەی. خۆم بۆ نەگیرا و دەستم کرد بە گریان. سرم سوڕما بوو لە بێ ئاگایی خۆمان و لە پەرۆشی ئەو نەخۆشە بۆ قورئان. کەسێکتر دەجێڕێتەوە و دەڵێت چوون بۆ لای پیاوێک لە یەکێک لە نەخۆشخانەکان کە بە تەواوی تووشی شەلەل بوو تەنها سەری دەجوڵا. کاتێک بینیم بەزەیم پیای داهاتەوە وتم خۆزگەی چی دەخوازیت؟ گومانم وا بوو خۆزگە بە چاکبوونەوە بخوازێت، هەروەها خۆزگە بخوازێت کە بتوانێت دابنیشێت و هەڵبستێت و بێت و بچێت. نەخۆشەکە وتی تەمەنم نزیکەی 40 ساڵە و 5 منداڵم هەیە، ماوەی 7 ساڵە لەسەر جێگە کەوتوم. سوێن بە خودا خۆزگەی ئەوە ناخوازم بە پێیەکانم هەنگاو بنێم، بینینی مناڵەکانیشم بە ئاواد ناخوازم. بەسەر سوڕمانەوە وتم ئەی خۆزگە بە چی دەخوازیت؟ وتی ئاوەتە خوازم، نێوچەوانم بنێمە سەر زەوی و کڕنووشێک بۆ خودا بەرم. پزیشکێک بۆ جێڕامەوە کە چووەتە ژووری بژانەوەی دڵ بۆ لای نەخۆشێک کە پیاوێکی پیر بوو، لەسەر جێگایەکی سپی ڕاکشا بوو، دەم و چاوێکی نورانی هەبوو. پزیشکەکە وتی فایلەکەم هەڵدایەوە، زانیم کە نەشتەرگەری دڵی بۆ کراوە و تووشی خوێنبەربوون بووە. ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە خوێن لە چەند بەشێکی مێشتیدا بوەستێت و تووشی بێئاگاییەکی تەواو بێت. لەسەر دەمی ئامێرێکی هەناسەدانی دەستکرد دانرا بوو کە لە خولەکێکدا 9,000 پاڵی بەسیەکانیەوە دەنا و هەناسەی دەدا. یەکێک لە کوڕەکانی لە تەنیشتیەوە بوو. پرسیارم دەربارەی کرد و هەواڵی پێدام کە باوکی بۆ ماوەیەکی زۆرە بانگبێژی یەکێک لە مزگەوتەکانە. سەیری باوکیم کرد و دەستیم جوڵاند و قسەم لەگەڵ کرد. هیچ شتێکی نەدەزانی و ئاگای لە هیچ نەبوو. حاڵەتەکەی ترسناک بوو. کوڕەکەی لێ نزیک بووە و بەگوێیدا چرپاندی، بەڵام هۆشی لە لای خۆی نەبوو. کوڕەکەی دەستی پێکرد و وتی بابە گیان، دایکم و خوشکم و براکانم هەموو باشن. خاڵم لە سەفەرەکەی گەڕایەوە. بەردەوام کوڕەکەی قسەی دەکرد و باوکی هیچ نەدەجوڵە. ئامێرەکەش وەک جاران 9,000 هەناسەی پێدەدا. لە پڕ کوڕەکەی وتی بابە گیان، مزگەوتەکە تاسەی بینینت دەکات. کەسێک نییە لە جێگەکەتدا بانگ بدات، تەنها فلانە کەس نەبێت کە ئەویش لە بانگداندا هەڵە دەکات و شوێنەکەت لە مزگەوتدا چۆڵە. کاتێک باسی مزگەوت و بانگ کرا، سنجی پیاوەکە دەستی کرد بە جوڵە و هەناسەدان. سەیری ئامێرەکەم کرد، ئاماژەی بەوە دەکرد کە لە خولەکێکدا 8,000 هەناسەی داوە. کوڕەکەشی بەمەی نەدەزانی. پاشان کوڕەکەی وتی ئامۆزاکەم ژنی مارە کرد، براکەم خوێنی تەواو کرد. هەم دیسان ژمارەی هەناسەکانی باوکی بۆوە بە 9,000. کاتێک کە ئەمەم بینی، چووم لە لای سەری داوەستام و دەست و چاویم جوڵان. هەموو شتێک بێدەنگ بوو. دەمم لە گوێی نزیک خستەوە وتم الله ئەکبەر الله ئەکبەر، حەی عەلە الصەلاة حەی عەلە الفەلاح. تەماشای ئامێرەکەم دەکرد، 18 هەناسەی تۆمار دەکرد لێ خولەکدا. سوێن بە خودا ئێمە نەخۆشین، نەک ئەو پیاوە. پیاوانێک دڵیان وابەستەیە بە مزگەوتەکانەوە. بەڵێ خوای گەورە
دەفەرمێت رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة يخافون يوما تتقلب فيه القلوب والأبصار. واتا پیاوانێک ستایشی خوددا دەکەن لەو مزگەوتانەدا کە بازرگانی و کڕین و فرۆشتن سەرگەرمیان ناکات و غافڵ نابن لە یادی خوددا و ئەنجامدانی نوێژەکان و بەخشینی زەکات و لە ڕۆژێک دەترسن کە دڵان و چاوان تیایدا ئاوەژوو دەبن لە ترس و هەیبەتی ئەو ڕۆژە بە ئومێدی ئەوەن خوددا بە چاکترین شێوە پاداشتیان بداتەوە و لە فەزڵ و بەخششی خۆی بەهرەوەریان بکات. بەڕاستی خوددا ڕزق و ڕۆزی بێ سنوور دەبەخشێت بە هەر کەس کە بێوێت و شایستە بێت. ئەمە حاڵی ئەو نەخۆشانەیە ئەی تۆ خوشکم برام کە لەش ساغیت و دووریت لە هەموو دەرد و بەڵایەک. تۆ لەو هەموو ناز و نیعمەتە دایت لە سزای خوددا ناترسیت بۆ بەکردەوەی خراپ ڕووبەڕووی خوددا دەبیتەوە. ئایا ناترسیت سبەینێ لە بەردەمی خودای پەروەردگاردا بوەستێنرێیت و پرسیارت لێ بکات و پێت بفەرمێت بەندەکەم لە شێشی ساغم پێ نەبەخشیت ڕزق و ڕۆزی زۆرم نەدایتێ؟ تۆش دەڵێی بەڵێ پەروەردگاریش پرسیارت لێ دەکات و پێت دەفەرمێت ئەی بۆچی بەرامبەر چاکەکانم خراپەت ئەنجامدا؟ بۆچی خۆت خستە ژێر خەشم و تووڕەبوونم کاتێک لەبەر چاوی خەڵکی تاوانەکانت دەردەخات؟ ئەو ساکە نەفرەت لە گوناه و تاوان دەکەیت. ئایا باوکە ئادەم بەهۆی گوناهێکەوە لە بەهەشت دەرنەکرا؟ ئایا گەلی نوح بەهۆی تاوان و گوناهەوە نەبوو کە نوقمی ژێر ئاو بوون؟ گەلی عاد و سەمود هەر بەهۆی تاوانەوە لە ناو نەچوون؟ خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. خالید. دکتۆر عەبدولعەزیز وتی ئەو ڕۆژە یادەکەم بەهۆی نەخۆشەکانەوە زۆر جەنجاڵ بوو. زۆربەیان لە دێهاتە دوورە دەستەکانەوە هاتبوون. ئەمەش بە ئاشکرا بە شێوەی جلوبەرگەکانیاندا دیار بوو. بەڕێز دەهاتنە عیادەکەوە. نەخۆشەکان جۆرا و جۆر بوون. حاڵەتەکانیشیان جیاواز بوون. یەکێک لە نەخۆشەکان بە ناوی خالید هاتە ژوورەوە کە لە تەمەنی 10 ساڵیدا بوو. 2 کەسیشی لەگەڵدا بوو. ئەم نەخۆشە زۆر جار لەگەڵ پیاوێکی بە تەمەندا سەردانی دەکردم کە گومانم وابوو باوچی بێت بۆ ئەوەی چاودێری لاوازی بیستنی بکات کە هەر لە کاتی لەدایکبوونیەوە وابوو. هەرسێکیان دانیشتن و زانیم کە یەکێکیان باوچی بوو. ئەوی تریشیان ئەوە بوو کە لەگەڵی دادەهات و بەردەوام چاودێری چارەسەرکردنی خالیدی دەکرد لەم ماوەی چەند ساڵەدا کە خاڵی بوو. خاڵی دانیشت و سەبارەت بە خالید بە درێژی دەستی بە قسەکردن کرد کە چۆن بیستنی باش بووە بۆی ئەو ئامێرەی بۆ دواهەمین جار کە بۆیان بەکارهێناوە. خاڵی زۆر بە دڵسۆزیەوە قسەی دەکرد و دووبارەی دەکردەوە و دەیوت بە یارمەتی خوددا بەو ئامێرە بیستنی وەک حاڵەتی ئاسایی لێدێتەوە. خاڵی زۆر بەم چارەسەرە دڵخۆش بوو. هەروەها زۆر بەوەش دڵخۆش بوو کە مامۆستاکانی قوتابخانەی کەڕ و لاڵەکان هانی خالیدیان دەدا و وتویانە کە لە خوێندندا زۆر باش بووە. خاڵی وتی ئەم جارەیان باوکی خالیدیشم هێناوە بۆ ئەوەی بەهۆی ئامێرێکی بیستنەوە حاڵەتی بیستنی باش ببێت. پزیشکەکە وتی باوکیشی نابیستێت؟ وتم بەڵێ، ماوەیەکی دوور و درێژە. پزیشکەکە بە خالیدی وت حاڵت چۆنە؟ بە خێرایی وەڵامیدا وتی سوپاس بۆ خوددا باشم. لە قوتابخانە چۆنی؟ وتی باشم. خالید دەیبیست و قسەشی دەکرد، بەڵام قسەکردنی قورس بوو. پێویستی بەڕاهێنان هەبوو. زیرەکیشی لەگەڵ تەمەنیدا بەرەو پێشەوە دەچوو. پزیشکەکە بە خاڵی وت مادام خالید بیستنی باشە ئەوە پێویستی بە قسەکردنی زۆر هەیە.
پێشنیازی ئەوەتان بۆ دەکەم بە خێرایی بیژوێزنەوە بۆ قوتابخانەی ئاسایی بۆ ئەوەی لە ژیانێکی تازە بژی. خاڵی بێدەنگ بوو، سەری داخست و ڕوخساری غەمبار بوو، دڵی بریندار بوو، وەک ئەوەی بڕوا نەکات کە ئەو منداڵە ببێتە کەسێکی ئاسایی. خاڵی وتی پێویستە لە قوتابخانەی کەڕ و لاڵەکاندا بمێنێتەوە. پزیشکەکە وتی بۆچی؟ چ گرفتێکی هەیە لەگەڵتاندا؟ خاڵی وتی ماڵی خالید لە دێهاتێکی دوورەدەستدا نیشتەجێن و توانام نییە کە لە قوتابخانەی ئاساییدا دای بنێم، لەبەرەوەی پێویستە خالید پارێزگاری لە توانای هەڵسوکەوتکردنی لەگەڵ کەڕ و لاڵدا بکات بۆ ئەوی بتوانێت هەڵسوکەوت لەگەڵ کەس و کاریدا بکات، چونکە هەموو ئەندامانی ماڵەوەیان نابیستن، باوک منداڵەکان. پزیشکەکە وتی ئەی بۆ تەنها چاودێری چارەسەری خالید دەکەن؟ خاڵی وتی زۆر ناڕەحەتە و ئاسان نییە کە هەمومان لە یەک کاتدا لادێکە چۆڵ بکەین. پزیشکەکە وتی خوشکەکانی تەمەنیان چەندە؟ خاڵی وتی خوشکە گەورەکەی لە 15 ساڵی تێپەڕیوە، دووەمیشان 12 ساڵێکە. پزیشکەکە بە تووڕەیەوە وتی تۆ ئێستا باوکە پیرەکەت هێناوە بۆ چارەسەر و دوو خوشکەکەشی کە لە سەرەتای ژیانیاندان لە ماڵەوە بەجێهێشتووە، یەکەمیان هەلی خوێندنی لەدەستووە و لەوانەش هەلی خێزانداریشی لێدەست بچێت. دەتەوێت کچی دووەمیش وەکو کچی یەکەمی لێ بەسەر بێت؟ ئایا ئەمە تاوان و گوناه نییە؟ بەڵکو لەسەر ئەوەش سووری کە خالیدیش لەو بارودۆخەدا بمێنێتەوە. خاڵی سەرەتا بەرگری لە خۆی دەکرد. کاتێکی زۆر لەگەڵ خالیددا دانیشتم و پێم وت ئەم بەرپرساریەتە لە ئەستۆی تۆدایە، هەروەک چۆن دەتوانی خالید لە کاتی خۆیدا ئامادە بکەیت، ئاواش پێویستە خوشکەکانی ئامادەی چارەسەر بکەیت. خاڵی پەیمانی ئامادەکردنیانیدا و لە کاتی چوونە دەرەوەدا لەبەر دەرگاکە وەستا وتی پەیمان دەدەم بە سەیارە بچووکەکەم هەمویان ئامادە بکەم، هەتا ئەگەر لەسەر یەکیش دایان بنێم. بزەیەک گرتمی، خۆزگە هەموو کەسانێک لە ناخیاندا ئەو دڵە پاک و بێگەردەیان هەڵبگرتایە. هەر کەسێکیش بەدەم پێویستی خوشک و برایەکی موسڵمانیەوە بچێت، ئەوە خودای گەورە بەدەم پێویستیەکەیەوە دێت. خودای گەورەش لە یارمەتی بەندەکانیدایە، مادام ئەو بەندەیە لە یارمەتیدانی خوشک و برا موسڵمانەکانیدایە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. لە نێوان پزیشک و ئافرەتی نەخۆشدا مافی خۆمانە کە بپرسین کەی پزیشکی پیا و ئافرەتی نەخۆش چارەسەر بکات. وەڵامەکە بریتیە لەوەی لە بنەڕەتدا پێویستە کە پزیشکی ئافرەت چارەسەری ئافرەتان و کچانی هاوڕەگەزی خۆی بکات. بەڵام ئەگەر پێویستی وای خواست پزیشکی ئافرەتیش نەبوو، ئەوە دروستە پزیشکی پیا و چارەسەری ئافرەتی نەخۆش بکات. لەم کاتەدا پێویستە ئافرەتە نەخۆشەکە بە پێی پێویست جستەی بەدەر بخات. ئەگەر ئازارەکە لە قاچیدا بوو دروست نییە پزیشک سەیری شوێنی تری بکات. ئەگەر ئازارەکە لە دەستیدا بوو ئەوە دەبێت پزیشک تەنها سەیری دەستی بکات بەبێ ئەوەی سەیری ڕوخسار و سەر و قژی بکات. خدای گەورەش دەفەرمێت يا أيها الذين آمنوا لا تدخلوا بيوت النبي إلا أن يؤذن لكم إلى طعام غير ناظرين إناه ولكن إذا دعيتم فادخلوا فإذا طعمتم فانتشروا ولا مستأنسين لحديث إن ذلكم كان يؤذي النبي فيستحيي منكم والله لا يستحيي من الحق وإذا سألتموهن متاعا فاسألوهن من وراء حجاب ذلكم أطهر لقلوبكم وقلوبهم وما كان لكم أن تؤذوا رسول الله ولا أن تنكحوا أزواجه من بعده أبدا
إن ذلكم كان عند الله عظيما. واتە کاتێکیش داوای کەلوپەلێکتان لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کرد لە پشتی پەردەوە داوایان لێ بکەن. ئەو جۆرە ڕەفتارە چاکترە بۆ دڵی ئێوە و ئەوانیش. هەروەها نابێت لە کاتی چارەسەرکردندا پزیشکی پیاو لەگەڵ نەخۆشە ئافرەتەکەدا بەتەنها بێت، بەڵکو دەبێت کەسێکی نزیکی ئافرەتەکەی لەگەڵدا بمێنێتەوە، وەک باوک یان مێرد. ئەگەر کەسێکی نزیکی لەگەڵدا نەبوو ئەوا دەبێت پەرستارێکی لەگەڵدا بمێنێتەوە. زۆر سەیرە جارێک کەسێک خێزانەکەی دەچێتە ژوورەوە بۆ لای پزیشکی دەدان کەچی خۆی لە دەرەوە چاوەڕێی دەکات. پێم وت بۆ لەگەڵ خێزانەکەتدا ناچیتە ژوورەوە؟ وتی بۆ ئەوەی ئیسراحەتی خۆی وەربگرێت لەگەڵ پزیشکدا. کاری پزیشک کارێکی پیرۆزە. ئیسا پێغەمبەر سەلامی خوای دەبێت چارەسەری خەڵکی دەکرد، چاوی نابینا و نەخۆشی بەڵەکی چاک دەکردەوە، بەڵکو بە یارمەتی خوددا مردووشی زیندوو دەکردەوە. پزیشکی کارێکی زۆر پیرۆز و گەورەیە. زۆر پێویستە پزیشک ئامۆژگاری کار بێت و ڕەچاوی ئەم خاڵانە بکات. یەکەم، پاراستنی نهێنیەکانی نەخۆش. پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر کەسێک کەم و کوڕی موسڵمانێک بپۆشێت ئەوە خودای گەورە کەم و کوڕیەکانی لە دنیا و قیامەتدا دەپۆشێت. هەندێک کەس بەهۆی کار و پیشەکانیانەوە نهێنی کەسانی تر دەکەوێتە بەرچاویان، وەک پزیشک یا ئەو کەسانەی مفتی و شارەزای ئاینین. ئەم کەسانە پێویستە نهێنی خەڵکان بپارێزن، تەنها کاتێک نەبێت کە خاوەنی نهێنیەکە ڕێگە بە بڵاوبوونەوەی نهێنیەکە بدات. بەڵام دروستە لەبەر بەرژەوەندی گشتی نهێنی ئاشکرا بکرێت، وەک ئاگادارکردنەوەی لایەنی پەیوەندیدار بەوەی کە نەخۆشەکە تووشی نەخۆشیەک بووە کە تەشەنە دەکات، یان یەکێک لە ژن و مێرد ئاگادار بکاتەوە یان ئەوی تریان تووشی نەخۆشیەکی ڕەگەزی بوو بێت وەک ئایدس. دووەم، بەکارنەهێنانی کارەکەی بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی. ڕۆژێک لە دوای پێشکەشکردنی وتار و ئامۆژگاریەک دەرچووم بڕۆم. کەسێک هات بۆ لام وتی یا شێخ، من بەرپرسم لە کۆمپانیایەکی گەورەی بەرهەمهێنان و دابەشکردنی دەرمان. کۆمپانیاکە بە ملیۆنەها ڕیال خەرج دەکات بۆ پڕ و پاگەندە و بانگەشەی فرۆشتن. ساڵانە ملیۆنێک ڕیال لە ژێر دەستی مندا دادەنێن بۆ دروستکردنی پەیوەندی لەگەڵ پزیشکەکاندا. وتم چۆن؟ وتی نمونەیەک لە بەرهەمەکانمان بۆ پزیشک دەنێرین، هەروەها دیاری وەک کاژمێر، قەڵەم و شتی تریشی لەگەڵدا دەنێرین، یاخود ئەرک و خەرجی ئامادەبوونی لە کۆنگرە پزیشکەکاندا دەگرینە ئەستۆ، یان ئەرک و خەرجی خۆی و ماڵ و منداڵی بۆ گەشت و گوزار دەگرینە ئەستۆ. هەر کاتێک ئەو نەخۆشخانەیە کە پزیشکەکە کاری تێدا دەکات بەرهەمەکانی ئێمەیان زیاد بەکارهێنا، ئەوا دەزانین ئەو پزیشکە زیاتر دەرمانەکانی ئێمە بۆ نەخۆشەکان دەنووسێت، ئێمەش زیاتر دیاری بۆ دەنێرین. بەگشتی ئێمە ڕێگای تایبەتی خۆمان هەیە بۆ ناسینی پزیشکی چاڵاک. پێم وت ئایا یارمەتیدانتان بۆ پزیشکەکان زەرەر و زیان لە نەخۆشەکان دەدات؟ وتی پزیشکەکە کە دەرمانەکانی ئێمە بۆ نەخۆشەکان دەنووسێت، بەهۆی ئەو دیاریانەوە نرخی دەرمانەکان بەرز دەبێتەوە. لەگەڵ ئەوەشدا پزیشکەکە دەتوانێت دەرمانی کۆمپانیایەکی تری بۆ بەکار بهێنێت کە دەرمانەکە هەمان کاریگەری هەیە و نرخەکەیشی کەمترە. هەروەها وتی جاری وا هەیە پزیشکەکە کۆمەڵە دەرمانێک بۆ نەخۆش دەنووسێت کە زەرور و پێویست نین، وەک دەرمانی هێورکەرەوە و ڤیتامینات، لەگەڵ ئەوەی زۆربەی جار نەخۆشەکان پێویستیان پێیان نییە. بەڵام بۆ ئەوەیە کە ئێمەش و پزیشکەکەش سوودمەند بین. وتم قوربانیەکەش نەخۆشی هەژارە و پارە و سامانەکەش ئارەقی نێوچەوانیەتی؟ وتی بەڵێ، بەڵام نەخۆش چاری نییە و دەبێت دەرمان بکڕێت. ئێمەش وای لێ دەکەین کە تەنها لە ئێمەی بکڕێت. وتم بەڵام پارەیەکی زیاتر دەدات بۆ کڕینی دەرمانەکانتان، کڕینی هەندێک دەرمان کە پێویستیان پێیان نییە و ئێوەی پێسوودمەند دەبن، وانییە؟ وتی بەڵێ وایە. لێرەوە دەتوانین بە ڕاشکاوی بە خوشک و برا پزیشکەکانم بڵێم ئەو تاوانەی کە کۆمپانیاکانی دەرمان دەیکەن پێویستە بەدەم داواکاریەکانیانەوە نەچن و هاوکاریان نەکەن، بەڵکو دەبێت بەرەنگاریشی ببنەوە. هەندێک لە کۆمپانیاکانی دەرمان وەسفێکی زۆر سەیر و سەمەرەی دەرمان و بەرهەمەکانیان دەدەن بە پزیشکەکان،
بەڵام پزیشکی زیرەک زیادەڕەوی ناڕاست و وەسفی زۆری دەرمانەکان کار ناکەنە سەری. لە دڵسۆزی و ڕازگۆیی پزیشک ئەوەیە کە دەرمانی باش بەکاربهێنێت بۆ نەخۆش. ئەگەر دەرمانەکە هی کۆمپانیایەکیش بێت کە پەیوەندیشی لەگەڵدا نەبێت، یان ئەگەر هی ئەو کۆمپانیایەش نەبێت کە دیاری پێدەدات یان پەیمانی پێداوە کە گەشتی دەرەوەی وڵاتی پێ بکات و کرێی فڕۆکەی بۆ بدات، جاری وا هەیە دەرمانێکەیە هی کۆمپانیایەکی جیاوازە و کاریگەری و باشی دەرمانەکەش هاوشێوەی دەرمانی کۆمپانیەکەی ترە، بەڵکو هەرزانتریشە. ئیتر بۆچی دەرمانە گرانەکە بۆ نەخۆش بەکار بهێنرێت؟ ئەمە ناپاچی و خیانەتە لە سپاردە و ئەمانەت کە یەک دەرمان و لە کاریگەریشیاندا هاوشێوەن. سێەم، داپۆشینی عەورەت و جەستە و لە شولاری نەخۆش. وەک دەبینین زۆرێک لە پزیشکەکان لە کاتی چارەسەردا گرنگی دەدەن بە داپۆشینی نەخۆش یان لە کاتی نەشتەرگەریدا و دواتر. هەندێک لە پزیشکەکان کاتێک ڕۆژانە کە بەلای نەخۆشەکانیاندا تێدەپەڕن کە نەخۆشێک دەبینن خەوتووە و جەستەی دەرکەوتووە بە پەلە دەسن بۆ لای و دای دەپۆشن، یان کاتێک نەخۆشێک دەبینن کە ئاگای لە خۆی نییە و لە هۆش چووە و خۆی دەجوڵێنێت و جەستەی دەرکەوتووە، ئەوە بە پەلە دای دەپۆشن. هەر کەسیش عیب و کەم و کوڕی موسڵمانێک لە دنیادا داپۆشێت، ئەوە خودای گەورە لە دنیا و دوا ڕۆژدا عیب و کەم و کوڕیەکانی دادەپۆشێت. بەڵام لە هەندێکی کەم لە نەخۆشخانەکاندا ئەم لایەنە پشتگوێ خراوە و پێویستە ئاگاداری پزیشکەکان بکرێتەوە و پزیشک و کارمەندانی تەندروستیش پێویستە ئامۆژگاری یەکتری بکەن. دکتۆر حارز وتی لە سەرەتای کارەکەمدا لە بواری پزیشکیدا هەندێک نەشتەرگەری بچووکم ئەنجام دەدا. لە ژووری نەشتەرگەری نەخۆش لە دوای بێهۆشکردن بە قۆناغی ئامادەکردندا تێدە پەڕێت، بەڵام من ناچمە ژووری نەشتەرگەری هەتا نەخۆشەکە بە تەواوی ئامادە نەکرێت. کاتێک دەچووم کە نەخۆشەکە تەنها شوێنی ئەنجامدانی نەشتەرگەریەکەی بە دەرەوە بوایە. جارێکیان لە کاتی ئامادەکردنی نەخۆشدا چوومە ژوورەوە گەنجێکم بینی کە بەند کرابوو، لەسەر مێزی نەشتەرگەری بوو، بە تەواوی جلوبەرجی لەبەر داکەنرا بوو. ئەمەش لەبەر ئەوەی ئەو پەرستارانەی کە تایبەت بوون بە دانانی جلوبەرجی نەخۆش لە پێش نەشتەرگەریدا کاری خۆیان ئەنجامدا بوو، بەڵام ئەو پەرستارانەی کە تایبەت بوون بە لەبەرکردنەوەی جلوبەرجی نەخۆش جلوبەرگەکان لەبەر نەکردبەوە. جاری وا هەیە پزیشک خەریکی تاقیکردنەوەی ئامێرەکانی نەشتەرگەریە و ئەم کارە دەبینێت کەچی پشتگوێی دەخات، وەک ئەوەی پەیوەندی بەوەوە نەبێت. پاشان ئەم کارە بەرەو خراپی دەچوو، بە تایبەت لە نەشتەرگەری ناوسیکبینی و قەستەرەی بۆڕیەکانی میزەڕۆدا. ئاسانیش نییە وردەکاریەکان باز بکەم لەبەر ڕێزی خوێنەران، ماوەیەکی زۆریش بە دڵتەنجی مامەوە. دکتۆر ساراژ وتی لە ژووری نەشتەرگەریدا ئافرەت بە ڕووتی لەسەر مێزی نەشتەرگەری دادەنرێت و پزیشی بەنج و قوتابی و پزیشی تریشی لێیە. پێیان دەڵێم دایپۆشن. سەرۆکی دەستە پزیشیەکان دەڵێت ئێمە هەمومان پزیشین. لە دڵی خۆمدا دەموت باشە، بەڵام کە ئێمە پزیشین دەبێت سوکایەتی بە جەستە و عەورەتی خەڵکی بکەین. من دڵنیام ئەگەر خێزانەکەی خۆی نەخۆش بوایە ڕێگەی بە کەس نەدا بەو شێوەیە بیبین. من واگومان دەبم ئەم حاڵەتانە کەم و دەگمەنن، بۆیەش باسم کرد بۆی خوشک و برا پزیشک و پەرستارەکانی لێ ئاگادار بکەمەوە. چوارەم، خۆ بە کەمزانین لەبەر خودا و نەرمونیانی لە هەڵسوکەوتدا. پێنجەم، پێویستە پزیشک بە پێی توانا شارەزا بێت لەو بنەما شەرعیانەی کە پەیوەندیان بە چارەسەر و نەخۆشەوە هەیە. بەلایانی کەمەوە پزیشک پێویستە شارەزای زانستی فقه و بنەماکانی خوداپەرستی و عیبادات بێت، لەبەرەوەی خەڵکی ئەو پرسیارە تەندروستیانە دەکەن کە پەیوەندیان بە شەرع و عیبادەتەوە هەیە، بە تایبەت چۆنیەتی دەستنوێژ و نوێژکردنی نەخۆش. هەندێک نەخۆش هەن زۆر جار لە کاتی نەخۆشیدا نوێژ ناکەن، لەبەرەوە ناکە ڕقیان لە نوێژ بێت، بەڵکو لەبەرەوەی چۆنیەتی دەستنوێژگرتنی نەخۆش نازانن، هەروەها نازانن لە کاتی نەخۆشیدا چۆن نوێژەکانیان ئەنجام بدەن. کاتێک ئامۆژگاری هەندێک لە نەخۆشەکانمان دەکرد دەیانوت چۆن نوێژ بکەم لە کاتێکدا جلوبەرگەکانم پاگنی، چۆن نوێژ بکەم کە قەڕێوێڵەکەم ڕوە و قیبلە نەبێت. چێ بەرپرسە لەو کەسانە؟ پزیشکی سەرکەوتوو ئەوەیە کە بنەماکانی پاچی و پیسی و نوێژ و دەستنوێژی نەخۆش فێر ببێت و نەخۆشەکانیش فێر بکات.
هەروەها کۆکردنەوەی نوێژ لە کاتی پێویستیدا، کەی نەخۆش نوێژەکانی کۆبکاتەوە و کەی کۆیان نەکاتەوە. هەروەها بنەماکانی تەیەمومکردن و بەخەبەرهێنانەوەی نەخۆش بۆ ئەنجامدانی نوێژی بەیانی. ئەم کارانش ئاسانە ئەگەر پزیشک ئەو کتێبانی لابێت کە تایبەتن بە کۆکردنەوەی بنەما شەرعی و پزیشکیەکانی تایبەت بە نەخۆش. دەشتوانرێت پزیشک و نەخۆش زۆر بە ئاسانی سوودی لێوەربگرن. شەشەم، شایەتیدانی درۆ. زۆر جار لایەنە حکومیەکان پشت بە راپۆرتی پزیشکی دەبەستن دەربارەی سلماندن یان نەفیکردنی نەخۆشیەک بۆ پێدانی مۆڵەت بۆ فەرمانبەرەکانیان یان خانەنشینکردنیان یان پێدانی یارمەتی و هەروەها تا دوایی. لەسەر پزیشک پێویستە راپۆرتەکەی لەسەر بنەمای ڕاستی و ڕاستگۆیی بنووسێت. پێویستە نزیکی و خزمایەتی و دۆستایەتی و خۆشەویستی وای لێ نەکات کە راپۆرت و شایەدی ناڕاست بدات. پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەفەرمێت ئایا ئاگادارتان بکەم لە گەورەترین تاوانەکان؟ وتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم. فەرمووی هاوڵ پەیداکردن بۆ خوددا و ئازاردانی دایک و باوک پاشان ماوەیەکی زۆر بێدەنگ بوو و فەرمووی شایەتیدانی درۆ، شایەتیدانی درۆ، شایەتیدانی درۆ. بەردەوام دووبارەی دەکردەوە هەتا گومانمان برد کە واز ناهێنێت و بێدەنگ نابێت. هەفتەم، ڕەخنەگرتن لە پزیشکانی تر لە بەرامبەر نەخۆشدا. زۆر جار پزیشک ئەوەندە هەوڵ دەدات و هیلاک و ماندوو دەبێت هەتا دەگات بە شارەزاییەشی زۆر لە کارەکەیدا. لەگەڵ ئەمەشدا پێویست ناکات کە زۆر باسی کارە جوان و باشەکانی خۆی بکات یان باسی وردی و زیرەکی خۆی بکات. لە بەرامبەریشدا لە کار و پیشەی پزیشکە هاوڕێکانی کەم بکاتەوە بۆ ڕاکێشانی نەخۆشی پزیشکەکانی تر. نەخۆشیش دوو جۆرە، نەخۆشی دوڵ و دەروون واتە دەرونی و نەخۆشی جەستەی. چەند جوان و پیرۆزە ئەگەر پزیشک بتوانێت چارەسەری هەردوو جۆرە نەخۆشیەکەی نەخۆش بکات. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. لەسەر جێگەی مردن. پزیشک پێویستە چی بکات لەو کاتەی کە لای نەخۆشێکە و نەخۆشەکەش خەریکە دەمرێت؟ ئەگەر نەخۆشەکە نیشانەکانی مردنی تێدا دەرکەوت و مردنی نزیک بۆەوە، سنەتە کە شایەتمانی پێبهێنرێت و هەوڵی لەگەڵدا بدرێت. لەبەرەوەی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە کاتی سەرەمەرگدا مردووەکانتان ڕابهێنن بە وتنی لا إله إلا الله لقنوا موتاكم لا إله إلا الله. ئەمەش دەبێت بە نەرمونیانی و لە سەرخۆیی بێت. نابێت بڵێیت ئەی فلانە کەس مردن نزیک بۆتەوە شایەتمان بێنە. نەخێر، بەڵکو دەبێت یادی خوددا بکەیت و شایەتمان بهێنیت بۆ ئەوەی گوێی لێت بێت و ئەویش یادی خوددا بکات و شایەتمان بهێنێت. بەڵێ ئەگەر بێباوەڕیش بوو لێی بێهیوا مەبە و بەڕاشکاوی پێی بڵێ لا إله إلا الله. لەبەر ئەوەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم کاتێک خەریک بوو کە ئەبوو تاڵیبی مامی بمرێت پێی وت ئەی مامە بڵێ لا إله إلا الله هەتا وەکو بەو شێ لە لای خوددا تکات بۆ بکەم و بیکەم بە بەڵگەیەک بۆت. هەروەها کاتێک مێرمنداڵێکی جوولەکە لە سەرەمەرگدا بوو پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم پێی دەڵێت بڵێ لا إله إلا الله. هەر دووبارەی دەکردەوە هەتا شایەتمانی هێنا. پاشان مرد. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمووی سوپاس بۆ خودای پەروەردگار کە لە ئاگر ڕزگاری کرد. هەروەها ئەو کەسەش کە لە سەرەمەرگدایە پێویستە گومانی باش بە پەروەردگاری بەرێت و دڵ و دەرونی ئاسوودە بێت. هەندێک جار ئەو کەسە بیر و هۆشی لە لای منداڵەکانیەتی یان لە لای قەرزەکانیەتی یان بیر لە هەژاری و نەبوونی دەکاتەوە.
بێگومان پێویستە بیر لەوە بکاتەوە کە تەنها خوددا ڕزق و ڕۆزی بەخشە و هەرگیز دروستکراوەکانی لەبیر ناچێت بۆ ئەوەی بە دڵنیایی و ئاسوودەیی گیانی بسپێرێت. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پزیشک و بانگەواز. ڕاپۆرتێکم سەبارەت بە گاورکردن خوێندەوە. ڕاپۆرتێکی ڕێک و پێک و بەرنامەدارەژراو بوو سەبارەت بە هۆکارەکانی بە گاورکردن و سوودبینین لە حاڵەتی هەژاری و نەداری و پێویستی خەڵک. لە ڕاپۆرتەکەدا دەستەواژەیەکی گرنگی یەکێک لە ڕێکخراوە پزیشکیە گاورەکانی تێدا بوو کە دەڵێت لە هەر شوێنێک مرۆڤ هەبوو ئازار هەیە. کاتێک کە ئازار هەبوو پێویستی بوون بە پزیشک سەر هەڵدەدات. کاتێکیش پێویستی بە پزیشک دێتە ئاراوە ئالەوێدا هەلێکی گونجاوە بۆ بەگاورکردنی خەڵکی. بعد ڕۆبەرتسۆن پاڵێورا بوو هەڵبژاردنەکانی ئەمریکا بۆ ساڵی 1970 کە سەرۆکی یەکێک لە ڕێکخراوە بە گاورکردنەکان بوون. هەستا بە ئامادەکردنی فڕۆکەیەک لە جۆری لۆکهێدی 2011 بۆ L-50 و گۆڕینی بۆ فڕۆکەیەکی نەخۆشخانەی گەورە بە بڕی تێچوونی 25 ملیۆن دۆلار بە هەموو پێویستێکی نەشتەرگەری و چارەسەرەوە بە شێوەیەک بە زۆر ناوچەی جیهاندا دەسوڕایەوە و لە هەندێک ناوچەی دیاریکراودا بۆ ماوەی هەفتەیەک تا 10 ڕۆژ دەمایەوە و خزمەتگوزاریەکانی بێ بەرامبەر پێشکەش دەکرد. بەڵام حاڵەتی ڕاستەقینەی ئەم کارە بێ بەرامبەرە بە گاورکردنی خەڵکی بوو. لە پێش چارەسەردا پرسیاریان دەربارەی ئاینی نەخۆش دەکرد. پاشان نزیکەی 10 خولەک دەربارەی ئیسا پێغەمبەر سەلامی خوای گەورەی لێبێ و ئاینی مەسیحی قسەی بۆ دەکەن. پاشان هەندێک کتێب و بڵاوکراوەی پێدەدەن و داوای لێ دەکەن بیان خوێنێتەوە و دوایی چەند ڕۆژێک لە شوێنێکی دیاریکراودا ئامادە بێت. سەیرە فڕۆکەیەک لە شێوەی نەخۆشخانەدا بەکاربهێنرێت بۆ بەگاورکردنی خەڵکی. ئەی ئومەتی ملیارێک موسڵمان، ئایا ئێوە توانای کارێکی واتان نییە؟ ڕەحمەتی خوددا لە ئیمامی شافعی بێت کە دەفەرمێت موسڵمانان سێیەکی زانستیان لەدەستدا و دایان بە گاور و جوولەکە و ئەوانیان کرد بە جێگری خۆیان. بەدڵنیاییەوە دەتوانرێت لە بواری پزیشکیدا بانگەواز بکرێت بۆ بەرنامەکەی خوددا و نەخۆشخانەکانیش زەویەکی زۆر بەپیتن بۆ بانگەواز. لەبەرەوەی پزیشک پەیوەندێکی پتە و بنەڕەتی لەگەڵ خەڵکیدا هەیە. هیچ کەسێک نییە نەخۆش نەکەوێت و پێویستی بە پزیشک نەبێت. بۆیە دەبینین خەڵکی بە گەرم و گوڕیەوە پەلە دەکەن لە چوونیان بۆ لای پزیشک بە هیوای شیفا و چاک بوونەوە. لەو پێناوەشدا پارەیەکی زۆر خەرج دەکەن، هەوڵیش دەدەن کە پەیوەندێکی پتە و لەگەڵ پزیشکدا دروست بکەن، چونکە دەزانن کە پێویستیان پێیەتی. دەیکەواتە پێویستە پزیشک سوود لەم هەلە وەربگرێت بۆ ئامۆژگاریکردنی ئافرەتێک تا ببێت بە باڵاپۆش، یان ئامۆژگاری کەسێک بکات کە دڵی باوک و دایکی دەڕەنجێنێت، یان کەسێک نوێژ ناکات، یان کەسێک کە کەوتۆتە نێو زەلکاوی تاوان و گوناهەوە. ئامۆژگاریکردنی نەخۆش زۆر گرنگە، بە تایبەت لە بواری بیر و باوەڕدا، لە نوشتە و دوعادا. نەخۆشیش زۆر جار لەبەرەوەی لە حاڵەتێکی لاوازدایە بەگوێی پزیشک دەکات و باوەڕی پێدەکات. لەوانەیە بەهۆی تەنها وشەیەکەوە کەسێک لە تاریکایی تاوانەوە بەرێت بۆ ڕووناچی ئیمان. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ڕێگاکانی بانگەوازکردن کە پزیشک دەتوانێت پشتیان پێ ببەستێت. یەکەم، دابەشکردن و بڵاوکردنەوەی کاسێت و بڵاوکراوەی بەسوود، هەروەها هەڵواسین و نووسراوی بەسوود بە دیوارەکانەوە
وەک گۆڤار و پۆستەری دیوار کە دەتوانرێت بابەتەکانیشی جۆرا و جۆر بێت، وەک بنەماکانی دەستنوێژ و پاک و خاوێنی و نوێژی نەخۆش، هەروەها پاڕانەوە و ئارامگرتن لەسەر ناخۆشی و ناڕەحەتی. دووەم، دانانی کتێبخانەیەکی ئیسلامی بچووک لە بوارەکانی خوێندنەوە و گوێگرتن و بینین، وەک کتێب و نامیلکە و کاسێت و سیدی بینراو بۆ سوودی مسلمانان و بانکردنی نامسلمانان. سێ، دروستکردن و هێنانەدی کتێبخانەیەکی بیستراوی ئیسلامی بازرگانی لە شێوەی پێشانگایەک یا کۆشتێکی بچووک لە هۆڵی پێشوازیکردنی نەخۆشدا. ئەم بۆچوونەش پاداشتێکی گەورەی هەیە. چوار، ڕێخستن و گونجاندن لە نێوان وتار و ئامۆژگاری مزگەوت و شوێن نوێژەکانی سەر بە نەخۆشخانە. پێنج، بەستنی کۆڕی زانیاری پزیشکی بۆ ڕوونکردنەوەی دەسەڵاتی خوددا لە دروستکردنی مرۆڤدا. پزیشک و کلیلەکانی خێر و چاکە. دانیشتبووم و زۆرم بیر دەکردەوە لە حاڵی پزیشک لەگەڵ نەخۆشەکانیدا، هەروەها بەراوردکردنی پیشەی پزیشکی لەگەڵ کار و پیشەکانی تردا. زانیم کە مامۆستا هەڵسوکەوت لەگەڵ کۆمەڵە کەسێکی دیاریکراودا دەکات کە لە بۆچوون و هەڵسوکەوت و مامەڵەیاندا تا ڕادێک لێک نزیکن، هەروەها زۆریش لەگەڵیاندا هیلاک و ماندوو نابێت. هەروەها ئەندازیاریش لەگەڵ کۆمەڵە کەسێکی ئاست لە یەک نزیکدا هەڵسوکەوت دەکات، لەبەرەوە زۆر بیر و هۆشی ماندوو نابێت. هەروەها خاوەن پیشەکانی تریش بە هەمان شێوە وەک فڕۆکەوان و وەستایی دروستکردنی خانوبەرە و ئاسنگەر و دارتاش و هەتا دوایی. بەڵام پزیشک لە عیادەکەی دادەنیشێت و نەخۆش دێتە ژوورەوە بۆ لای و نەخۆشەیە زیرەکە و زوو لە مەبەستی پزیشک تێدەگات و پزیشکیش تێدەگات، هەیانە بە ئاسانی تێناگات و خۆی و پزیشکیش ماندوو دەکات. لێت تێناگەم، نا تۆ لە مەبەستی من تێنەگەیشتی، زیاتر بۆم ڕوون بکەرەوە. هەیانە گومانی خراپ بە پزیشک دەبات و بە قسەکانی خەریکی دەکات. ئەوە چییە؟ لە خوددا بترسە و ماڵ و سامانم لە دەرمان و دەرزیدا بە فیڕۆمەدا. ئەو هەموو پشکنینە چییە؟ تۆ دانیشتووی و دزیمان لێ دەکەی؟ هەیانە گومانی باش دەبات، هەیانە تووڕێە و بە قسەکانی پزیشک بێتاقەت دەکات، وەک دەڵێت تۆ تێناگەیت چەند جار دەرمانت بۆ نووسیم و چاک نەبوومەوە، ئەگەر نازانی چارەسەری نەخۆش بکەی عیادەکەت دابخە. هەیانە زۆر نەرمونیان و لەسەر خۆیە، هەیانە بەخشندەیە، هەیانە ڕەزیلە، هەیانە گەورە و بەتەمەنە و هەیانە بچووک و منداڵە، هەیانە دەوڵەمەندە و هەیانە هەژارە. کەواتە پێویستە پزیشک لە هەڵسوکەوتیدا خۆی بگونجێنێت لەگەڵ هەر یەکێکیاندا، لە کاتی چارەسەری نەخۆشدا ئارامگر بێت. بەڵێ لە کاتی چارەسەری نەخۆشدا ئارامگر بێت، بە تایبەت لەگەڵ کەسە بەتەمەنەکاندا وەک ڕێزێک بۆیان، هەروەها لەگەڵ منداڵدا وەک بەزەییەک بۆیان، هەروەها لەگەڵ لێقەوماوانی ڕووداوە کتوپڕەکاندا وەک سۆزێک بۆیە. ئەو ئیماندارەی کە تێکەڵی خەڵکی دەبێت و لەسەر ئازار و ناڕەحەتیەکانیان ئارام دەگرێت، لە لای خودای پەروەردگار چاکتر و خۆشەویسترە لەو ئیماندارەی کە تێکەڵی خەڵکی نابێت و ئارام ناگرێت. هەروەک پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم هەواڵی پێداوی لە کلیلەکانی خێر و چاکەش: یەکەم، نەرمونیانی نواندن لەگەڵ نەخۆشدا و پرسیارکردن دەربارەی ژیانی ماڵ و منداڵی. دووەم، ئامادەکردنی هەندێک کاسێت یان نامیرکە و پێشکەشکردنی بە نەخۆش، پرسیارکردنیان بە سۆز و میهرەبانبوون لەگەڵ کەس و کاری نەخۆشدا و ناڕەحەت نەبوون لە زۆر پرسیارکردنیان. هەروەها هەوڵ بدات لە ڕێگەی ئامۆژگاریەوە کار بکاتە سەریان، وای دابنێت ڕۆژانە کە سەردانی نەخۆشەکان دەکات پاداشتی هەیە و خێری دەگات، چونکە هەر مسلمانێک سەردانی نەخۆشێکی مسلمان بکات لە میوەچنینی بەهەشدایە هەتا دەگەڕێتەوە. چوارەم، زەردەخەنە و ڕووخۆشی بەڕووی نەخۆشدا لەبەر ئەوەی ڕووخۆشبوون بەڕووی مسلماناندا خێر و چاکەیە. پێنجەم، ڕێپشاندانی نەخۆش دەربارەی ئەو شتانەی پرسیاریان لێ دەکات و پێویستیان پێیانە. شەشەم، هەر کەسێک خەریکی جێبەجێکردنی پێویستی مسلمانێک بێت، خودای گەورە پێویستەکانی بۆ جێبەجێ دەکات. هەفتەم، مانەوەی لە ژووری ئێشکگرتندا
بە تەنها و بە جێهێشتنی ماڵ و منداڵ و کەس و کار بە خێر و چاکە بزانێت و چاوەڕوانی پاداشتی خودای پەروەردگار بکات. هەشتم پەلە نەکردن لە زوو دیاریکردنی نەخۆشیدا، هەروەها پەلە نەکردن لە دیاریکردنی دەرماندا. هەر پزیشێک چارەسەری خەڵک بکات و شارەزایی تەواوی نەبێت، ئەوا لە ڕوودانی هەر کارەساتێک بەرپرسیار دەبێت. نۆیەم سووربوون لەسەر داپۆشینی عیب و عاری مسلمانان. هەر کەسێک عیب و عاری مسلماناندا بپۆشێت، ئەوە خودای گەورە لە ڕۆژی دواییدا عیب و عاری دادەپۆشێت. دەیەم زۆر قسە نەکردن لەگەڵ نەخۆشدا، ئەگەر هاتوو نەخۆشێکی زۆر چاوەڕوانی هاتنە ژوورەوە بوون، چونکە نەخۆشی وا هەیە ئیش و کار و ماڵ و منداڵی بەجێهێشتووە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. نوێشکردنی نەخۆش. ماوەیەک لەگەڵ کۆمەڵە هاوڕێیەک ڕێککەوتین لەسەر بوونیاتنانی لیژنەیەکی خێرخوازی بۆ سەردانی نەخۆش و ئاگاداربوون لە ناڕەحەتیەکانیان و یارمەتیدانیان لە کاتی پێویستیدا. ژمارەمان کەم بوو، نەخۆشخانەکانمان دیاری کرد و یەک لە دوای یەک سەردانمان دەکردن. یەکەم نەخۆشخانە کە سەردانمان کردن پێکات بوو لە 500 جێگەی نەخۆش. بەلای نەخۆشەکاندا ڕۆیشتون و دیاریمان پێشکەشکردن و وەڵامی پرسیارەکانیمان دەدایەوە. ئەوەی چاوەڕوان نەکراو بوو ئەوە بوو کە زیاتر لە 140 نەخۆشەکان لە کاتی نەخۆشیدا نوێژیان نەدەکرد. هەیان بوو نیەتی ئەوەی هەبوو کە لە دوای دەرچوونی لە نەخۆشخانە نوێژەکانی بجێڕێتەوە. هەیان بوو دەیوت چۆنی نوێژ بکەم کە ڕووم لە قیبلە نەبێت، یان چۆن نوێژ بکەم کە نەتوانم دەست نوێژ بگرم، یان جلو بەرگەکانم پاک نین، هەروەها چەندان قسە و بیانووی تر. لەگەڵەوەدا کە خودای گەورە زۆر کار ئاسانی بۆ کردوین، ئاینی ئیسلامیش هەڵگری ناڕەحەتیەکانە. خودای گەورە لەگەڵ تنگانە و ناڕەحەتیدا خۆشی و ئاسوودەییشی داداوە. پێویستە هەمومان ئەوە بزانین کە بە هیچ شێوەیەک نوێژکردن لەسەر مسلمانان لا ناچێت، تەنها لە حاڵەتی لە دەستدانی ژیری و عەقڵدا نەبێت، وەک شێتبوون یان لە هۆش خۆچوونێکی درێژ خایەن. لێرەدا بە کورتی چۆنیەتی دەستنوێژ و نوێژی نەخۆش ڕوون دەکەینەوە. یەکەم، ئەگەر نەخۆشیەکەی ئاسایی بوو، بەکارهێنانی ئاو زیانی نەبوو، وەک سەر ئێشە و دان ئێشە و هاوشێوەی ئەوانە، ئەوە تەیەمومکردن دروست نییە. دووەم، ئەگەر بەکارهێنانی ئاو دەبووە هۆی زیادبوونی نەخۆشیەکە، ئەوە تەیەمومکردن دروستە. سێم، ئەگەر نەخۆشەکە نەیدەتوانی دەستنوێژ بگرێت یان خۆی بشوات لەبەر نەتوانینی یان لە زیادبوونی نەخۆشەکەی بترسێت، ئەوە دەتوانێت بە خۆڵێکی پاک تەیەموم بکات، هەروەک خودای گەورە دەفەرمێت: يا أيها الذين آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم إلى المرافق وامسحوا برؤوسكم وأرجلكم إلى الكعبين وإن كنتم جنبا فاطهروا وإن كنتم مرضى أو على سفر أو جاء أحد منكم من الغائط أو لامستم النساء فلم تجدوا ماء فتيمموا صعيدا طيبا فامسحوا بوجوهكم وأيديكم منه ما يريد الله ليجعل عليكم من حرج ولكن يريد ليطهركم وليتم نعمته عليكم لعلكم تشكرون. واتا ئەگەر نەخۆش بوون یان لە سەفەردا بوون یان دەستان بە ئاو گەیاندبوو، تارەتتان گرتبوو، یان لە ئافرەتی نامەحرەم کەوتبوون و ئاوتان دەست نەدەکەوت،
بۆ خۆشوشتن یان بۆ دەستنوێژ ئەو کاتە دەتوانن بە خاچێکی پاک تەیەموم بکەن. ئەگەر نەیتوانی با تەیەمومی بۆ بکەن بەوەی کە هەردوو دەستی نەخۆشەکە بگرن و بیدەن بە خۆڵێکی پاکدا و پاشان بیهێنن بە ڕوخسار و دەستەکانیدا. و ئەگەر جلوبەرگەکانی یان جێگەکەی پاک نەبوو نەشتوانرا پاک بکرێتەوە ئەوە دروستە بەو حاڵەوە نوێژەکانی ئەنجام بدات. هەروەک خدای پەروەردگار دەفەرمێت فاتقوا الله ما استطعتم واسمعوا وأطيعوا وأنفقوا خيرا لأنفسكم ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون. واتا كوابو هتا دەتوانن بە تەقوا و خوددا ناس بن. چوارم ئەو کەسەی برین یا شکاوی یان نەخۆشیەکی هەبێت کە بەکارهێنانی ئاو زیانی پێبگەیەنێت تووشی لەشگرانیش ببێت ئەوە دروستە تەیەموم بکات بە بەڵگەی ئاەتەکانی خاڵی پێشوو. بەڵام ئەگەر توانی هەندێک بەشی جەستەی بشوات با بیشوات و بەشەکانی تری تەیەموم بکات. پێنجەم ئەگەر نەخۆشەکە لە شوێنێکدا بوو نە ئاو نەخۆڵی لێ نەبوو کەسیش نەبوو بۆی ئامادە بکات ئەوە با بەدڵ نیەتی دەستنوێژ بهێنێت و بەو حاڵەتەوە نوێژەکەی بکات و نابێت نوێژەکەی دوا بخات. شەشەم ئەو نەخۆشانەی میزیان بۆ ڕاناگیرێت یان برینەکەیان خوێنەکەی ناگیرسێتەوە و بەردەوام لە چارەسەردایە ئەوە پێویستە بۆ هەموو نوێژێک لە دوای هاتنی کاتی نوێژ دەستنوێژ بگرێت و ئەو بەشەی جلوبەرگەکەی یان لاشەی بشوات کە میز یان خوێنی پێوە بووە. یان ئەگەر توانی جلوبەرجێکی پاک دابنێت و لە کاتی نوێژەکاندا لەبەری بکات. یان ئەگەر توانی پارچەیەک لۆکە یا پەڕۆ لەسەر ئەو بەشەی جەستەی دابنێت بۆ ئەوەی ڕێگری بکات لە گەیشتنی خوێن و میز بۆ لاشەی ئەوە باشترە. هەفتەم ئەگەر نەخۆشەکە لە فاف و پێچانەوەی پێوە بوو ئەوە لە کاتی خۆشۆرین و دەستنوێژدا پێویستە ئەو شوێنە مەسح بکات واتە دەستی تەڕی پێدا بهێنێت و ئەندامەکانی تریشی بشوات. بەڵام ئەگەر مەسحکردنەکە زیانی پێدەگەیان یان برینی پێوە بوو نەدەتوانرا بشورێت یا مەسح بکرێت وەک سووتان ئەوە لە دوای دەستنوێژەکە دەتوانێت تەیەموم بکات. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. چۆنیەتی نوێژکردنی نەخۆش. زاناکان هاوڕان لەسەر ئەوەی ئەگەر کەسێک نەتوانێت بە پێوە نوێژ بکات بۆی هەیە و دەتوانێت بە دانیشتنەوە نوێژ بکات. چۆنیش لە لای ئاسانە دەتوانێت بەو شێوەیە دابنیشێت. ئەگەر بە دانیشتنەوە نەیتوانی نوێژەکەی بکات ئەوا دەتوانێت دەسەر تەنیژ نوێژەکەی بکات و ڕوو لە قیبلە بێت. سونەتیشە لەسەر تەنیشتی ڕاستی بێت. ئەگەر لەسەر تەنیشتیش نەیتوانی دەتوانێت لەسەر پشت نوێژەکەی بکات و ئەگەر توانی با قاچەکانی ڕووە و قیبلە بن. هەروەک پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هاوڵێک دەفەرمێت صلي قائمة فإن لم تستطع فقاعدا فإن لم تستطع فعلى جنب. بەپێوە نوێژ بکە ئەگەر نەتوانی بە دانیشتنەوە ئەگەر نەتوانی لەسەر تەنیشت ئەگەر نەتوانی بە پاڵدانەوەوە. ئەگەر کەسێک دەیتوانی بە پێوە بوەستێت بەڵام نەیدەتوانی بۆ ڕکوع و کوڕنوشبردن بچەمێتەوە ئەوە هەر دەبێت بە پێوە نوێژەکەی بکات بەڵام بۆ ڕکوع تەنها کەمێک جەستە و سەری دانەوێنێت و پاشان دانیشێت و بۆ کوڕنوشیش سەری دانەوێنێت. خودای گەورە دەفەرمێت وەقوموا لله قانیتین واتە هەمیشە و بەردەوامیش هەستن بە ئەنجامدانی فەرمانەکان بۆ خوددا بە گەردن کەچیەوە. خۆ ئەگەر نەخۆشەکەی بەهێز بوو یان شەلەلی بوو نەیدەتوانی سەری بجوڵێنێت ئەوە لە دڵی خۆیدا نیەتی ڕکوع و کوڕنوش دەهێنێت و ئەگەر نەیدەتوانی ڕوو بکاتە قیبلە و کەسیش نەبوو یارمەتی بدات ئەوە چۆن بۆی ئاسانە و بۆی دەگونجێت باوا بکات. هەندێک نەخۆش کاتێک نەشتەرگەریەکیان بۆ ئەنجام دەدرێت
نوێژ ناکەن لەبەر ئەوەی ناتوانن بە تەواوی ئەنجامی بدەن یان ناتوانن دەستنوێژ بگرن یان لەبەر ئەوەی جلوبەرگەکەیان پاک نییە، ئەمەش هەڵەیەکی گەورەیە. واسێنان و نەکردنی نوێژ دروست نییە، بەڵکو دەبێت هەر چۆنێک بۆی بکرێت بیکات. هەروەک خودای گەورە دەفەرمێت فاتقوا الله ما استطعتم، واتە کەوا بۆ هەتا دەتوانن بە تەقوا و خوداناس بن. هەندێک نەخۆش دەڵێن کاتێک چاک بووینەوە نوێژەکانمان دەجێڕینەوە. ئەمەش سارد و سڕیە. نوێژ دەبێت لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت و دروست نییە دوای بخەین بۆ کاتێکی تر. ئەگەر نەخۆش یا کەسێکی تر خەوی لێکەوت یان لە بیری چوو نوێژەکەی بکات، ئەوا دەبێت هەر کە خەبەری بۆوە یان بیری کەوتەوە یەکسەر نوێژەکەی بکات، نابێت وازی لێ بهێنێت و لەگەڵ نوێژێکی تردا بیکات. هەروەک پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەفەرمێت هەر کەسێک لە کاتی نوێژدا خەوی لێکەوت یان لە بیری چوو، ئەوە هەر کاتێک بیری کەوتەوە با نوێژەکە ئەنجام بدات و تەنها ئەمەش کەفارەتێتی. ئەگەر نەیتوانی هەر نوێژە و لە کاتی خۆیدا ئەنجام بدات، ئەوە با نوێژی نیوەڕۆ و عەسر بەیەکەوە و نوێژی ئێوارە و خەوتنیش بەیەکەوە ئەنجام بدات، پێشیان بخات یان دوایان بخات بە پێی گونجان و ئاسانی بۆی. واتە جەمع و تەقدیم یا جەمع و تەئخیر. بەڵام نوێژی بەیانی پێویستە لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت و نە لەگەڵ پێش خۆی و نە لەگەڵ دوای خۆی کۆناکرێتەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ڕۆژوگرتنی نەخۆش. هەموو نەخۆشێک کە ڕۆژوگرتن لە لای گران و زەحمەت بوو دەتوانێت بە ڕۆژوو نەبێت. هەروەک خودای گەورە دەفەرمێت شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. سورة بقرة آياتي 185. واتا ئەوەش کە نەخۆش بێت یا لە سەفەردا بێت با لە ڕۆژانی تردا بەو ئەندازەیە بیگرێتەوە. بەڵام دروست نییە لەبەر نەخۆشی بڵاو ئاسان وەک کۆکە و سەر ئێشە بە ڕۆژوو نەبێت. ئەگەر ڕۆژوەکە دەبووە هۆی زیادبوونی نەخۆشیەکە یا درەنگ چاکبوونەوەی و بە ڕۆژ پێویستی بە خواردنی دەرمانەکانی هەبوو، ئەوە دروستە بە ڕۆژوو نەبێت، بەڵکو مەکروهە کە بە ڕۆژوو بێت. هەروەک خودای گەورە دەفەرمێت يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. واتە چونکە خوددا ئاسانکاری بۆ ئێوە دەوێت و نایەوێت پەرستن و فەرزەکانتان لەسەر قورس و گران بکات. ئەگەر هاتوو ڕۆژوگرتنەکە دەبووە هۆی لە هۆش خۆچوونی نەخۆشەکە، ئەوە با ڕۆژەکەی بشێنێت و پاشان بیگرێتەوە. و ئەگەر بە ڕۆژوو بوو پاشان لە هۆش خۆی چوو، بەڵام پێش یان دوای ڕۆژ ئاوابوون بە هۆش هاتەوە، ئەوە ڕۆژوەکەی تەواو دروستە مادام هیچ خواردن و خواردنەوەیەکی نەخواردە بێت. و ئەگەر کەسێک لە هۆش خۆی چوو یا دەرمانێکی ئارامبەخشیان بۆ بەرژەوەندی نەخۆشەکە بەکارهێنا و پاشان لە هۆش چوو، ئەگەر لە هۆش چوونەکەی لە 3 ڕۆژ کەمتر بوو، ئەوە دەبێت ڕۆژەکەی بگرێتەوە چونکە حیسابی خەوتووی بۆ دەکرێت. بەڵام ئەگەر لە هۆش چوونەکەی لە 3 ڕۆژ زیاتر بوو، ئەوە پێویست ناکات ڕۆژوەکەی بگرێتەوە چونکە حیسابی نەمانی ژیری و عەقلی بۆ دەکرێت. ئەمەش بە پێی فتوای زانای گەورە شێخ ئیبن باس ڕەحمەتی خوای لێبێ. ئەگەر نەخۆشێک چاوەڕوانی چاکبوونەوەی لێ دەکرا، هەروەک ئەوەی نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێت، ئەگەر ڕۆژوەکە لەسەری ناڕەحەت بوو با بیشتێنێت و پاشان بیگرێتەوە. بەڵام ئەو نەخۆشانەی
نەخۆشی درێژخایەنیان هەیە و چاوەڕوانی چاکبوونەوەیان لێ ناکرێت وەک شێرپەنجە یا لە دەستدانی گورچیرە، هەروەها ئەو کەسانەی تەمەنیان زۆرە و ناتوانن بە ڕۆژوو بن و ناشتوانن بیگرنەوە، ئەوە لە باتی هەر ڕۆژێک با خواردنی هەژارێک بدەن کە دەکاتە چلۆنیوێک برنج یا خواردنی ئەو وڵاتە. ئەو نەخۆشەی کە هەندێک ڕۆژی ڕەمەزان بە ڕۆژوو نەبووە و چاوەڕوانی چاکبوونەوە دەکات بۆ ئەوەی بیانگرێتەوە، پاشان بۆی دەردەکەوێت کە نەخۆشیەکەی درێژخایەنە و ناتوانێت بیانگرێتەوە، ئەوە پێویستە بۆ هەر ڕۆژێک خواردنی هەژارێک بدەن. بەڵام ئەو کەسەی چاوەڕوانی چاکبوونەوە و شیفا دەکات، بەڵام پێش ئەوەی بگاتە ڕۆژوو کاتی گرتنەوەی ڕۆژوەکە بمرێت، ئەوە هیچ شتێک نە لەسەر خۆی و نە لەسەر کەسوکاری نییە. بۆ نمونە کەسێک لە 25 ڕەمەزاندا نەشتەرگەریەکی بۆ ئەنجام دەدێت و بە ڕۆژوو نابێت، بەو نیازەی لە دوای چاکبوونەوە بیانگرێتەوە، بەڵام لە 30 ڕەمەزاندا دەمرێت. لەم حاڵەتەدا کەس و کارەکەشی لەسەریان نییە نە ڕۆژوەکەی بۆ بگرنەوە و نەخواردنی هەژاریش بدەن. بەڵام ئەو کەسەی نەخۆش دەکەوێت و بە ڕۆژوو نابێت، پاشان چاک دەبێتەوە و دەتوانێت ڕۆژوەکەی بگرێتەوە، بەڵام سارد و سڕی لێ دەکات هەتا دەمرێت، ئەوە دەبێت بۆ هەر ڕۆژێک خواردنی هەژارێک لە ماڵەکەی دەربکرێت. بەڵام ئەگەر کەسێک لە خزمەکانی وتی من ڕۆژوەکانی بۆ دەگرمەوە، ئەوە ئەمەیان باشترە. هەروەک پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک مرد و ڕۆژووی لەسەر بوو با کەسوکاری بۆی بگرنەوە. بۆ نمونە کەسێک لە 25 ڕەمەزاندا نەشتەرگەری بۆ ئەنجام دەدێت و بە ڕۆژوو نابێت، بە نیازی ئەوەی لە دوای چاکبوونەوە بیانگرێتەوە، بەڵام لە 30 ڕەمەزاندا چاک دەبێتەوە و سارد و سڕی لە گرتنەوەی ڕۆژوەکەی دەکات هەتا لە مانجی حەزدا دەمرێت. ئەوە کەس و کارەکەی یان دەبێت ڕۆژوەکەی بۆ بگرنەوە یان خواردن بدەن بە هەژاران. ئەگەر نەخۆشەکە نەخۆشیەکەی بە درێژخایەن دادەنرا و بە ڕۆژوو نەبوو، پاشان بواری پزیشکی پێشکەوت و چارەسەر بۆ نەخۆشەکەی دۆزرایە و چاک بۆەوە، ئەوە لەسەری نییە ئەو ڕۆژوانەی پێشوو بجێڕێتەوە، چونکە لەو کاتەدا بە ڕۆژوو نەبووە و لەسەری نەبووە، هەروەها نەشی توانیوە بیانگرێتەوە. ئەگەر کەسێک تووشی برسێتی و توێنێتێکی زۆر هات و ترسا لەوەی کە لە ناو بچێت با ڕۆژەکەی بشێنێت و پاشان بیگرێتەوە، لەبەر ئەوەی پاراستنی گیان پێویست و زەرورە. خواردنی هەژاریش بە دوو شێوە دەبێت. دروستە لە کۆتایی مانگدا خواردنی 30 هەژار بدات، هەروەها دروستە هەموو ڕۆژێک خواردنی هەژارێک بدات. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. چەند وشەیەک بۆ ئەوانەی لای نەخۆشن. هەندێک کەس کاتێک لە لای نەخۆشێکی نزیکیان دەبن، سۆز و بەزەیی بەسەریاندا زاڵ دەبێت. بەردەوام لە نەخۆشخانە لەگەڵ نەخۆشەکە دەبێت و هەڵدەستێت بە خزمەتکردن و جێبەجێکردنی پێویستیەکانی. هەندێک جار ئەم کەسە شەو ناخەوێت، بەڵام نەخۆشەکە دەخەوێت. شەو نخوونی ئیماندار لەبەر برایەکی نەخۆش یا لەبەر خوشکێکی نەخۆشی موسڵمانی هۆکارێکی گەورەیە بۆ نزیک بوونەوە لە خودای گەورە. خۆ ئەگەر نەخۆشەکە کەسێکی نزیکی ببێت، وەک باوک یا دایک یا خوشک و برا، ئەوە بە دڵنیاییەوە پاداشتی گەورەتر دەبێت. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم هەواڵمان پێدەدات و دەفەرمێت هەر کەسێک سەردانی نەخۆشێک بکات، ئەوە بەردەوام وەکو ئەوە وایە خەریکی میوەچنین بێت لە بەهەشدا، هەروەها 70,000 فریشتە داوای لێخۆشبوونی بۆ دەکەن. ئەمە بۆ سەردانکردنی نەخۆشە. ئەی ئەگەر بەردەوام لەگەڵ نەخۆشەکەدا بێت و خزمەتی بکات، بەڵام هەندێک لەو کەسانەی کە لە لای نەخۆشن هەموو ئەو چاکە و پاداشتانە کۆ دەکەنەوە و پاشان بەهۆی چەند هەڵە و تاوانێکەوە بە فیڕۆی دەدەن. کەواتە هەمومان پێویستە بپرسین ئەو کەسانەی کە لە لای نەخۆشن کاتەکانیان لە چیدا بەسەر ببن؟ دەتوانن کاتەکانی خۆیان لە خوێندنەوەی بەسووددا بەسەر ببن. هەروەها لە نەخۆشخانەدا ئامۆژگاری خەڵکی بکەن، یان ئەگەر لە نەخۆشخانە لە لای نەخۆش بوو با دوعا بەسەر نەخۆشەکەدا بخوێنێت.
خوای گەورە دەفەرمێت وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا. واتە ئێمە لە قورئان ئاەت و سوورەتانێکدا دەبەزێنین کە ببێتە هۆی شیفا و چارەسەر بۆ نەخۆشیە دەرونی و جەستەییەکان، هەروەها ببێتە ڕەحمەت و میهرەبانیش بۆ ئیمانداران. هەروەها دەفەرمێت ولو جعلناه قرآنا أعجميا لقالوا لولا فصلت آياته أأعجمي وعربي قل هو للذين آمنوا هدى وشفاء والذين لا يؤمنون في آذانهم وقر وهو عليهم عمى أولئك ينادون من مكان بعيد. واتە ئەی پێغەمبەر صلى الله عليه وسلم پێیان بڵێ ئەم قورئانە بۆ ئەوانەی باوەڕیان هێناوە هیدایەت و ڕێنمووی و شیفایە و چارەسەری هەموو دەرد و نەخۆشیەک دەکات. بە دڵنیاییەوە خوێندنی قورئان بەسەر نەخۆشدا کاریگەریەکی گەورەی دەبێت لە نەخۆشخانەی سەربازیدا. عەبدوڵای هاوڕێم گەنجێکی چاکەکار بوو، پەیوەندی و دۆستایەتیمان پێکەوە هەبوو. ئەمزانی کە باوکی تووشی نەخۆشی دڵ بووە و چەندان نەشتەرگەری بۆ ئەنجام دراوە و کۆتاجاریش بردوویانەتەوە نەخۆشخانە و لەژێر چاودێری وردایە. چەند جارێک لە نەخۆشخانە سەردانم کرد، پاشان نەخۆشیەکەی پەرەی سند و کەوتە بێهۆشیەکی تەواوە. نەیدەزانی لە دەوروبەریدا چی ڕوودەدات. کاتێک ئەو هاوڕێم زانی کە باوکی ئاگای لە هیچ نییە و زۆری سەردانی میوانەکانی ژناڕەحەتی دەکەن، نووسراوێکی بە دەرگای ژوورەکەدا هەڵواسی و لێی نووسی بە فەرمانی پزیشک سەردان قەدەغەیە. پاش چەند ڕۆژێک پەیوەندیم پێوە کرد و بە شڵەژاویە وتی یا شێخ دەمەوێت سەردانی باوکم بکەیت بۆ ئەوەی هەندێک قورئانی بەسەردا بخوێنیت. بەپەلە چووم بۆ نەخۆشخانە و چوومە ژوورەوە بۆ لای باوکی. وەک لاشەیەکی بێجیان وابوو، لەسەر جێگەکەی ڕاکشا بوو، لە بێهۆشیەکی تەواودا بوو. چەند ئامێرێک بەجەستەیەوە بوو، ئامێری فشاری خوێن، ئامێری شەکرە، لێدانی دڵ، هەناسەدان. لە تەنیشتەوە یاریدەری پزیشێک بە ئارامی چاودێری ئامێرەکانی دەکرد. لێ نزیک بوومەوە و چوومە دیار سەری و قسەم لەگەڵ کرد، بەڵام هیچ شتێکی وەڵام نەدامەوە. وتم ئەی فڵانە کەس، ئەگەر گوێت لێمە تەنها پەنجەت بجوڵێنە. بەبێ جوڵە مایەوە و پەنجەی نەجوڵە. بە دەنگێکی کەمێک بەرز و بیستراو دەستم کرد بە خوێندنی قورئان. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم ولا پاشان الله لا إله إلا هو الحي القيوم لا تأخذه سنة ولا نوم له ما في السماوات وما في الأرض من ذا الذي يشفع عنده إلا بإذنه يعلم ما بين أيديهم وما خلفهم ولا يحيطون بشيء من علمه إلا بما شاء وسع كرسيه السماوات والأرض ولا يؤوده حفظهما وهو العلي العظيم. نەخۆشەکە کەمێک جوڵاو بەڵام قسەی نەکرد. لە پڕیەکێک لە ئامێرەکان دەنجی لێوە هات، وەک دەنجی ئاگادارکردنەوە. یاریدەری پزیشکەکە ترسا و هەستا ژمارەکانی ئامێرەکەی گۆڕی و دانیشت. پاشان ئامێرێکی تریش دەنجی لێوە هات، هەستا و گۆڕانکاری لەویشدا کرد و دانیشتەوە. پاشان ئامێری سێم بە هەمان شێوە. بەردەوام لە نێوان ئامێرەکاندا هاتوچۆی دەکرد و منیش قورئانم دەخوێن. گوێم لە هاوڕەکەم بوو بە یاریدەری پزیشکەی دەوت This is Quran. This is Quran. ئەوە قورئانە، ئەوە قورئانە. بەسەر سوڕمانەوە سەیری دەکردین. بەڵام من لە قورئان خوێندنەکەم هەر بەردەوام بوو بەبێ ئەوەی ئاوریان لێ بدەمەوە.
نزیکەی نیو کاتژمێر قورئانم بەسەردا خوێن، پاشان دوعام بۆ کرد و ڕۆیشتم. بەڵام عەبدوڵڵا لەگەڵ یاریدەری پزیشکەکەدا مایەوە و بە زمانی ئینگلیزی قسەی بۆ دەکرد. گوێم لە دووبارەبوونەوەی ئەم وشانە بوو: قورئان، ئیسلام. پاشان عەبدوڵڵا بەرەو ڕووم هات و سوپاس و ماڵ ئاوایی لێ کردم. دەستیم گرت و وتم تێنەگەیشتم چی ڕوویدا، ئەم ئامێرانە چی بوون کە بێتاقەتیان کردین؟ یاریدەری پزیشکە بۆچی شڵەژا؟ وتی یا شێخ، کارەکە زۆر سەرسوڕهێنەرە، تۆ دەزانی باوکم تووشی نەخۆشی دڵ بووە و چەندان نەشتەرگەریمان بۆ ئەنجام داوە. پێش 2 ڕۆژ لە کۆتا نەشتەرگەریدا لەپڕ خوێن لە دەمارەکانی داوەستا و پزیشکەکەشی چاوەڕوانی ئەوەی نەدەکرد. لە پێش نەشتەرگەریەکەدا پزیشکەکە زۆر سوور نەبوو لە سەرگەیاندنی دانانی ترۆمپایەکی کارەبایی مضەخە کە هەڕابائیە بۆ جوڵاندنی خوێن لە دەمارەکانیدا بۆ کاتی پێویست. هەر بۆیە پزیشکەکە زۆر بەپەلە هەستا بە دانانی ترومپایەکی بەدەست جوڵاو. داوای لە یەکێک لە یاریدەرەکانی تر کرد کە بەدەست ترومپاکە بجوڵێنێت. ئەمەش باوکمی هێنایە سەر لێواری مەرگ، لەبەرەوەی خوێن لە دەمارەکانیدا بۆ ماوەی 50 خولەک وەستا. بەڵام خودای گەورە زۆر بە سۆز و میهرەبانە. لە دوای نەشتەرگەریەکە وەک جەستەیەکی بێجیان باوکمیان هەڵگرت و بردیان بۆ ژوورەکەی. فشاری خوێنی دابەزی تا گەیشتە 40 پلە. بە چەندین هۆکار هەوڵی بەرزکردنەوەیاندا، بەڵام نەیانتوانی. پزیشکەکە بڕیاریدا کە مادەیەکی کیمیاوی بکرێتە دەمارەکانیەوە بۆ ئەوەی فشاری خوێنەکەی بەرز ببێتەوە. ئەو مادەیەش زۆر ترسناک بوو، هەر بۆیە لە ڕووی پزیشکیەوە نابێت لە 12 پلە زیاتر بدرێتە نەخۆش، چونکە زۆر جار دەبێتە هۆی مردنی نەخۆشەکە. ئەو بڕە دەرمانەی پێدرا و حاڵەتی هیچ پێی باش نەبوو. پاشان پزیشکەکە زیادی کرد بۆ 13 پلە، پاشان بۆ 14 پلە، بۆ 15 پلە، بۆ 16 پلە. فشاری خوێنەکەی بەرز بۆ 67 پلە و وەستا. لەگەڵەوەشدا هەر نزم بوو. پاشان لەسەر ئەم جێگەیە دایان ناو ئەم یاری دەرەش چاودێری دەکرد. دوای ئەوە تۆ دەستت بە قورئان خوێندن کرد. فشاری خوێنی باوکم دەستی بە بەرزبوونەوە کرد و بەرز بووە بۆ 68 69 70. یاری دەرەکە هەستا بەکەمکردنەوەی ئەو مادەیەی کە بۆ بەرزبوونەوەی فشاری خوێنەکە پێویست بوو. بەردەوام فشاری خوێنی باوکم بەرز دەبەوە هەتا گەیشتە 75 80 90 هەتا لە 121دا جێگیر بوو. ئێستا هۆکاری سەرسوڕمانی یاری دەرەکە دەزانی. پزیشکەکان، ئامێرەکان، دەوا و دەرمان هیچ سوودێکیان نەبوو. کوا شارەزایی پزیشکەکان؟ کوا دەوا و دەرمانەکانیان؟ پاچی و بێگەردی بۆ ئەو خودایەی کە قورئانی دابەزان. وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا. سورة إسراء آيات 82. واتا ئێمە لە قورئان ئاەت و سوورەتانێک دادەبەزێنین کە ببێتە هۆی شیفا و چارەسەر بۆ نەخۆشیە دەرونی و جەستەییەکان، هەروەها ڕەحمەت و میهرەبانیش بۆ ئیمانداران. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. هاوڵی نەخۆش دەتوانێت دوعا بۆ نەخۆش بکات بە: یەکەم، خوێندنی 7000 سوورەتی ئەلفاتیحە لەگەڵ فوکردن بە شوێنی ئازارەکە یان بەسەری نەخۆشەکەدا. ئەبوو سەعیدی خودری ڕەزای خوای لێبێت دەجێڕێتەوە کە کەسانێک لە هاوڵان لە گەشتێکدا دەبن و بەلای دانیشتوانی هۆزێکدا دەڕۆن و داوایان لێ دەکەن کە میوانداریان لێ بکەن و لەلایەنەوە لابدەن، بەڵام ڕازی نابن. گەورەی ئەو هۆزە مار پێوەی دەدات. کەسێکیان دێت بۆ لای هاوڵەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و دەڵێت: گەورەی هۆزەکەمان مار پێوەی داوە، ئایا دوعا و نزایەکتان لەلا هەیە؟
یەکێک لە هاوڵان وەڵام دەداتەوە و دەڵێت بەڵێ سوورەتی ئەلفاتیحای بەسەردا دەخوێنێت و گەورەی هۆزەکەیان چاک دەبێتەوە و هەندێک مەڕ و ماڵاتیان دەداتێ، بەڵام هاوڵەکە وەری ناگرێت و دەڵێت پرس بە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەکەم. کاتێک دێت بۆ لای پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم و پێی دەڵێت ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم، سوێن بە خوددا تەنها سوورەتی ئەلفاتیحام بەسەردا خوێن. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم زەردەخەنەیەکی کرد و گوتی تۆ لەکوێ دەزانیت ئەو سوورەتە دوعایە؟ پاشان فەرمووی مەڕ و ماڵاتەکەیان لێوەربگرن و بەشی منیشی لێ بدەن. دووەم خوێندنی 7 جاری هەر سێ سوورەتی ئیخلاس و فەلەق و ناس، هەروەها خوێندنی 7 جاری ئەم نزایە أسأل الله العظيم رب العرش العظيم أن يشفيك، بسم الله أرقيك من كل شيء يؤذيك، من شر كل نفس وعين حاسدة، بسم الله أرقيك والله يشفيك. هروها خويندني اذهب البأس رب الناس اشفي أنت الشافي لا شفاء إلا شفاؤك شفاء لا يغادر سقما، متفق عليه. هروها خويندني أعيذك بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة. سيم پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم دەفەرمێت هەر کەس سەردانی نەخۆشێک بکات کە کاتی مردنی نەهات بێت و 7 جار ئەم نزایی بۆ بخوێنێت أسأل الله العظيم رب العرش العظيم أن يشفيك، ئەوە خودای گەورە شیفای دەدات. هەروەها نزا و پارانەوەی تریش زۆرە و قورئانی پیرۆزیش هەمووی هەر شیفایە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. هاوڵی نەخۆش دەتوانێت سوود لە کاتەکانی ببینێت بە: یەکەم خوێندنەوەی بەسوود، قورئان خوێندن بێت یا کتێب و نووسراوی تری بەسوود. دووەم دوورکەوتنەوە لە ڕوبەڕووبوونەوە و چاوپێکەوتن لەگەڵ ئافرەتاندا یان ئافرەتان لەگەڵ پیاواندا، چونکە لە کاتی دەستبەتاڵیدا شەیطان دەست دەکات بە یاریکردن بەو کەسانە ئافرەتان وا لێ دەکات کە لە ڕێڕەوەکاندا هاتوچۆ بکەن یان یاری بە ژمارە تەلەفۆن و مۆبایل بکەن. هەروەها پیاوانیش بە هەمان شێوە زۆر شتانی خراپمان بیستووە کە لە نەخۆشخانەکان ڕووی داوە. زۆرێک لە ئافرەتان کاتێک لە نەخۆشخانەدان لە خۆداپۆشینیاندا سارد و سوڕی دەکەن، یاخود لە قسەکردن و لە پێکەنینیاندا لەگەڵ پیاوانی نامەحرەمدا. سێەم چەند جوانە هاوڵی نەخۆش کاتی خۆی لە شتی بەسووددا بەسەر بەرێت، بەڵکو وا لە نەخۆشەکەش بکات کە ئەویش لە شتی بەسووددا کاتەکانی بەسەر بەرێت، کاتەکانی لە خوداپەرستیدا بەسەر بەرێت، کاسیەتی بەسوود و قورئان و ئامۆژگاری لەلا بێت، ئاگای لە کاتی نوێژەکان بێت و جێبەجێیان بکات، دوور کەبێتەوە لە هەموو کارێک کە تووشی تاوان و سەرپێچی خودای گەورەی بکات. چوارەم ڕازی بێت بە هەموو قەزا و قەدەرێکی پەروەردگار. پێنجەم لە بیرم ناچێت کە بە هاوڵی نەخۆش بڵێم پاڵەوان و ئازابە، بەڵێ پاڵەوان بە، لەرزۆک و بێئارام مەبە. زۆر جار جێگەی سەرزەنش نییە ئەگەر گوێمان لە ئاه و ناڵەی نەخۆش بێت، چونکە زۆربەی مرۆڤەکان سنوورێکی دیاریکراویان بۆ ئارامگرتنیان هەیە، بەڵام جێگەی سەرسوڕمان ئەوەیە کاتێک کەسێک دەبینی کە لە لای نەخۆشێکە و خەریکی گریانە و بێ ئارامە، لەگەڵ ئەوەش چاوەڕوانی ئەوە لەو کەسە دەکرێت کە نەخۆشەکە ئارام بکاتەوە و دڵی بداتەوە ببێتە پێشەنگ لە ئارامگرتن و ڕەزامەندیدا بۆ نەخۆشەکە. بەڵام حاڵی ئەمیش لە حاڵی نەخۆشەکەەوە زۆر نزیکە. زۆرێک لە هاوڵانی نەخۆش و ئەو کەسانەی نەخۆشیان هەیە سکاڵای ئەوە دەکەن کە گریان و دڵتەنجی بەسەریاندا زاڵ دەبێت. منیش پێیان دەڵێم بەڵێ، بەڵام ئارامگرتن زۆر جوانترە بۆت،
ئەگەر هات و نەخۆشە خۆشەویستەکەت بەرەو مردنیش بچێت، ناڕەزایی و نائارامیت سوودێکت پێدەگەیەنن. ئارام بگرە بە ئارامگرتنێکی جوان. پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەفەرمێت کاتێک کەسێک منداڵەکەی دەمرێت، خودای گەورە بە فریشتەکان دەفەرمێت ژیانی منداڵی بەندەکەمتان کێشا، میوەی دڵیتان لێکردەوە؟ فریشتەکانیش دەفەرمون بەڵێ. خودای گەورە دەفەرمێت ئەی بەندەکەم چی وت؟ فریشتەکانیش دەفەرمون سوپاسی کردیت. خودای گەورەش دەفەرمێت کۆشتێک لە بەهەشدا بە ناوی کۆشتی سوپاسگوزاریەوە بۆ بەندەکەم دروست بکەن. کاتێک زەرەر و زیانێکت توش دەبێت، هەروەها دڵت تەنگ دەبێت بە نزا و پارانەوە، پەنا بۆ خوددا بەرە. لاپەڕە 59 دکتۆر عەبدوڵڵا وتی ئافرەتێک هات بۆ لام، هەنگاوەکانی بە دوای خۆیدا پەلچێش دەکرد. بە باڵەکانی منداڵێکی نەخۆشی هەڵگرت بوو. دایکەکە تەمەنی نزیکەی 40 ساڵ دەبوو. کۆرپەکەی لە باوەش گرت بوو، وەک ئەوەی پارچەیەک بێت لە جەستەی. حاڵی زۆر ناڕەحەت بوو. لە دووری 2 تا 3 مەترەوە گوێت لە دەنجی هەناسەی سنجی دەبوو. پرسیارم لێ کرد تەمەنی چەندە؟ وتی 2 ساڵ و نیوە. پشکنینی پێویستمان بۆ ئەنجامدا و دەرکەوت کە خوێنبەرەکانی دڵی ناتەواون. 2 ڕۆژ لە دوای ئەنجامدانی نەشتەرگەری کوڕەکەی زۆر باش بوو. دایکەکەش زۆر دڵخۆش بوو. هەر کات کە دەیبینیم دەیوت کەی دەردەچین. خەریک بووم فەرمانی دەرچوونی بۆ بنووسم. لەپڕ منداڵەکەی لە قورجیدا تووشی خوێنبەربوونێکی زۆر هات. ئەم ڕووداوەش بوو بەهۆی وەستانی دڵی بۆ ماوەی 45 خولەک. منداڵەکە لەوەش چوو. ئاگای لە خۆی نەما. پزیشکەکان هەموو لە ژوورەکەیدا کۆبوونەوە و چەندین کاژمێر تێپەڕی و نەیانتوانی چارەسەری بکەن. یەکێک لە هەوڵانم پەلەی کرد و بە دایکەکە وت لەوانەیە کوڕەکەت دەماغی وەستا بێت. واش گومان دەبم کە هیچی وایەکی بۆ ژیان نەما بێت. بەستە زەنشتەوە ئاوڕم لێدایەوە پێم وت بۆچی وات پێوت؟ ئافرەتەکەش سەیری کرد و سوێن بە خوددا لەمە زیاتر کەوتی شیفا لە لای خوددایە، هیچی تری نەوت. پاشان داوای شیفای لە خوددا کرد و بە بێدەنجی چوو بۆ لای کورسیەک و لەسەری دانیشت. قورئانێکی شینی بچووکی بەدەستەوە گرت و دەستی کرد بە خوێندنەوەی. دکتۆرەکان لە ژوورەکە چوونە دەرەوە و منیش لەگەڵیان دەرچووم. منداڵەکەش وەک جەستەیەکی بێجیان لەسەر قەرەوێڵە سپیەکەی بوو. ئاوڕم لە دایکی دایەوە هەر وەک خۆی بوو. ڕۆژێک دەمبینی قورئانی بەسەردا دەخوێن، ڕۆژێک بۆی دەپاڕایەوە. دوای چەند ڕۆژێک پەرستارێک هەواڵی پێدام کە منداڵە بچووکە دەستی کردووە بە جوڵە. سوپاسی خوددام کرد و وتم پیرۆزە دایشی یاسیر، موژدە بێت یاسر بەرەو باشبوون دەچێت. تەنها بە وشەیەک وەڵامی دامەوە وتی سوپاس بۆ خوددا. 24 کاژمێر تێپەڕی و منداڵەکە تووشی خوێنبەربوونێکی هاوشێوەی خوێنبەربوونی یەکەم هات. جارێکی تر دڵی وەستا. جەستەی منداڵەکە زۆر هیلاک بوو، جوڵە و هەستی لەدەستدا. یەکێک لە پزیشکەکان بۆ چارەسەری چووە ژوورەوە. دایکەکە گوێی لێبوو کە دەیوت وەستانی دەماغە و ئەمیش هەردووبارەی دەکردەوە و دەیوت الحەمدولله على كل حال. پاش چەند ڕۆژێک منداڵەکە باش بوو، بەڵام چەند کاژمێرێکی خایاند و تووشی خوێنبەربوونێکی تر بوو. لە دڵیدا دووبارە جوڵە و هەستی لەدەستدا. پاشان ڕۆژێکی تر باش بوو، هەم دیسان تووشی خوێنبەربوونێکی تر بوو. حاڵەتەکەی زۆر سەرسوڕهێنەر بوو. لە ژیانمدا حاڵەتی لەو شێوەیەم نەدی بوو. خوێنبەربوونەکەی 6,000 دووبارە بۆ و گوێم لێ نەبوو دایکی شتێکی تر بڵێت جگە لەمە نەبێت سوپاس بۆ خوددا، شیفا لە لای خوددایە. دوای چەندین پشکنین و چارەسەر، هەروەها پاش 6 هەفتە لە خوێنبەربوون، پزیشکەکان توانیان زاڵ بن بەسەر ئەو بۆڕی هەوایی کە خوێنبەربوونەکەی تیادا ڕووی دەدا. یاسر دەستی بە جوڵە کرد. لە پڕتوشی وەرەمێکی گەورە و هەوکردن بوو لە دەماغیدا. خۆم چاودێریم دەکرد و بە دایکیم وت کوڕەکەت حاڵی زۆر خراپە و ترسناکە. ئەویش وتی خودای گەورە شیفادەرە و دەستی کرد بە قورئان خوێندن. پاش 2 هەفتە 2 ڕۆژ منداڵەکە باش بوو. سوپاسی خودامان کرد و
دایکەکە خۆی بۆ دەرچوون لە نەخۆشخانە ئامادە دەکرد. لە پاش 3 ڕۆژ تووشی هەوکردن و سزبوونی گورچیلە هات و نزیک بوو بمرێت. دایکیشی بەردەوام پابەند بوو بە پشتبەستن بە خوداوە و هەردوو بارەی دەکردەوە دەیوت خودای پەروەردگار شیفادەرە. پاشان دەڕۆیشت و دەستی دەکرد بە قورئان خوێندن. ڕۆژان تێپەڕین و ئێمەش بەردەوام بۆ ماوەی زیاتر لە 3 مانگ لە هەوڵدا بووین. سوپاس بۆ خوددا منداڵەکە حاڵی باش بوو، بەڵام چیرۆکە کۆتایی نەهات. منداڵەکە تووشی نەخۆشیێکی زۆر سەیر بوو کە لە ژیانمدا نەمبینی بوو. دوای 4 هەفتە تووشی هەوکردنی پەردەی دڵ بوو کە ناچار بووین قەفەزەی سنجی بکەینەوە و بە کراوەیی بەجێی بهێڵین بۆ ئەوەی چێم و زوخاوەکەی دەربکەین. دایکیشی سەیری دەکرد و دەیوت داوام وایە خودای پەروەردگار شیفای بدات، شیفا لە لای خودایە. پاشان دەچوو بۆ لای کورسەکەی و قورئانەکەی دەکردەوە. جار سەیری دایکی منداڵەکەم دەکرد و قورئانەکەشی بەدەستەوە بوو. سەیری دەوروبەری خۆی نەدەکرد. چوومە ژووری بوژانەوەی دڵ. چەندان نەخۆشی جۆرا و جۆرم بینی. هەندێک نەخۆش هاواریان دەکرد، ئەوانەی لە لای نەخۆشەکانیش بوون دەگریان، هەندێکی تریان بە دوای پزیشکەکاندا دەچوون. بەڵام ئافرەتەکە لەسەر کورسیەکەی دانیشت بوو قورئانی دەخوێن. ئاوڕی بۆ لای ئەو کەسانە نەدایەوە کە هاواریان دەکرد، بۆ لای پزیشکەکانیش نەدەچوو، لەگەڵ کەسیشدا قسەی نەدەکرد. وام هەز دەکرد کە ئەم ئافرەتە چیایەک بێت لە خۆڕاگری نەک مرۆڤ. دوای 6 مانگ لە ژووری بوژانەوەی دڵ بەلای منداڵەکەدا ڕۆیشتم و دەبینم کە هیچ نابینێت، دەنجیشی لێوە نایەت، ناش جوڵێت، سنجیشی کراوەتەوە. وا گومانمان برد کە ئەمە کۆتاییەتی. بەڵێ ئەمە کۆتاییەتی. ئافرەتەکەش لەسەر قورئان خوێندنی خۆی بەردەوام ئارامگر بوو، هیچ سکاڵایەکی نەدەکرد، بە تەنها وشەیەکیش نەیدەدواندم. پرسیاری حاڵی منداڵەکەشی نەدەکرد، تەنها مەگەر من قسەم بکردایە. هاوسەری ئەم ئافرەتە 40 ساڵێک زیاتر دەبوو. جار لە لای منداڵەکەی دەمبینی. کاتێک دەیویست پرسیار بکات دەربارەی منداڵەکەی، خێزانەکەی ورەی بەرز دەکردەوە و بیری دەخستەوە کە چیفا تەنها لە لای خودایە. لە دوای 2 مانگ حاڵی منداڵەکە بەرەو باشبوون چوو. ڕەوانەی بەشی منداڵانمان کرد، چەندەها جۆر چارەسەرمان بۆ بەکارهێنا. لە دوای ئەوە منداڵەکە بە پێی خۆی ڕۆیشتەوە بۆ ماڵەوە. منداڵەکە بە شێوەیە قسەی دەکرد وەکو ئەوەی لەوە و پێش تووشی هیچ شتێک نەبوو بێت. ببوورە چیرۆکە سەیرەکە کۆتایی نەهاتووە. دوای 1.5 ساڵ لە عیادەکەم بووم، پیاوێک هاتە ژوورەوە. خێزانەکەشی کە منداڵێکی لە باوەشدا بوو بە دوای داهاتە ژوورەوە. منداڵەکە تەندروستی باش بوو، سەردانی ئاسایی هەبوو. بۆ لای یەکێک لە هاوڕێکانم، بەڵام بۆ هەواڵپرسین و چاکوچۆنی هاتن بۆ لام. بە پیاوەکەی وت ماشەڵڵا ئەم منداڵە شیرە خۆرەیە، منداڵی 6ەمیان 7ەمی خێزانەکەتانە. وتی ئەمە 2ەم منداڵمانە. منداڵی یەکەمیشمان ئەوە بوو کە ساڵی پار چارەسەرت کرد. ئەو منداڵەشمان لە دوای 17 ساڵ لە پێکێنانی ژیانی هاوسەریمان و لە دوای چارەسەری نەزۆکی خوددا پێی بەخشی. سرم داخست، بیرم لە ئافرەتەکە دەکردەوە. کاتێک کە لە لای منداڵە نەخۆشەکەی بوو، گوێم لە دەنجی نەدەبوو، ناڕەزاییم لێ نەبینی. لە دڵی خۆم داوتم سوبحان الله. لە دوای 17 ساڵ ئارامگرتن و جۆرەها چارەسەری نەزۆکی، منداڵێکیان بوو کە چەندەها جار بە چاوی خۆی مەرجی منداڵەکەی دەبینی. تەنها ئەم وتانەشی دووبارە دەکردەوە لا ئیلاهە ئیلا الله، شیفا لە لای خودایە. ئەمە چ ئافرەتێکە؟ خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. چۆنیەتی سەردانی نەخۆش. لە هەندێک کتێبدا هاتووە کە کەسێک دەچێت بۆ لای نەخۆشێک و
پێش ئەوەی کە دابنیشێت بە نەخۆشەکە دەڵێت فلانە کەس ڕەنگت زەردە، نەخۆشەکەش دەڵێت ئەلحەمدولله عەلا کولی حال. کابرا دەڵێت زۆر هیلاک و ماندوو دیاریت، نەخۆشەکەش دەڵێت خوددا گەورەیە. کابرا دەڵێت نەخۆشەکەت زۆر پێوە دیارە، کەی توش بووی؟ نەخۆشەکەش دەڵێت چەند ڕۆژێکە. کابرا دەڵێت هاواری چی دەکەیت؟ نەخۆشەکە دەڵێت شتێکی وانییە، داوای شیفا لە خوددا دەکەم. کابرا دەڵێت نەخۆشەکە چییە؟ نەخۆشەکە دەڵێت نەخۆشێکی دیاری کراوە. کابرا دەڵێت چییە؟ ناوی نییە؟ باشە، ئایا تۆ باشی؟ نەخۆشەکە دەڵێت پێش ئەوەی کە بیت بۆ لام زۆر باش بووم. کابرا دەڵێت باشە من دەڕۆم، پێویستیەکت نییە؟ نەخۆشەکە دەڵێت با، پێویستیەکەم ئەوەیە کاتێک کە لە لای من دەڕۆیت هەرگیز مێرەوە بۆ لام، ئەگەر مردیشم گەردەنت ئازا بێت، نوێژیشم لەسەر مەکە. ئەمە زمان حاڵ و سکاڵای هەندێک لە نەخۆشەکانە لەو کەسانەی کە سەردانیان دەکەن. هەندێک میوان کاتێک دادەنیشن کۆمەڵە پرسیارێکی کۆتایی نەهاتوو لە نەخۆش دەکەن، پێشنیاری سەیر دەردەبڕن. بەڵێ پێشنیاری سەیر دەردەبڕن، خۆیان وەکو پزیشێک پیشان دەدەن. لێرەدا پێویستە چەند نەریتێکی شەرعی بەبیری خۆمان بهێنینەوە دەربارەی چۆنیەتی سەردانیکردنی نەخۆش. یەکەم، ڕەچاوکردنی دابوو نەریتی سەردانکردن وەک لەسەرخۆ لە دەرگادان و ناوهێنانی خۆت بە ئاشکرا، پاراستنی چاو لە سەیرکردنی ئەم لاولا. هەندێک جار نەخۆشەکە جەستەی بەدەر دەکەوێت یاخود شتێکی ناخۆش ڕوودەدات کە پێویست ناکات ئاوڕی بەلادا بدەیتەوە. دووەم، سەردانکردنی نەخۆش لە کاتی گونجاودا. بەڵێ سەردانیکردنی نەخۆش لە کاتی گونجاودا. سێم، بردنی دیاریەک لەگەڵ خۆت کە نەخۆشەکە خۆشحاڵ بکات. خۆزگە دیاریەکە شتێک بێت کە نەخۆشەکە سوودمەند بکات، وەک کتێب یان کاسێت یان گۆڤاری بەسوود، یاخود شیرینی یان میوە یان خواردنێک کە نەخۆشەکە حەزی لێ بکات. بەڵام ئەوەی کە دەیبینین کە چەپکە گوڵ بۆ لای نەخۆش دەبرێت زیادە ڕەویە، نەخۆش سوودی لێ نابینێت، بەڵکو هەندێک لە مێژووناسان دەڵێن ئەمە نەریتی یۆنانیەکان بووە، هەتا ئێستاش مەسیحیەکان کاریگەرن بەو هەڵسو و کەوتەوە. ئایا نابینیت کە چەپکە گوڵ لەسەر تابوت و گۆڕەکانیان دادەنێن؟ چوارەم، پرسیارکردن لە نەخۆش بە شێوەیەکی نەرمونیان و زۆر نەچوونە ناو وردەکاریەوە. پێنجەم، ئەوەندە دانەنیشیت نەخۆشەکە بێزار بێت. نەخۆش پێویستی بە سەرئاو دەبێت، هەروەها گۆڕینی جلوبەرگ، هەروەها پێویستی بە خواردن و خەوتن دەبێت. ئەم کارانش لە بەرامبەر میوانەکاندا ناڕەحەتە، مەگەر میوانەکە کەسێکی خۆشەویست و نزیکی نەخۆشەکە بێت. نەخۆشەکەش حەز بکات ئەو کەسە زیاتر لە لای بمێنێتەوە، لەم حاڵەتەدا قەی ناکە. شەشەم، هەوڵدان بۆ دڵخۆشکردنی نەخۆشەکە و بەبیرهێنانەوەی بەدەستهێنانی پاداشتی خودایی، هەروەها دوعاکردن بۆ نەخۆشەکە. لەو دوعایەنەش خوێندنی 7 جاری ئەم فەرموودەیە: أسأل الله العظيم رب العرش العظيم أن يشفيك. هروها خويندني سورة الفاتحة والإخلاص والفلق الناس بسر نخوش كدا لا برشيست سوار لبيش نشترگەریدا. نەخۆشەکان جۆرا و جۆرن، ترسناچی و شێوازی چارەسەریشیان جیاوازن. جاری وا هەیە پزیشک بڕیاری نەشتەرگەری بۆ نەخۆش دەدات. پێش ئەنجامدانی نەشتەرگەری خۆزگە خوشک و برایی نەخۆش ئەم ئامۆژگاریانیان لێ قبول بکردینایە. یەکەم، پشبەستن بە خودای گەورە و پەنابردن بۆی. هەموو خۆشی و ناخۆشی و بەڵاو موسیبەتێک هەر بەدەستی خۆیەتی، بەدەستی ئەڵڵایە. هەروەک ئەیوب پێغەمبەر سەلامی خودای لێبێت هاوار لە خوددا من ئازار و ناخۆشیم توش بووە. بەڵێ هاوار لە خوددا دەکات و دەفەرمێت ئەنی مەسەنی الضڕ وأنت أرحم الراحمين. سورة أنبياء آية 83. واتە
بەڕاستی من ئازار و ناخۆشیم توش بووە، تۆش لە هەموو کەس میهرەبانتر و لە هەموو کەس دلۆڤانتریت. تۆ لە بەردەستی خوددا دایت و سکاڵای خۆتی بۆ دەربڕە. دووەم، ئازا و خۆڕاگر و ڕەزامەند و ملکەت بە، کەس و کارەکەت دڵخۆش بکە، بەڵێ هەوڵ بدە بەسەر خۆتدا زاڵ بیت بە پێی توانە. ئەوەی خوددا لە چارەی نەنووسی بیت تووشت نابێت. ترس و غەمباری و دڵەڕاوچێت هیچ لە کارەکەت ناگۆڕێت. خەڵکیش بە خۆتەوە دڵتەنگ مەکە، برزانە کە هەموو کارێکی موسڵمان هەر خێر و چاکەیە. ئەگەر تووشی خۆشیەک ببێت سوپاسی خوددا دەکات، ئەمەش خێرە بۆی. ئەگەر تووشی ناخۆشیەکیش بێت ئارام دەگرێت و هەر خێرە بۆی. ئەمەش تەنها بۆ ئیماندارانە. ئەوەی ئارامگر بێت ڕەزامەندی خوددا بۆ ئەوە، ئەوەی ناڕازی و نائارام بێت تووڕەی خودای لەسرە. سێم، نووسینی وەسیەت نامە. ئەمەش ترسی ناوێت و مانای ئەوە نییە کە بەم زوانە دەمریت، نەخێر. بەڵکو زانایان نووسینی وەسیەت نامە بۆ واجب دەزانن، بۆ هەموو ئەو کەسانەی کە شتێکیان لایە و پێویست بە وەسیەت دەکات، وەکو وەسیەتکردن لە ماڵ و ساماندا، یان بۆ ماڵ و منداڵ، یان بۆ قەرز، یان بۆ هەر شتێکی تر. کەواتە پێویستە پەڕاو بهێنیت و وەسیەتنامەی خۆت بنووسیت، وەک ئەوەی بڵێیت فلانە شتم لە لای فلانە کەسە، شتی فلانە کەسم لەلایە. داوای تەمەندرێژی بۆ خۆمان و بۆ ئێوەش لە خودای گەورە دەکەین. هەروەها داوای عاقیبەت خێری و وتە و کردداری چاک لە خودای پەروەردگار دەکەین. لاپەڕە 65 دەستکەوتێکی ئاسان. خوشک و برایی نەخۆش، خوددا شیفات بدات. ڕاو بۆ چوونت چییە دەربارەی خوددا پەرستیەکی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم کە لە هەموو ساتەکانی تەمەنیدا ئەنجامی داوە؟ خودای گەورە فەرمانی بە ئیمانداران کردووە کە لە دوای نوێژەکان، لە دوای ڕۆژوو، لە دوای ئەنجامدانی فەریزەی حەج، هەروەها لە کاتی غەزا و تێکۆشانیشدا کە ئەم خوددا پەرستی و عیبادەتە ئەنجام بدەن. فەرمانت پێکراوە کە ئەنجامی بدەیت لە پێش و لە دوای خواردن و خواردنەوەدا، لە پێش و لە دوای چوونە سەر ئاودا، لە چوونە ژوورەوە و هاتنە دەرەوە لە ماڵدا، لە پێش خەوتن و لە دوای هەڵسان لە خەودا، لە پێش جلوبەرگ لە بەرکردن و لە دانانیدا. ئەویش ذکر و یادی خودای پەروەردگارە، سوپاسکردن و بە گەورە زانینیەتی. ئیمانداران ئەو کەسانن کە خودای گەورە دەربارەیان دەفەرمێت: الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. واتا ئەوانەی یادی خوددا دەکەن لە کاتێکدا کە بە پێوەن یان دانیشتون یان ڕاکشاون، لە هیچ حاڵەتێکدا یادی ئەو زاتە فەرامۆش ناکەن. هەمیشە بیر دەکەنەوە لە دروستبوونی ئاسمانەکان و زەوی، بیر دەکەنەوە لە هەموو وردەکاریەک، سەرنجی هەموو دیاردەیەک دەدەن. سەرنجام دەڵێن پەروەردگارە تۆ ئەم هەموو دروستکراوانت بێهودە و بێ ئامانج دروست نەکردووە، پاچی و بێگەردی شایستەی تۆیە. دەتۆش بمان پارێزە لە سزای ئاگری دۆزەخ. ذکر و یادی خودای گەورە پێویستی بەدەستنوێژ و ڕووکردنە قیبلە و بە پێوەبەستان یان دانیشتن نییە، بەڵکو چۆن بۆت دەکرێت بەو شێوەیە ئەنجامی بدە. ئەبوو هوڕەیڕا ڕەڤای خوای لێبێت لە شەو ڕۆژێکدا زیاتر لە 12,000 جار سوبحان اللهی وتووە بۆ ئەوەی خۆی لە دۆزەخ پێڕزگار بکات. باشترین ذکر و یادی خودداش کە نەخۆش بیان کات بریتیە لە دوعا و پارانەوە، چونکە دوعا و پارانەوەی نەخۆش گیرا و قبوڵە. هەروەها زۆر وتنی ئەستەغفیر الله ئەستەغفیر الله، چونکە ئەو کەسەی زۆر ئەم زیکرە بکات
خودای گەورە لە هەموو غەم و خەفەتێک ڕزگاری دەکات و لە شوێنەکەشیەوە ڕزق و ڕۆزی بۆ دەنێرێت کە هەر بە بیریشیدا نەهات بێت. ئەستەغفیر الله کلیلی ڕزق و ڕۆزیە، هۆی بەرەکەتی ماڵە، هەروەها دەبێتە هۆی چاکبوونی ماڵ و منداڵ و شیفای نەخۆش. پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم دەفەرمێت ئایا ئاگادارتان بکەم بە باشترین کردارەکانتان و پاکترین و چاکترین و بەرزترین کردار لە لای خودای پەروەردگار و باشتر بێت بۆتان لە بەخشینی زێڕ و پارە و لەوەش چاکتر بێت کە بە دوژمنەکانتان بگەن و لە گەردنیان بدەن و ئەوانیش لە گەردنتان بدەن؟ وتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم فەرمووی ذکر و یادی پەروەردگار. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. نەخۆش و سەرپێچی و تاوان. ڕۆژێک چووم بۆ لای نەخۆشێک کە تووشی نەخۆشیەکی ترسناک بوو. نەخۆشەکە کەسێکی بەهێز و بەتوانا بوو، بەڵام لە دوای نەخۆشیەکەی جەستەی لاواز بوو. ئێسقانەکانی بێهێز بوو. هەندێک کەس پێیان ڕاگەیاندم کە پزیشک وتوێتی کۆتایی تەمەنی نزیکە، هەرچەندە تەنها خودای گەورە دەزانێت. بە ئارامی بەرەو ژوورەکەی کەوتمەڕێ، چاوەڕێی ئەوەم دەکرد بە قورئان خوێندنی پێشوازیم لێ بکات، هەروەها چاوەڕێم دەکرد بەرماڵی نوێژەکەی ڕاخراو بێت و ڕوە و بارەگای خوددا بێت. لە دەرگامدا و مۆڵەتیان دام کە بچمە ژوورەوە. ئەونەی دەزانی کە منم چوومە ژوورەکەی هاوشێوەی گۆڕستان بوو. ئاوێنەی ژوورەکەی بەڕەنجی سپیدا پۆشرا بوو بۆ ئەوەی خۆی نەبینێت و ئاگاداری هەڵوەرینی قژی نەبێت و نەخۆشیەکەی بیر نەکەوێتەوە. کاتێک بینیمی خۆی ئامادە کرد کە دابنیشێت. کۆمەڵێک هاوڕێی لەلا بوو. گەورەترین غەمیان ئەوە بوو کە نەخۆشیەکەی لەبیر ببەنەوە. وا گومانیان دەبرد کە خزمەتێکی گەورەی پێشکەش دەکەن کە بیخەنە پێکەنین. بەڵێ بیخەنە پێکەنین، تەنها پێکەنین. گەنجەکە کەوتە پێکەنین یان پێکەنی ناوی خۆی دەردەخست. نازانم لەبیری چوو بوو کە نامەی کردارەکانی لە هەر ساتێکدا دەپێچرێتەوە و زۆربەی ئەندامەکانی جەستەی لە کار دەکەون، بەڵکو لە هەر ساتێکدا لەوانەیە بمرێت. کاتێک دانیشتم یەکێکیان هەستا و دەنجی گۆرانی تەلەڤیزیۆنەکەی کەس کرد. هەستم کرد کە ئەوان هەز دەکەن دانیشتن و شەو مانەوەکەیانم لێ تێکدان. لا حول ولا قوة إلا بالله. ئەم دڵانە چەندە ڕقن. چاوم بە ژوورەکەدا جێڕا و ئاوەتە خواز بووم کە قورئانێک یان بەرماڵێک یان کاسێتێکی قورئان ببینم، بەڵام زۆر بەداخەوە تێبینی هیچ یەکێک لەو شتانم نەکرد. ئەوەی لێی بوو بریتی بوو لە گۆڤارەکان. بەرجی یەکێکیان وێنەی شاجوانی فەڕەنسای لەسەر بوو، یەکێکی تریان وێنەی یەکێک لە گۆرانی بێژەکانی لەسەر بوو. گۆڤاری سێمیان دەربارەی گەنج و وەرزش بوو. پێنجەمیان هەموو گۆڤارەکانیش لە تەنیشتیەوە بوون. بەلاپەڕەکانیشیانەوە دیار بوو کە چەندان جار هەڵی دابوونەوە و سەیریشی کردبوون. لە ڕاستیدا نزیک بوو بگریم و سەیریشم دەکرد، بەڵکو دەمویست وا لە خۆم بکەم کە فرمێسکەکانی چاوم نێنە خوارەوە و دەرنەکەون. هاوڵەکانی هەوڵیاندا کە بەشدار بم لە پێکەنینەکانیدا. منیش دڵم ڕادەگرتن و زەردەخەنەم بۆ دەکردن. یەکێک لە هاوڕێکانی باسی هەڵوێستێکی پێکەنیناوی کرد کە بیستویەتی من لە یەکێک لە وتارەکانمدا یان لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا بەسەرم هاتووە بۆ ئەوەی خۆی و منیش پێ بکەنین. ئەو هەژارە داماوە وا هەستی دەکرد کە بەم قسە و توانجە پڕوپوچە
خوێن شیرین دەبێت، بەڵام لە ڕاستیدا قسەشی نەکردایە، زۆر ڕەزا قورس و خوێن تاڵ بوو، تزای قسەی بکردایە. زۆرم لە خۆم کرد و زەردەخەنەم خستە سەر لێوم و لە دڵی خۆم داوتم چۆن هاوڕێکانی دەتوانن ئارام بگرن و لەگەڵیدا بێتاقەت نابن. تاقەتی دانیشتنەکەیانم نەما و بۆڵەتم وەرگرت و چوومە دەرەوە. لە ڕاڕەوی نەخۆشخانەکەدا هەنگاوم دەنا. کاتێک نزیک بوومەوە لە دەرگاکەی لە دڵی خۆم داوتم دروست نییە بڕۆم هەتا ئامۆژگاری نەکەم، لەوانەیە ئەم یەکتر بینینە دوا دیدار بێت. گومانەکەم ڕاست و دروست بوو، کۆتا دیدارمان بوو. گەڕامەوە بۆ لای و لە دەرگامدا و چوومە ژوورەوە. مۆڵەتم لە هاوڕێکانی وەرگرت کە بۆ کەمێک بە تەنها جێمان بهێڵن. هاوڵەکانی چوونە دەرەوە و بە ئارامی دەرگاکەیان داخست و تەنها من و نەخۆشەکە ماینەوە. سەیری کردم و گومانم وابوو کە دەزانێت چی پێ دەڵێم. زۆر بەڕاشکاوی پێم وت کاتی موجامەلە نییە، دەشزانی کە تۆ یەکێکی لە خۆشەویسترین کەسم. تامەزرۆییم بۆ تۆ وای لێکردم کە کارەکەم بەجێ بهێڵم و بێم بۆ سەردانت. کاتێک بە نەخۆشیەکەتم زانی دڵگران بووم. وا هەز دەکەم کە خەمی من بۆ تۆ کەمتر نییە لە خەمی تۆ بۆ من. ئەگەر تۆ بە فرمێسک بۆ خۆت بگریت، ئەوا من بە خوێنم بۆت دەگریم. سەری دانەواند و گریا، بەڵێ سەری دانەواند و گریا. منیش هەنسکمدا وتم هاتمە ژوورەوە بۆلات و گومانم وابوو کە لەسەر بەرماڵ دەتبینم، یان لە کاتێکدا دەتبینم کە قورئانت بەدەستەوە بێت. خۆ تۆ پەیمانی نەمرید پێ نەدراوە. بە دڵنیاییەوە پزیشکەکە پێی ڕاگەیاندوویت کە نەخۆشیەکەت پەرەی سندووە. ژیانی دنیاشت لەوانەیە چەند ڕۆژێکی دیاریکراوی ما بێت. نازانم هەینی داهاتوو لەگەڵماندا نوێژ دەکەیت یان نوێژت لەسەر دەکەیت. زیاتر گریا وا شایستەیە بۆ کەسێک کە پەڕاوی کردارەکانی بپێچرێتەوە و هەناسەکانی لەسەری بژمێردرێت کە زیاتر بە پێی توانا لە خودای گەورە نزیک ببێتەوە. کەسی لە ساخ فەرمان پێکراوە بە خۆشەویستی و ملکەتی خودای گەورە، کەواتە کەسی نەخۆش زیاتر پێویستە فەرمانەکانی خودای گەورە جێبەجێ بکات. تۆ لەکوێ بوویت دەربارەی پاڕانەوە و زیکر و یادی خوددا بۆت بدوێم؟ کوا دڵ نەرمیەکەت؟ بەڵێ کوا ئەو ئازایەتی کە پەیمانت پێدا؟ کوا ئەو قسەی کە ڕۆژێک وتت پێویستە مرۆڤ تف بکاتە دەم و چاوی شەیطان و ئاور لە وەسوەسەکانی نەداتەوە؟ چۆن لەم کاتی پێویستیەدا لە خودای گەورە دوور دەکەویتەوە؟ زیاتر گریا. بە چەند وشەیەک ستایشی کردم، پاشان لە لای ڕۆیشتمە دەرەوە. پاش 3 ڕۆژ کۆچی دوایی کرد و نوێژمان لەسەر کرد. خوددا بە بەزەیی بێت لەگەڵیدا و پلەی بەرز بکاتەوە. ئامین ئامین ئامین. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. نەخۆشەکان جۆرا و جۆرن. لە ڕەمەزاندا گەشتێکم بۆ وڵاتی ئەوروپی کرد. کەش و هەوا زۆر سارد بوو. لە ناوەندی ئیسلامی کۆبووینەوە و نوێژی تەراویحمان ئەنجامدا. پاشان ئامۆژگاری ڕۆژانەم بۆ باز کردن. پیاوێکی پیر کە توانای ڕۆیشتنی نەبوو یەکێک لە کوڕەکانی لەسەر عەرەبانەیەک هێنابووی کە پاڵی پێوەی دەنا. شەوێک لە شەوان نەمبینی و دیار نەما. وتم لەوانەیە کەش و هەوای سارد و با و باران ڕێگری لە هاتنی بۆ مزگەوت کردبێت. شەوی دووەمیش بە هەمان شێوە تێپەڕی. شەوی سێمیش هەر دیار نەبوو. پرسیارم لە کوڕەکەی کرد و هەواڵی پێدام کە تووشی نەخۆشی بووە و
ماوەی 3 ڕۆژە لە نەخۆشخانە خەواندویانە. لەگەڵ هەندێک لە نوێژخوێناندا ڕێکەوتین کە سبەی عەسر سەردانی بکەین. چوین بۆ نەخۆشخانە و چوینە ژوورەوە. شێوەمان سەرنجڕاکێش بوو. من پۆشاکێکم لەبەردا بوو، کەسێکی تر پۆشاکێکی درێژی لەبەردا بوو، سێیەم پانتۆڵی لە پێدا بوو. یەکێک لە پەرستارەکان پرسیاری لێکردین و وتی: ئایا ئێوە هەمووتان کوڕی ئەون؟ وتمان نەخێر. پەرستارەکە وتی: کەواتە ئێوە کۆمەڵەیەکی خێرخوازین؟ وتمان نەخێر. وتی: کەواتە ئێوە چێن؟ بۆچی هەمووتان هاتوون بۆ لای؟ چێ کرێ ئۆتۆمبیلی بۆ داون؟ من سەرسامیەکەیم لاسەیر نەبوو، لەبەرەوەی پەرستارەکەەوە ڕاهات بوو کە پیاوێکی پیر لە نەخۆشخانە 2 یان 3 مانگ بمێنێتەوە و کەسێک سەردانی نەکات، بەڵکو جاری وا هەیە کە دەشمرێت. نەخۆشخانە ئەرچی کفن و دفنکردنی دەگرێتە ئەستۆ و منداڵەکانی لێی ناپرسنەوە. تێمانگەیان کە ئێمە موسڵمانین و ئەویش لە ئیسلامدا برامانە. لە ژووری هاوڵەکەمان ڕۆیشتین و یەکێک لە هاوڵەکانمان لەگەڵ پەرستارەکە مایەوە و باسی ئیسلامی بۆ دەکرد. چوین بۆ لای باوکی عیمات کە پیاوێکی بەتەمەن بوو، شوێنەواری نەخۆشی پێوە دیار بوو. سەری ماچ کرد، گریا و پێم وت: حاڵت چۆنە؟ وتی: سوپاس بۆ خوددا، ناتوانم بە ڕۆژوو بم، بەڵام قورئان دەخوێنم و بە پێی توانە زیکر و یادی خوددا دەکەم. درێژەی پێدا و باسی تامەزرۆیی خۆی بۆ مزگەوت و ئەنجامدانی نوێژی تەراویح کرد و دڵی پڕ و چاوی پڕفنمێسکی قسەکانیان پێدەبڕی. چاوم بە ژوورەکەیدا جێڕا و 2 پیاوی پیرم بینی کە خەڵکی ئەو وڵاتە ئەوروپیە بوون. زمانەکەیانم باش نەدەزانی. یەکێک لە هاوڵانم نارد بۆ لایەن تا سڵاویان لێ بکات، هەروەها هەواڵیان بپرسێت. سەیریان لە ئێمە دەهات، ئەوەی جێی سەرسوڕمان بوو هەمان ئەو پرسیارانەیان لێکردین کە پەرستارەکە لێی کردین. ئێوە چێن؟ کۆمەڵەیەکی خێرخوازین؟ کاتێک پێمان ڕاگەیاندن کە هیچ خزمایەتێک لە نێوان ئێمە و ئەودا نییە، تەنها هاو ئاینی نەبێت، هەروەها هیچ پارە و سامانێکیشمان لە بەرامبەر سەردانکردنیدا پێنادات. هەر یەکەیان بە سەرسامیەوە سەیری ئەوی تریانی دەکرد. لەبیرمە کە یەکێکیان شانازی بەسەر هاوڵەکەیدا دەکرد و دەیوت: کچەکەم جەژنی ڕابردوو کاتێکی پیرۆزبایی بۆ ناردم. بۆ ماڵ ئاوایی گەڕامەوە بۆ لای باوکی عیماد و 2 پیاوەکەش لە دوورەوە سەیریان دەکردم. لێم پرسی: ئێوە هیچ قسە و وتوێژێکتان لە نێواندا هەیە؟ وتی: یا شێخ، ئەو 2 پیاوە کاتەکانیان سەیر بەسەر دەبن. وتم: چۆن؟ وتی: هەتا عەسر دەخەون، کاتێک کە هەڵدەستن برسیانە، پەرستارەکە خواردنیان بۆ ئامادە دەکات، کاتێک تێر دەبن ئاخ و ئۆف هەڵدەچێشن و تووڕە دەبن و جنێو دەدەن و هاواریان نەخۆشخانەکە پڕ دەکات و پەرستارەکە یەکی شوشەیەک عارەقیان بۆ دەهێنێت. وا دەزانم کە خەولێ خەر بێت، دەیخۆنەوە و دەخەون هەتا سبەی عەسر، پاشان لە خەو هەڵدەستن و هەمان بەرنامە دووبارە دەکەنەوە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. ترس لە نەخۆشی. یەکێک لە قوتابیەکانم لە زانکۆ تەمەنی نزیکی 40 ساڵ دەبوو، وام گومان دەبرد هەر 25 ساڵێک بێت. چەند ڕۆژێک دیار نەما و نەمبینی، پاشان بینیمەوە و سەبارەت بە دیار نەبوونەکەی پرسیارم لێ کرد. ئەویش وتی: کوڕەکەم نەخۆشە و خەریکی چارەسەری بوو. وتم: خوددا شیفای بدات، تووشی چی بووە؟ وتی: تووشی ژەهراوی بوونی خوێن بووە و کاری کردۆتە سەر جگەر و دەماغی، ئێستاش نەخۆشیەکە بە لاشەیدا بڵاو بۆتەوە. وتم: ئەلحەمدولیللا عەلا کولی حال، مژدە بێت ئەجر و پاداشتی گەورەت هەیە، هەتا ئەگەر گیانیش بسپێرێت و بمرێت لەبەر ئەوەی مردنی منداڵی بچووک شەفاعەت و تکا بۆ باوک و دایکی دەکات. وتی: یا شێخ، منداڵی بچووکی چی؟ تەمەنی 17 ساڵە. وتم: سواز بۆ خوددا،
خدا بەرەکەت بخاتە براکانیەوە و بیان پارێزێت. کەمێک مات بوو، وتی یا شێخ تەنها ئەو کوڕەم هەیە و بەس، بەڵام سوێن بە خوددا سوپاسگوزارم، ئارامگرم و چاوەڕێی پاداشتی خوددا دەکەم، هەموو شتێکیش بە پێی قەزا و قەدەرە. تخوا بەراوردێک لە نێوان ئەم کەسە ئارامگرە و کۆمەڵێکی ترساوی بێهێزی داڕوخاوی ئیمان لاوازدا بکات، ئەو کەسانەی کە ئارامگرنین و بەتەمای پاداشتی خوددانین. لاپەڕا 72 تەنها خاڵێکی بچووک. دکتۆر ئەریج وتی بە هێواشی لە دەرگای عادەکەیدا و پەرستارەکە مۆڵەتی هاتنە ژوورەوەی پێدا. مێردەکەی و کچەکەشی لەگەڵیدا بوو. لێی ورد بوومەوە ئافرەتێک بوو لە تەمەنی 40 ساڵیدا بوو. کەمێک قەڵەو بوو، بە شێوەیەکی ئاشکرا دیار بوو کە زۆر بایەخی بەخۆی دەدا. لەسەر کورسیەک دانیشت و دەستی کرد بە قسە و وتی پێویستم بەڕاو بۆ چوونت هەیە بۆ ئەو کێشەیەی کە ماوەیەکی دوور و درێژە بەدەستیەوە دەناڵێنم. زەردەخەنەیەکم بۆ کرد، زیاتر درێژەی پێدا و قسەی بۆ کردم دەربارەی ئەو شتەی کە ماوەیەکی زۆرە ماندووی کردووە. ئەویش چەند خاڵێک بوو لە دەموچاویدا. بۆ چارەسەری ئەو چەند خاڵەی دەموچاوی سەردانی زۆرێک لە پزیشکان و ناوەندە جوانکاریەکانی کردبوو. ئێستاش ماوەی چەند مانجێکە دەرمانێک بەکاردەهێنێت کە ئەو دەرمانە بەوە ناسراوە کە دەبێت بە شێوەیەکی زۆر ورد چاودێری بکرێت بۆ ئەوەی کار نەکاتە سەر جگەر. پێم وت کوا ئەو خاڵانەی ڕوخسارت؟ شوێنی خاڵەکانم نەبینی. بەردەوام بوو لە جێڕانەوەی ئەو ناڕەحەتیانەی کە لە ماوەی چارەسەریدا تووشی هاتبوو. بەڕاستی هیلاک و ماندوو بوو. جارێکی تر پرسیارەکەم دووبارە کردەوە، ڕێگەم پێدەدەی کە پشکنین بۆ ئەو خاڵانت بکەم کە مەبەستە؟ کاتێک ڕوخساری بەدەرخست خەریک بوو دەستێک بە دەم و چاومدا بهێنم. گومانم هەبوو لەوەی کە بینیم. ببوورە ئازیزەکەم، کوا ئەو خاڵانەی کە مەبەستە؟ وتی ئەوە تا دکتۆرە تەنها خاڵێکە و بەس. جارێکی تر سەیرم کردەوە، خاڵێکی زۆر بچووک کە بە ئاسانی نەدەبینرا. وتم ئێستا ئەمەیە بێزاری کردویت؟ وتی بەڵێ، دەروونم زۆر هیلاکە و تکات لێ دەکەم یارمەتیم بدەیت. سەیرە. پێم وت بەڵام دەبینم ڕوخسارت زۆر باشە. قسەی پێبڕیم و وتی نا باش نییە و لێی ڕازی نیم. ماوەیەکی درێژ خۆم گرت و بەسەر خۆمدا زاڵ بوو. پێش ئەو پشکنینم بۆ کەسانێک کرده بوو کە حاڵیان خراپ بوو. خودای گەورە بە نەخۆشی توند تاقی کردبوونەوە و چارەسەریان نەبوو. سوپاسگوزار و ئارامگریش بوون. بە هێواشی پێم وت ئازیزەکەم، ئەم کارە ئەوەندە خراپ نابینم کە تۆ بیری لێ دەکەیتەوە. هەتاوەکو ئەو دەرمانش کە ئێستا بەکاری دەهێنیت بە پێویستی نازانم. دەتوانیت لەمڕۆوە واز لە بەکارهێنانی بهێنیت. ئەو خاڵەش زۆر بچووکە، نامەوێت زۆر بایەخی پێ بدەیت. گەشبین بە و تەماشای لایەنە جوانەکان و ئەو ناز و نیعمەتە زۆرانە بکە کە خوددا پێی بەخشیویت و سوپاسگوزاریش بە. پاش چەند چرکەیەک لە بێدەنجی وتی دەمەوێت دەرمانەکە تەواو بکەم، هەروەها ئەم جارەیان دەمەوێت ئەو خاڵە بە تەواوی نەمێنێ. باشە ئازیزەکەم، بڕیاری خۆتە، دەرمانەکە تەواو بکە. هەر کاتێکیش ویستت واز لە دەرمانەکە بهێنیت بە خێر بێیت بۆ عیادە. خۆزگەم دەخواست کە مێردەکەی لە بەرامبەر مندا ڕێگای پیشانی هاوسەرەکەی بدایە و پێی بوتایە هاوسەرەکەم، پێویستت بەدا و دەرمان نییە و ئەو خاڵەش بچووکە و پێویست ناکات ئەوەندە گرنگی پێ بدەیت. من دەمزانی ئەگەر ئەو قسانەی بکردایە زۆرێک لە ترس و بربەستەکانی تێک دەشکان، بەڵام بە درێژایی کات بێدەنگ بوو. بۆ پیاوان. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. لە کۆتاییدا، براو خوشی نەخۆش، پزیشکی بەڕێز،
هاوڵی دڵسۆزی نەخۆش. ئەمە گەڕانێکی خێرا بوو سەبارەت بە نەخۆشی و نەخۆشەکان، پەیامێک بوو بۆ خوشک و برا پزیشکەکان، بۆ هەموو ئەو کەسانەی نەخۆشیان هەیە و دەردەدارن. داواکارم کە سوودمەند بوو بێت و بۆ ساتێکیش بێت ئازاری نەخۆش و دەردەدارەکانی شکاند بێت و هیوایەکیان لە دڵ و دەرووندا بۆ دروست بوو بێت. خدای گەورەش لێمانی وەرگرت بێت. وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات.